بەشی 33 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکۆ. ئەو ئەسرە تاک و ڕۆژاو بلێ ئێرانی یەک گوتان دوولایی سەرنجی لە حەمەی و خافڵی ناکات تا تەماشای دەکا پتر لە دڵی دانیشتەجێ دەبێت و خۆشتری دەبێت. ئێوارە و تەنگی نوێژی شێوانە شەقام و بازا و وردە چۆڵ دەبێت. چایخانە جگەل لە 10-12 غەریبە کەسی لێ نییە. بلێ ئێرانی داخڵی مێزەکەی کێشاوە دەستکەوتی ئەو چەند ڕۆژەی کە لە ماڵ نەبوو یەکجێ و بەدانگۆی بێژماردن دەری هێنا و لە جیرفانی خست. چایەکی لە حەمە کرد و بەرەو دەرگای سەر شەقام وەڕەکەوت. لەبەر دەرگا ئاوڕێکی لە حەمەداوە. لەو دەمەدا کەریم لەسەر پلیکانەکانەوە بانگی کروتی وەستا ئەبراهیم بێ زەحمەتکارم پێتە. بە توندی ڕووی تێکرد. بەر لە گەیشتنی کەریم بلێ ئێرانی چووە دەرێ و ئەویش بە دوایدا ڕۆیشت. لەو دێ پەنجەرەکەەوە لە بەرشەوقی تراتۆڕەکان بە جوود وەستاون. چاویان بڕیۆتە حەمە و بەزار لەگەڵ یەکتر دەدوێن. حەمە چاوی لێیانە. زۆرتر سەرنجی داوەتە سێبەرەکانیان. لە بەرشەوقی تراتۆڕەکان بوون بە چوار لە دڵەوە دەڵێ باسی من دەکەن. ڕەنگە کەریم بۆ دامەزرانتی من پێی بڵێ. بۆی خۆ سوک نەکەم نەتبار نەبێ خۆی جێل کرد و ڕووی وەرجێڕە. ئەنەهوو هەرنەی دیون. پاش ماوەیە کەریم هاتە ژوورێ و بلێ ئێرانی لە بەرشەوقی ترا و چاوی حەمەون بوو. لەوای عەسرەوە لەو کاتێ حەمەی دیوە تاوتیەکی سیر ناخی گرتووە مێشکی دەهەژێنێ. خەیاڵاوی چەواشە ڕێی ماڵی گرتووەتە بەر و بەدەمڕێوە لەگەڵ خۆی دوێ دەڵێ ئەو کاتکە من هەڵاتم کەسم لە پاش بەجێ نەمابوو. تازە ژنم هێنابوو. ساڵی تێ وەرنەگەڕا بەجێم هێش. خێزانم هەموو جارێ دەیگوت و گیانم تۆ بڵێ ئەو کوڕی من بێ ڕەنگە ئەو بێ. ئەگەر ئەو نییە بۆ لە خۆڕا ئەوەندە لە دڵما جێگرتووە دڵی بەشێکە لە لەشم. ئەو ژنە بەس زمانم چۆن بێ کەس و بێدەر لەو خانە چۆڵەدا بەجێ هێشت بڵێ چی بە ڕۆژات بێ. بەخۆی خوێڕی بوو منیش. تف لە غیرەتت پیاو. بە تۆش دەڵم پیاو خباشە بۆ بەجێت هێشت. بۆ نەچوویتەوە ماڵێ و لەگەڵ خۆت نەتێنا. ئەی غیرەتە سەگ بیخوا پیاو. هێندێکی دیکە بیری کردەوتی نانا خۆم بە تاوانبار نازانم. بۆ لە خۆڕا خۆت تاوانبار دەکەی. خۆ دەسەڵاتی هیچ نەبوو کوا دەرفەتی ئەوەت بوو بیلەوام بکەیتەوە. خودات بوو سەری خۆت دەرکەی. ئەویشت لێوە بوو بەبار. خۆ ئێستاش ئەوە 20 چەند ساڵە لە کوولەکەی تە ڕژدانە دوێراوە لە ڕابردوود بدوێی. ئێستاش لەوە دەترسێ ئاشکرابی و پیای ئاغا بێ و بتکوژێ. نەکەی خۆ ئاشکراکەی. داروبارەکەت باش کەوتووە. ئاشکرابوونت هۆی ژانەسەرە. بێدەنگی لێبێنە. بێدەنگ و باس تازە هەر چۆنێ بوو بێ هیچ لە دەست نایە. بێدەنگ بە بێدەنگ و خەیاڵاوی شەقام و کۆڵانی بڕی. گەیشتە کۆڵانی خۆیان. 2-3 ماڵ لە ماڵەکەی خۆی دوور کەوتەوە. سەری هەڵێنا و لە جێ ئاوڕیدایەوە. سەرێکی لە خۆی ڕاوەشان تەماشایەکی دەور و پشی کرد. کەس دیار نییە. سەبرێ پاش و پاش گەڕاوە لە دەرکەیدا. پاش ئێستا خشپەی پێی وە دەرگا کراوتی سڵاو بابێ جانێوارت باش. بلێ ئێرانی بێجواب دەستێکی بەسەر ئاوات داهێنا و تێڕامە. زۆر سەرنجیدایە. بێ قسە و باس و حەوشە. ئاوات کاس وور بە دەرگاوە مات بوو. لە بابی ڕامەوە. بەسەر سوورمانەوە لە دواو تێدەڕوانێ. بابی لەش قرس و داگیرا بێ ئاوردانەوە ڕاستە خۆ لە پلیکانەکان وەسەرکەوت. تەنانەت نەچوە سەر حەوزەکەی حەوشە دەست و دەمچایم شۆ. ئاوات پێی سیرە. چاوی لێیە. بابی دەستی نا لە دەرگای ژوورەکەەوە. ئارەزوو خوشکی بە پیری بابیەوە هات. بە پێکەنینەوە سڵاوی کرد. بابی بێجواب چووە ژوورێ. ئاوات پشتی لە دەرگا حەوشە کردووە. کاس و جێش چووە ژوورێ و لەگەڵ ئارەزوو بەم بەرەوبەری دەرگاوە وەستان و چاوی پڕپرسیاریان لە بابیان بڕیوە. دایکیان خەریکی شێ و کاسە و کەوڵە. لە ناکەوە هاتە ژوورەکە بە پێکەنینەوە بە خێراتنەوەی لە ژوورەکەی کرد و لە یەکەم چاوپێکەوتن تێگەیشت. بزەل لەسەر لێوە تەسکەکانی تاساوە. نێو چاوانی لەژێر زولفە ڕەش و سپیەکەی و چین وەستا و برۆ پەیوەست و باریکەکانی گریان خواردووە. چاوە ڕەش و گەشەکانی پڕبوون لە پرسیار و لە ئاوات و ئارەزووی ڕوانی. ئەوە چ باسە؟ هەردوو بێجواب سەریان بەرداوە. چاوەکانی نەجیبە سوڕانەوە سەر بلە ئێرانی. ئالۆزی سووڕی داوە باوکی ئاوات. بلە ئێرانی هیچ جوابێکی بۆ پرسیارە نەبوو. لە خۆڕا بەزاری داوتی هیچ نییە هێندە سەرمامە. من قەڵیەک پڕ لە ڕەژی گەشاوە لە نێوەڕاستی هۆدەکەی کتری و چادان لەسەری دەکوڵێن. دیوەکەی گەرم کردووە. نەجیبە بەرەو منقەڵەکە ڕۆیشت. ئارەزوو بەر لە دایکی کێش کتری و چادانی داگرت و دەستی دا هەردوو قفڵەکەی و هێنایە بەردەمی بابی و دەستی کرد بە شان و مل شێلانی. ئاوات کزومات بەلای دەرگا وەستاوە. لە ژێرە و چاوی لە باب دەکات و جار نەجارێ دەڕوانێتە دایکی. بلێ ئێرانی جار نەجارێ چاوێ لە ئاوات دەکات و دەینوقێنێ و شێوەی حەمە دێنێتەوە بەرساو و لەگەڵ ئاوات بەراوردی دەکات. ئاوات منداڵکارە و پۆلی دووەمی ساڵی ئاخر دەخوێنێ. لە دڵەوە دەڵێ ئەگەر ئەو کوڕە خوێندبای ئێستا لە زانستگا دەیخوێن. ڕەنگە ئەگەر وەک ئاوا سەرپەرشتی کراباویش سپیکەلانە و بەڕەنگ و بۆ باە. ڕەنگە تاڵ و سوێری زۆر چەشت بێ. ئەگەر ئەو بێ جگە لە دایکی کەس سەرپەرشتی نەبوو خودا دەزانێت چەندی بێوەژنی بۆ کردووە تاکو کڕێتی بۆ پیاوە. ئەویش ئەگەر ما بێ دەنا بە هەتیوی لە قوندەرک و دووی ماڵان گەورە بووە. ئەگەر ئەو بێ مشکۆڵە زمەیم باوکێکی خراپ و زاڵمم. لە ناکەوە بە دەنگی نەجیبە ڕایەڵەی بیرکردنەوەی پساوتی باوکی ئاوات ئەرێ بۆ نوقمی خەیاڵی چی ڕووی داوە لێمانی مەشارەوە.
بلێ ئێرانی خۆی خێزانی دەزانێ پاش ئەو چەند ساڵە ئەگەر هەڵکەیە باسێ لە ڕابردووکان نەجیبا ڕەنگی دەگۆڕێ. دڵدۆنگانەوتی بەخوا ساڵی 2000 چوو بێ و 10 منداڵی وەک ئاوات و ئارەزوومان بێ تو ئەڕۆیتەوە بۆ ئێران و بەجێمان دێڵی. لەبەرەوەی متمانەی پێ بکان قەت باسی ئەو لایەنەی نەدەکرد، بە زۆر بزەی خستە سەر لێ بە پێکەنی نەوتی هیچ نییە دایکی ئارەزوو، باوەڕکە هیچ نەبووە، هەندی سەرمامە، پێم سەرمان بووە. ڕووی کرداوە دوتی وەرە دانیشە بۆ دانانیشی کوڕم. سەری وەرسوڕاند و چاوی لە ئارەزوو کرد. ئارەزوو 15 ساڵانە پۆلی دووەمی ناوەندی دەخوێنێ، نەکەڵەگەتەوە نە کورتە باڵا، چاو برۆ و ڕوخساری لە ئاوات دەچێت. چەناگە خڕومل کورتەکەی چۆتۆ سەر دایکی وەک ئەو سەوزە و دەم بە بزایە. بۆ ئاوردانەوەی بابی گەشاوی لێوی بەسەر ددانی و پام بووە و سەر ڕوومەتەکانی خڕبوونەوە. گەرمت هاتەوە باوکە گیان؟ وەردانیشە کچە جوانەکەم. نەجی بەکەوتە کار، کەوڵی نانی ڕاخست، شێو دەخۆن. بلە ئێرانی بەدەم خەیاڵەوە شێوی خوارد. حاڵەتێکی سەیرتەیدا بەدی هاتووە، هەست بە شادی دەکا و نیگەرانە. تەزوو بەلەشی دادێ، دەڵێی سەرمایەتی، یاوی هەیە و دڵی بە توندی لێ ئەدا، بێ ئۆقرێ و دوو دڵە. دەڵێی دڵ لە دوای و تەماداری هەواڵێکی نهێنیە، یان کوڕەجە حێڵەی و ناردوێتە خوازبێنی خۆشەویستەکەی و تەماداری گەڕانەوەی ڕاستپاردەکێتی هەواڵی بۆ بێنێتەوە، لە دڵێ سێودوو دەکا. من بە کەریم و مت بەیانی دێمەوە ئەو دەم پێت دەڵم، ئەگەر کوڕە هەزوو هەستا و ڕۆیشتی ئەو بێ ئەو نەبێ تازە بۆ من هەر ئەوە دەبێ بە هەر لەونێ بێ نەهێڵم بڕوە، ناناهێڵم، هەر ئێستا دەسم لە دەستم دەرچێت تازە نادۆزرێتەوە. بەتەکان لە جێ ڕاستەوە بوو، هەستانەکەی هێندە لە ناکا و کتوپڕ بوو، هەموو ڕاپەڕین و هەستانە سەر پێ. نەجی بە ڕاپەڕی بەرەوکی گروتی بۆچی باوکی ئەوەت دەسمە دەرێ، هەر ئێستا دێمەوە. دەستی کرد بە جیرفانی دا پوڵەکەی بە دانگۆی دەرهێنا و لەسەر قاڵەکەی هەڵی ڕشت. تا ئەو پارەی دەژمێری من دێمەوە، دڵنیا بە ئێستا دەگەڕێمەوە. ئەوەی گوت و لە ماڵێ دەرچوو. شەو لە بانکی خەوتنا لایداوە. کەریم چۆتە دیوە بچووکەکەی حەمە و باسی ئەوەی بۆ دەکا. مزگەنیم دەیە وەستا برایم دێک و بەیانی بێمەوە کاری ئەدەمێت، تازە تۆ لێرە ناڕۆی پێکەوە دەبین. لەو قسە و باسەدا بوون لە پڕدەنگی کەریم بانگی کردووتی کەریم لە جێ ڕاپەڕی وەک گەشتکەداروتی وەستا برایمە، بەڵێ ئەوە هاتم. ڕاپەڕین و دەرپەڕینی کەریم هێندە بە حوجەت بوو، بای باڵی پاتۆڵەکەی دای لە گڕی لامپاکە و وەلەرانە و پرتەپرتی خست. حەمە دەستی بەم لاولای زارکی شوشەکەی و گرت و نەهێش بکوشێتەوە. لە دەرگاوە چای خستوەتە دوای کەریم. بلە ئێرانی و کەریم لە نێو داڵان و بەردەرکەی میوانخانەکە وێستاون و قسە دەکەن. بلە ئێرانی لە کەریمی پرسی ئەو کوڕە ناوی چی و خەڵکی شوێ؟ داخوا دایک و باوک و کەسوکاری هەیە؟ وڵی وەستا ناوی حەمەیە، دەڵێ خەڵکی چۆمی مەجید خان و باب و کەسوکاری هەیە، لە ترسی ئاغا و سەربازی هەڵاتۆ، زۆر کوڕێکی باشە. بەدەم قسەکردنەوە بەرەو دیوەکەی حەمە هاتن. حەمە سەری کردەوە بە ژووردا و لەسەر جێ دانیشت. بلە ئێرانی لە پێشەوە کەریم بە دوویدا چوونە ژوورە و حەمە هەستا. بلە ئێرانی دای مەزران کوڕم دەتوانێت لێرە کار بکەی؟ کاری ئێرە گرانیە، هەڵبەت کاری گرانت پێ ناسپێرم. ئاگە لە سەماوەڕەکان بێ ئاو نەبن و ئیستکانەکان شۆ ئەوەندەی من لەوێ نەبووم کەسێک چای ویست بۆی تێکات، دەتوانی؟ حەمە تەماشایکی پەنجەکانی ورد کرد و بە پێکەنیوتی دەتوانم ئەگەر دەست و پەنجەکانم بیچێڵێ. دەستی من بۆ کارانە دروست نەکراوە، تا ڕادێن دەبێ ئاگاتان لێم بێ. ناوت حەمەیە؟ بەڵێ حەمەی نۆکەرت. تۆ چای منی حەمەجان لە قەدیمە و توێنە دار لە لەلەدا دەشکێ، با دار و لەلەی خۆمان دیاری بکەین، پێت خۆشە چۆن کار بکەین؟ من نازانم، بۆ خۆت وەکیل بە. بلە ئێرانی چایەکی لە کەریم کروتی وە کەریم باشە؟ ئەو ڕۆژی ڕوبع دینارێکی، هەڵبەتە خواردن و خۆراک و جێخە و حوتەی 2 چوونە حەمام و جلو بەرگی کاریش لەسەر منە، ئەوانش بە تۆ دەدەم، پێت باشە؟ تۆ چۆنت پێ چاکە منیش پێم چاکە. بەڵام پرسیارێ ڕوبع دینارێت چەندەیە؟ بە پوڵی خۆمان دەبێتە چەندە؟ ڕوبع دینارێ دەبێت بە 4 بەشەوە، دەبێتە ڕوبع دینارێ. بە زمانێکی دیکە دینارە 7 یا 8 مەنی ئەو دیوە، بە وەخت فەرق دەکات، جاری وایە 7 مەنە، جاری واشە 8 مەنە. ئێمە 7 مەن حیساب دەکەین، ڕۆژی 7 قڕان و پەناباتێ دەکەوی، بێجگە لە خەرج مانگی 52 مەن و نیو دەکەی. پێت باشە؟ زۆر باشە، ئەگەر تۆ پێت باش پێ من زۆرم پێ باشە. دەی زۆر باشە، لە بەیانیەوە وەرە سەرکار وە بزانە کاری خۆتە. ڕووی لە کەریم کردوتی کەریم جان من چام نەخواردوتەوە، بڕۆ چادانێت چا بێنە با شیرنیەکەشی بخۆین. کەریم ڕۆژ بە چادانێت چا و سینیەک و 3 دەستە ئیسکان و پیاڵەیەک شەکرەوە هات. چا تێکراوە لە بینی هەر سێدانراوە سار بێتەوە. حەمە و بلە ئێرانی هەر یەک بە خەیاڵێکەوە جار نەجارێ دەڕوانەی یەکتر. بلە ئێرانی بۆ خەیاڵەوەیە ئەگەر باب و دایکی مردبان و خەڵکی چۆمی مەجید خان نەبایە ئێستا دەستم لە ملی دەکرد و دەمکۆ خۆیەتی، بەڵام حیف دەی دیسان قەی ناکە چونکە لە ئاوات دەچێت، لەبەر ئەویش بێ حەما لە بیری ناوەکەی و حیف نا ئیبراهیمە و لەگەڵ وێنەکەشی زۆر لێک دوورن. خۆزگە لە وێنەکەی دەچوو نائیشی ئیبراهیم نەبایە، بەڵام چونکە خاوەنی ئەو وێنە بووە هەر خۆشم دەوێت. لەگەڵمانە هاوڕێ بن لە بەسەرهاتەکانی ڕۆمانی هەزارشکەوت با بزانین کە حەما چی بەسەردێ و عاقیبەتی کەوێ
چی لێ دێت. ترۆپک و بەرزایی ئاسۆگ و سەرکەل تەلان و هەڵدێری چێ و شاغ بە دەورە بەفر گرتوونی. دەشت و پێدەش چاڵی و نزمی گوند و چۆم کەوتونە گەمارۆ ئەمڕۆ سبەینێ هەموو یەکسان دەبن. پاییزە چێڵ بوون بە ڕەپستا. دێمەکار لە دوورەوە لە چاو دەدەن. پاییزەکەی بەڵەی داوە و گاسن کڕی نەکردووە و تا پاشبارە ودەن. گاسن لە عەرز ڕۆچ و قوڕ بەنووکیەوە هاتووەتە دەرێ. تەڕی وشکی لێک دراوە. بەهارەکەی تەڕە ساڵ دەبێت. وەرزێر و دێمچێڵ، سەپان و شکارتە چێڵ، شوان و گاوان مەلا و مەجێور بە کەیفن. ئاغا لە هەمووان بە دەماخترە. بەقەدەر گیشتیان ئەرزی و ئاوی هەیە و باشتر زەوی ئەوە. پاییز بە پیا و گا و جووتی ڕعیەت دای دەچێنێ و هاوین بە گەلە دروێنە پێیان کۆ دەکاتەوە و لە بەرزوتی ئەوانیش دەود و خەرج و پیتاک دەگرێت. تا ئەوان زۆریان هەبێ ئەو زۆرتری پێدەبڕێن. هەوا سارد-ساردە. تەڕی پەڵە و شەختەی پاییز ئەرزی شێدار کرد و شەوانە دەبێت بە شاخ بە ڕۆژدا خۆرە تاوان ئارەقە دەکا و بە شەو سەر لە نوێ دەیبەستێتەوە. نزاران بە ڕۆژ و بە شەو بەسوو یا وشک-وشکە. ڕەپستا توێش زوقمی لەسرە و ڕەشدا گەڕاوە. هاکا سەرما بردی. خەڵک خاس و عام دەستە و دوعای بەفرکەوتنن، بەڵکو و دەغڵ و دادان سەرما نەیبە. گوندی تازاوە بە چاردەوردا تا دەگا بە چێوەکان شیناوەرد و ڕەپستە و شین دەکاتەوە. دابێنی چێ و تانێ و قەدی بۆر و ڕوتەنە. بەرەو لووتکە سەرهەڵێنی یەکدەست پی و بەفرگرتوویە. چۆمەکەی بەردێ لەسەردا بەند و بناوانی بە ئاودا دراوە و بەربەڕەڵایە. ئەوە بە نێودار و گزیچار و ئاوەڕۆی چەندین ساڵەی خۆیدا پێچپێچ و کەش و توش حاژە دەکا و پردەباز و بواری داپۆشیوە. لە هێندە شوێن نەبێ پەڕینەوەی ئاستەمە. قاوەڵتونێکی درەگە. سەرچۆم و لێژی قەڵا پڕە لە حەشیمەت. دەستە مەڕ و گاڕان دەبەن بۆ ئاو. لە سەروی دەرا و پاڵتەوە کۆمەڵی ئافرەت قاپ و کەوچک و پەڕۆ دەشۆن. دەستەی کوڕە جەحێڵەی خۆڕێخەر لە چۆن پەڕیونەتەوە. لەسەر ڕێشار و بەرامبەر بە ئافرەتەکان تەمادار و چاوەڕێی وێستان. بنەدار و بەردەروازەی قەڵا ژاوی دێ لە پیاوان. کەیخودا و پیاماقوڵانی تازاوە کۆڕ لە دەوری یەک کۆبوونەتەوە و چاویان بڕیوەتەوە بەری چۆم و ڕێشار. دەروازەی قەڵاکراوەتەوە و بەربەڕەڵایە. دەرکەوان بەرگری لە کەس ناکە. ژنان لە نێودیەوە سەریان هەڵدا. دوو سێ بەرەو قەڵا دێن. دەگەنە حاندی پیاوان بەلۆی دەسماڵ دەمساودا دەپۆشن. خۆباری دەکەنەوە دەستنە ژوورێ. حوشەی قەڵا سیکەنە و سەرخانە. ئەحمەد فەڕاش سەماوڕوو ئیسیکانی هێناوەتە سەر حەوزەکە و دەیان شووە. نازدار کەلوپەلی متبەقی خستووەتە دەرێ و دەیانتەکێنێ وڵات خاوێن دەکاتەوە. کەلوپەلی کێشایە و ژوورێ و تەنووری دەردا و وردە تەپاڵی هێنا و تەنووری داخست. حەسەن مەیتار بە گسکە کۆڵەوە دێت و دەچێ. هەر دەسێتە تەویلە و دێتە دەرێ. ئاخوڕی ژوور و دەرێ دەماڵێ. سەری خستوەتە سەر حەو هەش ژنان نێودێ کە خەریکن حەوشە دەماڵن. 4-5 پیا و 4 پەلی جوانەگایەکی فیتەریان بە گوریز بەستۆ لەسەر جۆگەی حەوزەکە ڕوو بە قیبلە ڕایان کێشاوە. فەیزە درێژ سۆرانی لە مل گرێدا و تاپژ ئەنیشکی قۆڵی هەڵماڵیوە و چەقۆی سەرتاشی لەسەر گرێی ملی جوانەگا ڕاگرتووە. تەمادارە مەلابراهیم دوعا بخوێنێ و نیەتی مەولودی لێبنێ. دوعا تەواو بووە. مەلا نیەتی مەولودی لێهێنا و بەدەست ئاماژەی کردە و فەیزە چەقۆی داگرەی ملی دابڕی. خوێن بەدەم چەقۆ فیشقەی بەست و پژایانێ و جۆگە و ئاوی سوور هەڵگەڕا و جوانەگاش بۆڕاندی. بۆڕا لە جێی چەقۆ گەڕووی هەڵبڕایەوە بوو بە لەرخە و خوێن هەردێ و زیاتر دەبێت. فەیزە جار لەگەڵ جار دەمی چەقۆدا دەگرێ و ملی جوانەگادا دەخا بە پشتدا. مۆخی دەژەنێ. پاشان پاشقۆ کوتان و پەلەقاژێکی زۆر جوانەگا شل بوو بە کەلاک. 4 پیا و 4 پەلی کەلاکیان گرت و لە جۆگە دووریان خستەوە و کەوڵیان کرد. ورگ و ڕیخواڵان دەرهێنا و لە سەڵەتیان خست. مەلاوتی ئێمە بە شەرع موسڵمانین. شەرع دەفەرمێ حەیوانێکە نیەتی مەولودی یان قوربانی لێبێ ئەو جیانەی بۆ خواردن نابن دەبێت لە چاڵ خرێن. ئەو ورگ و ڕیخواڵە لە چاڵ خەن و دایپۆشن. دوان لە پیاوەکان یەکیان سەوەتەی دا بە کۆڵدا ئەویدی بە پێمەڕەوە لە دەرگای پشتەوە لە حەوشە چوونە دەرێ. سەگەلی نێودێ بۆنی کەلاک و گۆشتیان کردووە. دەوری دیوار و دەرگای پشتەوەی قەڵایان داوە. بەوە دەرکەوتنی سەوەتە گشت زیید بوونەوە بە دەملیستنەوە و دوی ورگ و ڕیخواڵە کەوتن. لە دوورەوە مڵاسکیانە و ئاو بەزاریان هەدێتە خوارێ. لەسەر تەپۆڵکی خوار قەڵاوە ئاژنۆیەک ئەرزیان دڕی و ورگ و ڕیخواڵەیان شاردەوە. دوو کەسەکە گەڕانەوە.
سەگەڵ چوونە سەری دەستیان بە مشت و مڕوو بۆن بە عەرزەوەکردن کرد. گۆش لەسەر پێز پیلپیل کراوە. مەلا برایم بە قەڵەم و دەفتەرەوە بە پێی بەراتی کەوەری دەگرێ سیایی ماڵانی کرد. بە ماڵی خوانەوە دەست و پەیوەندی قەڵاو مزێورەوە 55 بەش هاتە حیساب. بە دەنگێکی بەرز بانگی عەدلەخانووی کروتی: خانم 55 ماڵە بەشی کەین؟ پەنجەرە کراوە. عەدلەخانم هاتە سەرسەرا و جوابی داوە: جەرگ و دڵ و ڕانێکی دانێن بۆ خۆمان، 3 بەشی جیا بکەنەوە بۆ کانیتوو، بەشێکی بۆ پورە گوڵە و یەکیان بۆ ماڵی چۆخاکەریم و ئەوی دیکە کافەی زوڵا بیباتەوە، باقی بەپێی خێزان بە دێدا بەشی کەن. گۆش شەقشەق لەسەر دەرگا کۆن و چەپەر بەش کرا. زەرگ و دڵ و ڕانێ بۆ قەڵاو 3 بەش بۆ کانیتوو جیاکراوە. نازدەر هات و بەشی قەڵای بردە ژوورێ. فەیزا هەر 3 بەشەکەی لە دەسترە دەستەکەی خست و لەلایەکەوە داینا. مەلا برایم بەشێکی قەڵەوی لە دەستەی خستوتی: کاری منی نەماوە، من دەڕۆم، دەسمە مزگەوت و بە ڕەسوڵی مزێور دەڵێن بانگەواز بکە و خەڵک بێن بۆ بەشە گۆشت. مەلا ڕۆیشت. زۆری نەخان لە سەربانی مزگەوتەوە بانگەواز دەستی پێکرد: خەڵکی تازاوە، ئۆی خەڵکی تازاوە، ڕەحمەتی خوداتان لێبێ، بۆ سەلامەتی عەتابەک و هاتنەوەی لە نەخۆشخانە ئاغا مەولودی کردووە، بە دوعای بەخێرەوە بڕۆن بۆ بەشە گۆشتەکەتان. پاش سارەکە سەعاتەیە خەڵک لە نێودێوە بەرەو قەڵا بە جام و کاساو هەڵقۆڵێن و لە حەوشە و دەوری گۆش ڕیزیان بەست. هەتاو گەڕاوەتەوە چاوی ڕاست. دیوەخانی قەڵا خنداوە لە ژنانی نێودێ. عەدلەخانم و ناسکە و تەنکا جوابی چاو بوو، هەروەها وەڵامی چاود ڕۆشنی ژنانە دەنەوە. زار نەزاری کار دەچێتە بەر پەنجەرە و چاوێ لە ڕێشار و چێوی بەفرگرتووی حەوتکانیان دەکەن. دەستە سواری لە ئاسۆگی حەوتکانیانەوە سەریان هەڵدا. ئاخر سوار لەگەڵ هات بە دەمدیودا. ڕیز لە نێو بەفردا ڕەش دەکەنەوە. 20 سواران یەکیان لە پێشەوە لە سوارەکان زیابەوە. هەردێو لەوان دوورتر دەکەوێتەوە. لە بەفر دەرچوە و کەوتە بوەرایی و ڕوتەن. هەردێو لە دێ نزیکتر دەبێتەوە. کوڕەجەحێلەکانی ئەوبەری چۆم چوون بەرەو پیری و لە نیوەی ڕێ بەیەکێشتن. ئیستێ پێکەوە وەستال. سوار ڕوو بەدێ و ئەوان بەرەو سوارەکانی دیکا وەڕێکەوتن. تاقە سوار تەنگی بە چارەوێت تون کردووە. یەکغار گەیشتە سەر چۆم لە ناو پەڕیەوە. ئەسپە ڕەشەکەی ڕکێڤ لە لێژی قەڵاوە سەرکەوت. کەی خودا و خەڵکی بەر دەروازە لەبەری هەستان و دوور گوتیان: ماندوو نەبی کا ڕەسوڵ، عەتابەکتان هێناوە؟ ڕەسوڵی نۆکەر بە دەمڕێ و جوابی داوتی: ئەرێ ها لە دواوە. ڕەسوڵ بە پڕتا خۆی کرد بە حەوشەدا. لە ناوەڕاستی حەوشە خۆی لە ئەسپ هاویشتە خوارێ و بەپەلە لە پلیکان وە سەرکەوت. حەسەن مەیتەر دەستت لەوی ئەسپەڕەشی گرت و کێشای تەوی لە ئەزین و لە غاوی لێدامەڵی بە نەرمەزینەوە لەسەر ئاخوڕی خۆی بەسیەوە هاتەوە دەرێ. ڕەسوڵ هەناسکاناس خۆی کرد بەنێو ژناندا. بە دەنگێکی بەرز بانگی عەدلەخانمی کردوتی: خانم مزگەنیم دێ مزگەنی، عەتابەک ساغ و سڵامەت هاتەوە، بە خودای لە من ساخترە بە کوێری چاوی دوژمن. عەدلەخانم لەوە بەردەستێ کاوەپاتۆڵی هەمزەبەگی بۆ مزگەنی هێنابوو پەنادەستی. دەستە کاوەپاتۆڵی دەستدایە و کیفەکەی لە جیرفانی دەرهێنا و بە بەرچاوی ژنانەوە 50 چمەن پارە و دەستە جلەکەیدایە. ناسکە و تەنکەش هەر یەک 20 مەنیاندایە. عەدلەخانم هەستا. ژنان بە جەماوەری هەستان و وەک چشتی مزێور شێوان بەسەر یەکدا. خانمەکان لە پێشەوە ئەوانی دی بە دوویاندا بوو بە شێواوە و کەس لە کەس هەموو ئەم تا پێڵاوێن لە پێ کرد و ڕژانە ناو حەوشە. فەیزە درێژ لە مێژە تەماداری هەواڵ لە حەوشە وەستاوە. بە قیژەی ژنان لەسەر حەوزەکە ڕاپەڕی. خۆی کرد بە ئاغڵدا و شەکبەرانێک کە لاوە ڕۆژەوە خانم بۆ گەڕانەوەی ئەتالەنە خۆشخان دیاری کردووە بیکا بە سەدەقا بە پاڵ پێوەنان و ڕاکێش هێنایە دەرێ و پرتیە بەر دەروازە. نێودەی تازاوە قووی پێداکراوە. گەورە و بچوو ژن و پیاو هاتوونەتە بەر قەڵاو ئەم بەرەوبەر ڕێی چۆمیان تەنیوە. 19 سوار و دەستەیەک پیادا لە چۆم پەڕینەوە سواری پیادا بە لێژی قەڵاو نێو حەشیمە داوە سەرکەوتن و گەینە بەر دەروازە. فەیزا لۆیەکی پشتوێنەکەی خستە ملی شەکە بەران. بە دەستێکی دەستە جلەی ماینە بۆڕەی عەتای گرت و لە خەڵک و سواری دوور خستەوە. شەکبەرانی لە دەوری عەتاجی ڕاو لە بەردەمی ڕوو بە قیبلا لە عەرزی داو کردی بە سەدەقەی. سوارە و حەشیمە ڕژان حەوشە. حەسەن مەیتەر و پەڕگیە نێو سوارە و دەستە جلەوی کوێتەی کرد. نۆکەری ئاغاکان خۆیان هاویشتە خوارێ و هەرکەس دەستە جلەوی چارەوەی ئاغای خۆی کرد. ئاغا تێکڕا دابەزید. حەسەن مەیتەر شوێتەی بەرەوتەوی لە کێشا. نۆکەرەکان بە دووی ئەودا هەر یەک چارەوەی خۆی و ئاغای کێشایە ناو تەویلە. عەتا تاقە سوارە لە نێوەڕاستی حەوشە و حەشیمە داوەستا و دانابەزێ. ڕەنگ زەرد و بزرگا و بەسەر ماینە بۆرەوە کۆش کاڵاتوە و بە شەرمەوە چاو دەژێڕێ. بەسەر بابی بان کرد.
هەمزەبەک چۆ پەنایەوە ئاتا خۆی نوشتاندەوە و سرتاندی بەگوێیدا. ئاغا دوورکەوتەوە ڕوو لە ڕعیەتەکان کردوتی ئاتا ساغ و سڵامەتە، کاتی نان خواردنە و ئەو ئاغایانە نانیان نەخواردووە، هەر کەس بڕاتەوە ماڵی خۆی دەبڕۆندەی. حوشە ژن و پیاوی ڕعەتی لێ نەماوە. ئاتا پێی چەپی لاوزەنگی تون کرد، لاقی ڕاستی لاوزەنگی دەرێنا و هەڵی هێنا و بەلای چەپدا دابەست. ڕەسوڵ چێو شەقەی لە پاگۆی زین دەرکێشا و دایە ژێرباڵی ڕاستی. هەمزەبەک وە پێشکەوە ئاغا و نۆکەر بە دوویدا چوونە ژوورێ. حوشە چۆڵ بوو. ئاتا لاقی چەپی چەقاند و هێزی دایە سەر چێو شەقە و پێی ڕاستی کێش کرد و ڕەسوڵ بە دوایدا ڕێکەوت. عەلدەخانم و ناسکەیە تەنکێ و نازدار لە مەتبەقەوە دەرپەڕین. دایک و خوشکەکانی بە گریان و لامێزیان کرد و نازدار شانی ئاتای ماچ کرد. ئاغاوەتی دوور و نزیک دەوڵەمەند و سەر بە دەرەوەی شار و دێ دەستە دەستا بۆ سەرکێشی و چاودڕوونی لە هەمووشۆدا. ئەوەی هاتبێ هەمزەبەک لێ جێراوەتەوە بۆ شای ئاتا، وادەی ئەوەڵی زستانی داونەتی. هەفتەیەکە ئاتا بۆ دەست بە ئاو نەبێ لە دیوەکەی خۆی نەخزیوە و نایەتە دەرێ. نزیکانی خۆی نەبێ کەس نەیاندیوە. ئەوەندەی ئەوانیش دەچنە لای و دەیگوێنن هەر ئەوەندە دێتە جواب. لێم گەڕێم، پێم خۆشە تەنیا بم، حەز ناکەم کەس بمدوێنێ، ئەوان پێ خۆشە. وەڕەزم لە هەموو کەس وەڕەزم، بڕۆنە دەرە دەرگام لێ پێوەدەن و کەس نەمدوێنێ. هەمزەبەک عەبەساوە لەو ئاکارەی ئاتا دەمی بەتاقماوە، لە دڵەوە سێودوویەتی. ئەو بوای لێ هاتووە، جاران ڕێی لە ڕێبوار بەیر ڕێبوو، هەر کەسی دیبا بەرۆکی دەگرد و ڕای دەسپار، بە بابم بڵێ ژنم بۆ بێنێ، ئێستا لە کوولەکەی تەڕیشە لەو بارەوە نادوێ. بەسەر سوورمانەوە ڕووی لە ئاتا کردووتی ئاتا کوڕم، ئەرێوە چ باسە؟ بۆ ماتی و هیچ ناڵێ، ئەوەی خۆت دەتویست بۆت مارە کردووە، لاخڵکم جێراوەتەوە، دەبێت دەست بەکار بین، هێندەمان کات نەماوە، دەڵێ چی خۆ ساسکەین؟ ئاتا مات سەری بەرداوەتەوە، چاوی هەڵێ ناو تەماشایەکی دایکی کرد. عەلدەخانم بە پێکەنی جوابی هەمزەبەکی داوتی دەیوە کارکەوە ئەو بڵێ چی؟ خۆلای تۆ لە ڕووی هەڵ نایە بڵێ بۆم بگوازەوە، لە سبێنێ زووتر نیە خەبەر بە ماڵی بووک بدە با خۆ ساسکەن، ئەوانیش خزم و کەسیان هەیە، ئەو جۆرەی تۆ لە خەڵکت جێراوەتەوە زوو دەست بەکارەبین ئابڕوومان دەچێ. 6 ڕۆژی ماوە بۆ من دەچمان هیچ نەکردووە، هیچمان پێ ناکرێ، بە من دەکەی ئێستا بنێرە لە دووی ڕەسوڵ با بەیانی زوو بڕوا و هەواڵیان داتێوە خۆکەون، کاری خێر بۆ وەستان نابێ، شوان تا دانیشێ ماڕ دوورتر دەکەوێتەوە. هەمزەبەک لە ژێرەوە چاوێکی لە ئاتا کرد. ئاتا ئەو چەشنە سەری داخست بوو، هەڵی نەهێناوەتەوە. هەر دەڵێ لێبێژنی و باسی لە ژنهێنانی ئەو ناکرێ. ئاغا سەرنجی بەرەو خانم سوڕاوتی ئابەم شەوە چابووە ڕۆژ نابێتەوە؟ هەر ئێستا ڕۆژ وە درێنگ دەکەوین، نازانی هەیت و هەوتوتی زۆرە، ئەوە کاری ژنانە، تۆ نازانی من دەزانم. هەمزەبەک دووپاتی نەکردەوە، ڕووی لە دەرگا کردو ئەحمەد فەڕاشی بان کردە ژوورێ و ناردی لە دووی ڕەسوڵ. پاش ماوەیەک نۆکەر هاتە حوزور، ئەوەی پێویست بوو ئاغا پێی ڕاگەیان، بڕیارە بەیانی بەر لە تاوکەوتن ڕەسوڵ بگاتەکانی تو. ئەو شەوە لە نیوەشەو بەدوا وردە وردە دایدایە کڕێوە و چاو چاوی نەدەدی، وەک بکێ بە هێڵەکەدا وابوو. کڕێوە بە دەمبایەکی ئاهوانەوە دەتکوت، پرچەسپیەکەی دایکی مێژووە بەدەم هەناسەی سروشتەوە باشانەی دەکا و کەشان کەشانە و توێش دڵی ڕەشی عەرزدا دەپۆشێت. بەفر دنیای کردووە بە قوڵەی هێلکە، چێ و شاخ بەرزی و نزمی، دەشت و پێدەشت، یەکدەست سپی دەکاتەوە و هەموو یەکسانە. لەو کاتەوە نێوی ئاتایان لەسەر کەوێ داناوە مارەکراوی، ئەوە وەک کەوێی قەفەس لە ماڵ نەهاتوەتە دەرێ. هەمزەبەک زارای خێزانی فەتاحەچێری تاین کردووە، ئاوی کانی و کاروباری دەرێ لە بڕیکەوێ بەڕێوە بەرێ و ئەوانەی هەمووشەی دەکەن بیان خاتە ژێر چاوە دێری. ئەگەر شتێکی دی و بیستی بە فەیزەی ڕاگەنێ. لەو دەمەوە زارا وەک کەروێشکی بازرە لەسەر کانی و نێو ژنان گوێی کۆلۆرە و قسەی ئەم و ئەو لە مێش دەگرێت، تا ئەو دیاربێ ژنان بە چاک و خرا باسی کەوێ ناکەن. دووبەرەکیەکی سیر کەوتوتە نێوان ژنانی کانی تو، ئەوانەی هەمەیان خۆش دەوێ قینیان لە کەوێ هەڵگرتووە، کەوێ ئیتر کەوێ نییە، نازناویان بۆ دانا، بە تەوسەوە پێی دەڵێن خانم کەرچۆتە بەغدا و بۆتە هێستر، ئای قڕمدا بە چاویدا، بە خودا بەژنی ساڵێ نابێ و تەڵا بە قوونی دەکا، ئەوە من مردوو ئێوە زیندوو، ئەگەر بە بێوەژنی نەهاتەوە ئێوە چوارخاڵی ڕوون بکێشن، پەلەمەکەن دەیبینینەوە کاکەوە ئاغاوات سندی خواردۆ بۆ شەوێکیش بێ بیهێنێ، لە داخی حەمە دەیهێنێ، دەنا بۆ ژن قاتە خوچشێ، ئەوە باری کونیەتی و ئەوە تۆڵەیە، دەیەوێت سووکی کات، ئەگەر وانە بۆ ڕووی خۆم ڕاش دەکەم، ئێوە ڕاوەستن سەیرا خۆشەکەش لە دواوەیە، ئاگاتان لێبێ. دەستەی ئاغا ئاوا دەڵێ قابیلە خانم بێ،
ئەو ناوە هەر لەکەوێ دەکاڵێتەوە. بە خودای هیچ خانمەی لەو پێکەوتوتر نییە. خۆزگەم بەخۆی لە دەستکار و کوێرەوەری پەز و پاتاڵ و شیاکە خۆڕی و هەروەها زۆر شتی دیکە ڕزگاری دەبێ. بۆ خۆی دەبێ بە بووکی قەڵا هی وەکو ئێمەمانە دەبنە کڵفەت و قەرەواشی بە کوژ و ببڕی ئەم ناوەقار خۆی دەبێ. ساو لە عەدلەخانە بکەن ئەویش کچی ڕەعیەت نەبوو، بابی چی بوو؟ بەنێو بانگ بوو، هەر بەنێویش بەگ بوو. ئەو دەم کە ئاغا داوای کرد بەشی هەبیری ئارد لە ماڵیاندا نەبوو. ئێستا تەماشایکەن هەمەکارە خۆیتی چێ هەیە دەست بێنێتە ڕێ. کەوێ ژوا دەبێتە جێنشینی ئەو، نەکەوێ لە عەدلەخانم دەمێنێتەوە، نەکوێ لە عیزەتوڵابە کەمترە. ڕاوەستم بزانن دەبێتە چ خانمێ. ئەوە عەتابەک بە بێمزەڕەتی هاتووەتەوە و ئاغاش وان پیاوی ناردووە ئەم ڕسبێ دەیگوازنەوە. ئەو دەم دەیبینینەوە بە خودای خانمی ئەو ناوەقەی پێدەشکێتەوە. ئێوە ڕاوەستن. دوو شەو و دوو ڕۆژە یەکگوتان بەفر و باران دەبارێ. کەلوکونی ساماڵسا کردووە و ڕێوبانی بڕیوە. ماڵی پیاوێ خەڵکی تازاوە بە نامەی ئاغا و شار و دێدەگەڕێن. دوو دەستە بەجێ درێژەوە چوونەتە بژوێ و کانی کێروێشکە لە ماڵی ڕەشیدخان و قادرخانی زاوای هەمزەبەک پێخەف و کەلوپەل بێنن. حوتەش سەرژنی کارزان و دەستا و خۆشی نێودێ بە فەرمانی عەدلەخانم هاتوونەتە قەڵای یاریدەی نازار بدەن. فەیزە درێ سەرپەرشتی گۆشت و ئەمینداری مەتبەقی پێسپێراوە. کوڕەجەحێڵە و کچە ئازەبی کانیت و تازاوەکان یەکێرە ماڵی بەگیستکێکەوە هاتوون. لە عەوشەی قەڵا ڕەشبەڵەک گیراوە بە تەقەی دەهۆڵ و زوڕما شایی دەگەڕێت. ئاغاوات بە دێهاتی دوور و نزیکەوە تێڕژاون. سەرمان خودایی بەدەستەی گەمنیەوە دەوڵەمەند سەر بە دەرەوەکانی شار دیوەخانیان ناخنیوە. ئاغا و خانمەکانیان لە سەرسەرەوە بەر پەنجەرەوە سەیری شایی دەکەن. چاوەش سەری زوڕنای سەر بەرەو ژوور کردوێتەوە و بەدەم ژەندەوە لە پەنجەرە دەسێتە پێش، داوای شاباش دەکات. هەرکەس لە حەندی خۆیەوە ئەسکەناسی دەسمانی بۆ بەر ئەدەنەوە. نزیکەی نیوەڕۆ ئەحمەد فەڕاش هەلی بۆ ڕێکەوت و چووە گەڕی شایی. کوڕەجەحێڵە لە سەرچۆپی تاگاوانی داوایان لێکرد گۆرانی بڵێ. بە چاوشیان وت لێ نەدەن. پیک لە زاری زوڕناژن هاتە دەرێ و قەفی گۆچان لەسەر دەهۆڵ وەستا. کسێکی باڵەبەرز و ڕەستاسووک لە پەنای پلیکانەکان پاڵی داوە بە دیوارەوە. ئەحمەد چای تێبڕی بە هەوای ڕۆیناتی هەڵکەوتی. باڵات بە بەرزی قەت بە باریکی، ئەستێرەی ئاسمان کەوتە تاریکی. باڵاکەت بەرزە بە قەت منارێ، چێ تەفرەی داوی بەردی لێبارێ. ئەو کچە باڵە بەرزە لە بەیانیەوە نەچۆتە گەڕی شای. کچێ لە کچەکانی کانی کوێرە چوە پەنایە بەسردەوتی. کابان ئەرێ و بۆ وەستای کچەتیوە دەوەر با بڕۆین هەڵپەڕین. کابانی مەحموود وەگەوەی لە ڕێی خوڵک بند بێ لەگەڵ کچەکە ڕێکەوت و چوە پەنای سەرچۆپی و دەستی ئەحمەد فەڕاشەوە. پەنجەی لە پەنجەی هەڵپێکا. شایی بەدەنگی ئەحمەد ڕێک بوو لە دوودانی کەوت. ئەوەی لە دەوری شای وێستاون چون دەستیان کرد. شایی هەردێ و گەورەتر دەبێتەوە. یەکێ لە کوڕەکانی کانێکێرە گۆرانی بێژە و لە شایدا گۆرانی دەڵێ. لە دڵی خۆیدا سوتایی کابانە. ئەو جوابی ناداتەوە کە هاودیەکانی داوای لەکرد بۆ ئەحمەدی بستێنێتەوە. قادر لە خودای دەویست لە قینی ئەحمەد هەوای گۆڕی بە تووڕێ و ڕووی گۆرانی لە مانای لە کابانە و دەڵێ هاتە دەرکی دەروازە کچەتی وەحی لە بازە، کار لە کاران ترازە، حەزت لێ ناکەم تازە. ئەو ڕۆژەتانی وەڕۆ بەو هەوایە شاییان جێڕە. هەردووکیان لەگەڵ کابانیان بوو. قادر بێ فەزیحەتی پێدەکرد. ئەحمەد دەیلاوان. قادر نە بەقەدەر ئەحمەد کەلیمەی دەزانی، نە ئەونەش دەنگ خۆش و پێکەوتوو بوو. ڕۆژ درەنگە. ئەحمەد دەبێ بڕوە. سەبرێ بە کابانی وت من دەبێ بڕۆم، پاژنوێژ دێمەوە. کابان لە شای چوە دەرێ. ئەحمەد بە دوویدا بەریدا. چاوەش پێکی لە زارناوە و فووی پێدا کرد. دەهۆڵ کۆت هەی کرد لە گۆچان. دوو ڕۆژە شایی دەگەڕێ. برازاوای ڕعیەتی شەوانە دەچنە مزگەوت جۆرابێن دەکەن. ئەوەی خەوی بێ هەر لەوێ دەنوێ. کچانی غەریبە لەگەڵ کچە تازاوەکان دوانوسیان دەچنەوە بەیانی زوو دێنەوە قەڵا. برازاوای شاری و ئاغاوا لە قەڵا دەمێنەوە تا خەو دەیانباتەوە. کۆڕی مەزلیسیان گەرمە و ئارەق و شەراب کڵاشە دەکات. دار و دیوار سەرخۆش دەبێت. لە ماوەی و دوو ڕۆژەدا ئەوەندەی ئەحمەد فەڕاش سەری پرژابێت چوەتە شای. ئەوەندەی ئەو دەچوو کابان دەچوە دەستیەوە. ئەحمەد لەوێ نەبایە ئەویش هەڵ نەدەپەڕی. هەر لە دوورەوە سەیری دەکرد. هەوا سار ساردە. تف هەڵاوی دەیبەستێت. کەس ئاگای لە خۆی نییە و نازانە سەرما هەیە. سەری سێ ڕۆژە جلە بوو کاتەوە. دەستەیەک پیاوژن کەوت نەتەکی و جلیان بر بۆ کانیتوو. ناسکە خانمیشی لەگەڵا. ئەو بەربووکە. ماڵی بووک چڕنەوپڕنەی تێڕژاوە و ژاوەی دێ. قیژواژی منداڵ و چریکەی ژنان گوێی گوێدار کەڕ دەکا. ژن و منداڵێکانی تو پورەگوڵە نەبێ هەموو لەوێن. شەوی خەنە بەندانە.
بەڵێ جێگرانی عەزیز و خۆشەویست، بەشی 34 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە و کۆتایی پێهاتوو لە شەوی خەنەبەندانداین، خەنەبەندانی کەوێ بۆ عەتابەک. وتمان کە ماڵی بووکە چڕنە و پڕنەی تێڕژا و ژاوی دێ، قیژە و واژی منداڵ و تریکە ژنان گوێی گوێدارکەڕ دەکا. ژن و منداڵێکانی تو پورە گوڵە نەبێ هەموو لەوێن، شەوی خەنەبەندانە. ناسکێ سەری سندوقی هەڵداوە، پارچە پارچە جلە بووک و زێڕی نیشاندان. ژنان جێژ و مانگ تێی دەڕوانن، لە دڵەوە خۆزگە بەکەوێ دەخوازن. دوای نیشاندان ناسکێ جل و زێڕی لە سندوق خستەوە، دەرگای قایم کرد و کلیلیدا بە پێخەسوو. پورامان پێخەسووە. کەوێ لە نێوەڕاستی ژنان دانیشتووە، کەس نازانێت چ حاڵەتێکیە، لە خەمبار ناچێ، بە کەیفیش نییە. چۆن تەماشاکەن وا دەنوێنێ، دەڵێ ئاوێنەیە، بە پێکەنینەوە چاویلەکەن پێدەکەنێ. خەمبار و پەشێ تەماشایکەن دایکی دەرد و ژانە و خەم و پەژارەی لێ دەبارێ. دەڵێ مەرگومان بۆ ئەو یەکسانە، کەس لە دڵی ئاگادار نییە مینانە بێ. لە دوورەوە چاوی لە چای بڕێەوە، لە دڵەوە ئەیدوێنێ دەڵێ دەزانم چ لە دڵدایە، دەدناسم 100 جار لای من و تووتە. وانەکەی کەوی جان، ئەگەر وا بکەی هەر ئەم شەوت ماوە، دەزانم وا دەکەی، دەتناسم، بەخوای باوەڕم پێتە، دەروونت باش دەناسم، ئەکچێرم کەوی جان. مینا بە اختیار فرمێسک دەبارێنێ. کەوێ چاوی لە مینایە، بە گریان و دەنگێکی لەرزۆکەوە بانگی کرد. مینا بە نێو ژناندا هاتە پەنایەوە، سەریان نابەیەکەوە سورت و هۆڕ دەستیان پێکرد. کەس ئاگەی لە کینوبینی کەوێ و مینا نییە. ژنان پڕ بە کاسێک خەنەیان گرتوۆتەوە، لەسەر مەجوعمەیەک دایەنەوە. زارا مەجوعمەی لەسەر دەستا، کۆڕ بە کۆڕ بە نێو ژناندا دەیجێڕن. ژنان 50 لە خەنەوەرە دەن و پوڕ و دراو دەخەنە سەر مەجوعمە و مبارەکباییان پێ دەکەن. پورامان پێخەسووە، جامە خەنەی دەستدایە و دەست و پێی بووکی لە خەنەگرن. کەوێ هەردە پەنجەکانی بە خەنەوە هەڵێنا و بەرەو ڕوخساری خۆی ڕایگرتن، وەک ئەوەی چەمۆڵە لە خۆینەی وردە وردە لە دەمچای نزیک دەکاتەوە. مینا زانی کەوێ دەوێت چ بکات، دەستی گرتوونە هێشخەنە لە ڕوخساری خۆی هەڵسوێ، بێ ئەوەی کەس تێ بگات، دەستی کەوێی هێنایە خوارێ. خەنەبەندان تەواو بووە. ژن و منداڵی نێودێ ڕۆیشتون، پێخەسوو و بەربووک و میوانی هەندەران نووسون. کەوە مینا نەبێ کەس نەماوە نەنوێ. ئەوانیش تاخە و بەلای داهێنان، دەردە دڵ و گریان و سکاڵیان بوو. بەیانی سوارێ لە تازاوە هات، هەواڵی هاتنی برازاوای هێناوە. ژنان سەر لە نوێ هاتنەوە بۆ ماڵی بوو. لە قاوەڵتوندا ناسکێ کلیلی سندوقی لە پێخەسوو وەرگرتووە، بووکی بردە سەر شۆرگە و سەری شوشت و پرچە ڕەش و درێژەکەی بەشانە کرد. بە داغی ئاغاوات پرچی بەمشان و وشاندا پەرێشان کردەوە. پرچی کەوێ ئەوەندە ڕەش و جوان و درێژان، ناسکێ لە دڵەوە بەخیلی پێدەبا. پاش سەرشتن بردیە دیوێک، جلی بووکێنی بەبەرداکە. کەوێ بۆ چاوپێکەوتنی بابی ئیزنی لە بەربووک و پێخەسوو خواست، بەجلی بووکێنیوە چوە دیوەکەی بابی. شەخاکەریم لەسەر جێخەوی لێکەوتووە. کەوێ بە چرپە چوە پشت سەری و تێی ڕاما. لە ناکاو چاوی بە چەقۆ و تەزبیحەکەی کەوت. سەبرێ داهاتەوە. باسپایی چەقۆکەی هەڵگرت و لە لۆی پشتوێنی بووکێنی شاردەوە، لە تەنیشتەوە چۆکی دادا. سەری بردە پێشەویستی دەستی ماسکە و خەبەر نەیە. دەمی هێشتا نەگەی بوو بەڕوومەتی. شێخا ڕاپەڕێ و وەک تامەزرەیە کەوێی لە ئامێز گرت و سەری بە سینگە و گوشی بەدڵ پڕێوتی: ئەم شەو لە حەیفان نەنووستوم، هەر لە بیری تۆدا بووم. دەزانم نەبەدڵ دەڕۆی، نەبەدڵ دەردێکی گرانە. بە خودایی بەدڵی منیش نییە، دەسەڵاتم نەبوو. وەک بە زۆر ڕاتکێشن وا دەزانم، لەگەڵ زاڵم هیچم پێ ناکرێ. دەستێ زۆردار بیبڕێ خوێنی نییە. دەڵێ چی؟ هیچ ناکرێ، قەی ناکە، چێت خۆش دەبێ. هەر ماوەیەک نامۆی دەکەی، خۆی پێدەگری و پێی ڕادەی. ئەو عالەمە تۆی دەبینی زۆر کەمیان وا بووە، بە دڵی خۆیان بوو بێ، زۆربەیان نابەدڵ و بە زۆری کوتەک مارەکراون. دایکی تۆ بە زۆر لە منیان مارە کرد، تا 1-2 ساڵدا نەدەنیش، هەر بەم لا ئەولادا هەڵدەهات. تۆمان بوو داسراکە، تۆش دادەسرەکی. ئەوەندە زەحمەتە تا خو دەگری، ئەتا تۆی خۆش دەوێ. بەختەوەرت دەکا کچم، بەختەوەر دەبی. دڵتەنگی مەکە، خۆم زوو سەر لێدەم، دەبڕۆ خوا لەگەڵ بێ. کەوێ بێ قسە و گریان وەکەوەی هیچی نەبیستوێ لە دیوەکەی بابی هاتە دەرێ. دەم بە بزەوە سوێنێ و ژنان و دانیشت. سوارە لە ئاسۆگی چێوە بەرداویلا قەراوڵیاندا. مناڵەورکە لە ماڵ دەرپەڕین، خۆیان بۆ پارە هەڵگرتنەوە ساز کرد. هەراو بری و کەوتنێ و ژنان و ماڵی بووک وەک چێشتی مزێوەرشێوە. ژنان دەرپەڕینە دەرێ و دەوری بووک چۆڵ بوو. چێوە بەرداویلا لە دەلاقەوە دیارە. سوار و پیادە بە شێودا ڕێچکیان بەستۆ دێنە خوارێ. لە بەرچاوی کەوێ وەک مێگەڵەکەی حەمە دەچن کە ئێواران بە کارەکار لە چێوە خۆیان بەرەدا و دەڕشانە نێو دێ. سوارە و پیادە ڕژانە نێو دێ و دەرگایان گەر، حەوشە و دەرک
کوبان پڕ بوو لە برازاوە. ئەحمەد فەڕاش بە هەوای نایەتە دەر و بوو گوازنەوە دەستی پێکرد. برازاوە بە تێکرا بە هەوای چەپڕەلی ئەدەن. ئەو چاوانەی دەیگێڕێنی ڕۆژ نییە مردووم لێ نەمرێنی، نایەتە دەر نایەتە دەر بوو یاخیە و نایەتە دەر. بووکمان جوانە تۆپە گوڵە نایەتە دەر نابەدڵە، نایەتە دەر نایەتە دەر بووکمان نابەدڵە، نایەتە دەر نایەتە دەر لێم یاخیە و نایەتە دەر بووکمان وەکو ماینی شێیە زاوا بێنن بووکمان پێیە، نایەتە دەر نایەتە دەر بووک یاخیە و نایەتە دەر. بووک بەنێو حەشیمەتە هاتە دەرێ. ڕەحیم و ئەحمەد خاڵی بووکن. ئەمشانە و شانیان گرتووە. بەربووک لە پێشەوە پێخەسوو لە دواوەی دەڕۆن. کورسێک لە نێوەڕاستی حەوشە دانراوە. بووک چووە سەری. برازاوە هەرێک لە لایەکەوە مستێک قەڕەپوڵیان بەسەردا هەڵاویشت. منداڵورکە تێڕژاون و کەوتن بەستەرێکدا وەک گوڵی قوڕاوقۆڕ لە قوڕ وەردران. بکێش بکێش و بچەر پوڵ لە قوڵی یەکتر دەڕفێنن. زۆر دار زۆری پێبڕا، کەم زۆر زۆر کەم. فەیزە درێژ زڵەوکێشە ماینەبۆرەی هێناوە لەبەر کورسی ڕایگرت. پێخەسوو داوێنی بووکی کۆ کردەوە پێیەک گرت و لە ئاوزەنگینا. ڕەحیم و ئەحمەد هەنگێزی قۆڵی بووکیاندا. بووک سوار بوو. فەیزە جڵەی بۆرەی کێشاوە لە حەوشە بردیە دەرێ. بەربووک و پێخەسوویان سوار کرد و شان بەشانی بووک وەڕێکەوتن. کەوێ لە ژێر تاراوە بە وردی سەرنجیدار و دیوار و خەڵکی کانی توادا. چاو لە خاڵە حەمەدی و خاڵۆژن مینای دەجێڕێت. هەردووکیان دەگرین و شان بەشانی دەڕۆن. ماوەیەکی زۆر لە ژێر تاراوە سەرنجیدانێ. بە چەشنێ تەماشایان دەکا دەڵێی بەخیلیان پێدەبا. یان ئاخر تەماشایەتی و دیدار و ئاخر دەکەون. چێ دەزانێ چارەنۆز چی بەسەر دێنێ. لەو لای دێوە دەستەی ماڵی بوو گەڕانەوە. سوار بە دەورەوە لە پێش بووکەوە ئەسپیان تاودا و بە دەور و پشتیا یەکتر ڕەپێ دەنێن. بەدەم غارەوە لە چێوە بەرداوی لە سەرکەوتن تا لە چاون بوون. ئەحمەد و مینا لە دوور چاویان لێکرد. برازاوە بەڕمبازێن و دەوەر و جڵدیتێن گەینە تازاوە. بوو گەشتە بەر دەربازە. زێر ڕۆشان کرا و بردیانە حەوشە. کورسیان بۆ دانا و دایان بەزە. دەستەیەک کچە عەزاب بە هەوای گۆرانی ئەحمەد فەڕاش چوونە پێشە و بە سەماوە لە دەوری هەڵدەپەڕن. ڕەشید خان و قادر خان قۆڵیان کرد. دوو کوڕ ئاغا زاوەیان بە چێوشەقەوە هێنا بە پیری بووکەوە ئاتری لێپڕشان. زاوا گەڕا و بووکیان بە چاپڕە ڕێزان بردەژوورێ. بوو کە دابەزی ئاو دەکرێت بە ئاگردا. برازاوای دوور و نزیک کوڕوکسی دێ هەریەک بەلایەکدا بڵاویان کە خزمی نزیکی زاوە نەبێ قەڵا کەسی لێ نەماوە. شەو درەنگە. قەڵا کڕوک بە و وزەی باڵی مێشیش نایە. چای دیوەکان کوژاونەتەوە. شەوقێکی کەمتەوەژم لە دیوی بووک بە ئاستەم سۆڵی دێ. بووک لە پەردەدا چاوەڕوانی چارەنووسێکی نادیارە. پێخەسوو لە پشتی دەرگای دیوی بووک وەستاوە. بەسەر سوورمانەوە چای بڕیوەتە دەرگای دیوی. لەوای ئێوارەوە زاوا لەوێ خزیەوە نایەتە دەرێ. ماوەیەکی زۆرە ناسکێ خانم و ڕەشید خانی مێردی چوونەتە لای و لەگەڵ عەتاچ بوو هۆڕیانە. پورامان لەو سرت و خورتە دڵکرمەیە. پاژرەنگانەی ڕەشید و ناسکەی تووڕە و ئاڵۆساتنە دەرێ و هەرێک چوونە دیوێ. پێخەسوو هێندێکی دیکە کەوتە شک و گومانەوە. پاش ئێستا زاوا ڕەنگپەڕی و هەڵبڕوسکا و بە چێوشەقەوە هاتە دەرێ. سەری داخست و بەشانی پێخەسوودا دەستی لە دەرگای دیوی بووکەوەنا. کە زووماتی و ڕەنگپەڕیوی زاوا شکی پورامانەی قایمتر کرد. جیرا لە دەرگاوە هات. کەوێ دەست بە چەقۆ لەسەر جێ ڕاستەوە بوو. لێبڕاوانە چەقۆی لەسەر دڵی خۆی ڕاگرت. ڕاپەڕینی کەوێ هێندە چوست و چالاک و نەترسانە بوو عەتای لە جێ وشک کرد. مات بە چێوشەقەوە تێڕەما. چاوی وەک دوو پۆل و ئاگر لە بەرچاوی زاوە پڕشنگیان دەپێکا. پڕشنگی چاوی تەزوو مسۆرکی خستە لەشی بیماری و دڵی برینداری هەڵقرچان. نرکەی بووک ئەوەندە ڕشت هاتە گوێی زاوا لەشی وەلەرزین کەوت. نەیتە پێشێ لە جێ خۆت مەبزوێ. بە خودای جەرگی خۆم هەڵدەدڕم. لە جێ خۆت ڕاوەستە قسەم زۆرە دەبێ پێت بڵم. عەتا سپی هەڵگەڕاوە. چێوشەق لە بنباڵی دابووە بە شەقەشەق و ئارەقە لە ڕوخساری دەبارێ. لێوی باری ماتەمی گرتووە. ڕەنگی زەردا بە دەنگێکی لەرزۆکەوە دڵپڕوتی منیش قسەم زۆرە. دووسە هەنگاو چۆ پێشێ کەوێت چەقۆی ڕاساندەوە. لە جاری پێشوو تونتروتی مێ پێشێ دوورکەوە جۆ بگرە. من حرامی تۆم. بەر لەوەی مارەکراوی تۆ بم خۆم لە کەسی تر مارە کردووە. خۆم کردوەتە نەزری. حەڵاڵی ئەوم. لە تۆ حرامم. ئەوە شەرع و ئەوە مەلا. بڕۆ بپرسە. خۆت باش دەزانی ئەو کەسە چێە. من سوێندم خواردووە. سوێندم بۆ حەمە خواردووە. خۆم کردوەتە نەزری. مێردی من یا ئەوە یان گۆڕە. مە بە باعیسی ڕۆحم. عەتا لە مێژە وێرانە. قەڵای دڵی بنکەنە و هۆڵۆڵە. بەو قسانەی کەوێ ڕووخاو تێکتەپی.
لە دەروونەوە ڕووخاوە. بە هەر لەو نێبوو خۆی کێشایە بەر پەنجەرە، ڕووی لە چێوە بە فرگرتوەکانە و پشت بە کەوێ وەستا، واکە ڕوخساری لە کەوێ و دیار نەبێت. لەسەر خۆتی دەزانم، زۆر باش دەزانم، ئەو دەممارەیان کردی من نەبووم، با بماری کردی. لە هەوڵەوە دەمزانی تۆ بۆ من نابی. پێیان کردم، بە زۆر پێیان کردم، زارا پێی کردم، ئەوەی بەسرم هات ئەو بەسەری هێناوم. تۆ بە من ڕازی نیت، منیش تۆم ناوێ. چۆن هاتووی هەر ئاوات دەدنێرمەوە، سندت بۆ دەخۆم، دەستم لێ نادێ، دەستم لە تۆ ناکەوێ. باوەڕم پێ بکە، بڕوام پێ بکە، ئەو چەقۆیش لابە، حەڵاڵیشم بی تازە لە من حرامی، لای بە چەقۆکە لابە، لە من مەترسێ، وە بزانە ئافرەتم کە لا دوێستاو. دەنگی عەتا جار لەگەڵ جار لەرزۆکتر دەبێ، کەوێ هەستی بە ڕووخانی دەرونی عەتا کردووە. قسە و دەنگی بوونی تێکشکانی لێدێ. تەواوی هەوڵ و تێکۆشانی عەتا ئەوەیە لە بەرامبەری کەوێ خۆڕاگری و غروری نەشکێ، کەوێ قسەکانی پورەگوڵی هاتەوە بیر. ڕۆژە بۆ دڵنەوەی کەوێ چ بووتی بووی؟ مەترسێ، عەتا بۆ ژن نابێ، تۆش بۆ ژنی عەتا نابی. ئەو جۆرەی حەمە لەوی داوە من چاوم پێکەوتووە، من پیاو بم، عەتا پیاو نییە. ئەرخەیان بە پاڵی لێ بدەوە، لە من بترسا، لە عەتا مەترسە. بۆ کوزاوە هەردوو کامێ دەنگن، کە بێ بۆ ئەوەی ئەرخەیان بێ بێدەنگیشکان. بڕوات پێ ناکەم، تۆ حەڵاڵ و حەرام نازانی، تەماحل لە ناموسی خەڵکی دەکرد. دەتەوێت خاوم ببەستی، تۆ ئێستا من بە حەڵاڵی خۆت دەزانی، چۆن بڕوات پێ بکەم؟ نا فریوت ناخۆم. عەتا لەوە زیاتر خۆی پێڕانەگیرا، ڕووی وەرجێڕا، چاوەشینەکانی لەبەر شەوقی لامپە خەفەکراوەکە بریقیانەدا. دەنگە لەرزۆکەکەی لە جاران زیاتر لەڕێی دێ، زیاتر لە دەنگی تەلی تار دەچێوتی: لە من حرامی، لێم حرامی، حەڵاڵی دنیام لێ حرامە، حاڵی بووی؟ ئەمجا بڕوان پێ دەکەی؟ ئەوەی وت و بە تووڕەی و چێو شەقەکەی چەقان بە دوو بازگەیشتە بەردەرگا. پێخەسوو هەستی پێ و تەقەی چێوشەقەی کرد. لە پشت دەرگا ڕەوی کرد و خۆی لە دیوێ پەستاوت و لە کونی دەرگا و عەتای خستە سێر چاودێری. عەتا چووە دیوی نوێن. دەمانچەکەی بابی لەبەر پشتێن قایم کرد، بەشە لە شەل لە پلیکان چوو خوارێ و ڕۆوتەوی لە ڕۆشت. پێخەسوو هەناسەی کێڵکێشا و بەرخایانی لێی نووست و لە شێک دەرچوو. تەقا لە دەرکی تەوی لە هات. حەسەن مەیتەر لە میانە ڕاوەستا بوو. چێە بەم شەوە چت دەوێ؟ منم حەسەن، هیچ، هەستە ئەسپەڕەشم بۆ زینکە. حەسەن دەنگی عەتای ناسیەوە، خەریک بوو بڵێ بەم شەوە بۆ چدا؟ دەنگی عەتای بە تووڕەی بیست، جێڕایەوە نەیوێرە. بە گورجی ئەسپی لە تەوی لە دەرکێشا بۆی زین کرد. عەتا پێی لاوزەنگینە، بەتاو لە دەروازە نزیک بووە. مامعەلی دەروازەی بۆ کردەوە، تا لە لێش چووە خوارەیە. مامعەلی عەبەسا و چاوی لێ کرد. یەک دوو جار سەری ڕاوەشان لەبەر خۆیەوە بۆڵاندی وتی: ئای خوا ڕۆحم کە، ئاوە بۆم شەو بۆ شوێ دەچێ. دەروازەی پێوەدا و چلمێردەی خست. نازدار لە دەلاقەی متبەقەوە ئاگای لە دەربازبوونی عەتا بوو. لەو دەمەوە بوو کاتوە بە دوای هەلێکدا دەگەڕا، کەوێ تەنیا ببینێ. هەلی بۆ ڕەخسا، بێت سرپەوە سەرکەوت، وەک ئەوەی چەند ساڵ بێت دەستە خوشکی کەوە بێت سوە دیوەکەی. کەوێ ڕاستەوە بوو دەنگیدا: چێی ئێرە بۆ هاتووی؟ نازدار دەرگای پێوەدا، دەم بە بزالی چوە پێشە سەبری وتی: کەوێی جان، من ناوم نازدارە، کڵفەتی قەڵام، دەستگیرانی ئەحمەد فەراشم، دۆستی حەمەین. کەوێی جان، لە مێژە ئاواتە خوازم چاوم پێت کەوێ، هەندێ ئەمانەتی حەمەم لایە، دەبێ بدەمێ. ئەو دەمپێ گیرابوو لە تەویلە لێ کەوتبوو. ئەحمەد دیت بوویەوە دای بە من بۆ هەڵگرم، حەق بە حەقدار دەگا. نازدار دەستی کرد بە گیرفانیدا، ئاوێنە و شوشە ئەتووە ئەنگوستی لێ دەرهێنا و خستیە کۆشی کەوێەوە. کەوێ دیارەکانی حەمەی وە بیر هاتەوە. مینا پێی وتبوو حەمە دیاری بۆ کڕی بوونی کردوون. دیاری هەڵگر، بە گریانەوە نازداری ئامێز کرد. تا ئەو دەمەی خرمەی سمی ئاسپەڕەش هاتە گوێیان. نازدار و کەوێ پێکەوە دەردەدڵیان دەکرد. ڕمەیسم نازداری دەرپەڕاندە دەرێ. کەوێ دەرگای قایم کرد و چووە سەرجێ. دیاریەکانی دەرهێنا و بە کۆڵ بە سەریاندا دەگری. عەتا ئاسپەڕەشی بە حەسەن مەیتەر سپار. وردە و شەلان لە پلیکان وە سەرکەوت. چووە دیوەکەی خۆی. دەرگای لەو دیوەوە لە سەری خۆی هەڵپێکا و ئەرخەیان لێی خەوت. بەڵێ جێگرانی عەزیز و خۆشەویست، ئەم بەشەش لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە و کۆتایی پێهات. دەگەڕێینەوە لاتان بۆ خوێندنەوەی بەشی 36ەوە بە سەرهاتەکانی ناو ڕۆمانەکە. لە هەمان کاتداوەش لە بیر نەکەین کە نازدار دیارەکانی حەما ئەدا بە کەوێ. سایقە و ساواق سەرما و بەستەڵێک بڕستی لە گیانەوەر بڕیوە و دار و بەر جەڕی داوە. سیرە
سی خوارەواڵەش کە ڕیستسی و خوسار وەک باڵی سوتای پەپولە بەدەم هەناسەی سروشتەوە کەشان سەما دەکەن و بە سەد نازەوە دێنە خوارێ جێپێ و شوێنی شەوێ پڕ دەکەنەوە. شەو گەلێکی لە نیوەلاداوە بینی شەو و ڕۆژە شەوقی تاقەترایەک لە دەلاقەی مزگەوتی کانیتوو لە نێوە مژە کوێرە و تەمدا بە ئاستەم سۆڵەیرێن ئاوایی مردوو مۆدارە ماتەم ناخی گرتووە بۆنی مەیتێ مەیتێکی کوژراو بۆنی خوێندێ کەیخودا و گەورەی ئاوایی ماڵی پیاوێک لە مزگەوتن مەلاکەریم و دوو قورئان خوێن دەنگیان داوەتە دەنگێک و لەسەر تەرمی کوژراوی زارا قورئان دەخوێنن. فەتاحەشوێر بە دیار تەرمی خێزانی و ئەژنۆی گرتوۆتە باوەش و بە هەوای قورئان خوێنەکان خۆی ڕادەژێنێن وەک کردە پەشیمانێ لە دڵەوە لۆمەی خۆی دەکا. سەد حەیفم هەزار مەخابن بە ئەستۆی شکاوم خۆم بۆ نەچوم دەرگا بکەمەوە ئاخر ناپیا و ئەو ئافرەتە چ تاوانێکی کردبوو سزای کوشتن بێ. خۆزگە خۆم سوبا منی کوشت بە چ بکەم لەو منداڵانە چێ ئەوانە بۆ من دەحەوێنێتەوە. دەنگی سەدەق الله العەزیم و فاتحای فەتاحی لە جێژاو دەرهێنا. مامۆستا قورئانەکەی وێکێنا و ڕووی لە فەتاح کردوتی برالە گریان و دەست پێ هەڵکان هیچ شتێکی پێ ناکا شکرانە بژێر بە خوددا سارتری لەکنە بەجێ ماتەمگرتن لە بیری پاشە ڕۆژدا بە بەیانی ئاغا جوابی دێ ئەویش دەوڵەت باسوخواسی لێ دەکا ئەوە قەتڵە دەوڵەت ئاغا هەڵدەپێسێ ئەویش ئێمە دەخاتە ناو گازوگیر دەبێت شتێک بڵین باوەڕمان پێ بکە برالە ئاوا نابێت تۆ شتێک دەڵێ و کافەیزە جۆرێکی دیکە باسی دەکا هیچتان شاهدتان نییە شەرعەن بۆ ڕووداوی وا تاقە شاهیدێک سوێندی لێ دەکەوێت دەبێ هەردووکتان سوێند بخۆن تۆ سوێن دەخۆی بەڵێ من لە قەولی زاراوە سوێن دەخۆم. مەلا ڕوو لە فەیزە کردوتی تۆ دەڵێتی کا فەیزە لێت ڕوونە ئەوەی دیتت حەمە بوو ئەگەر لە شکدای خۆل لە تینی خودا مەدە سوێند هەروە سووک و هاستان نییە بەیانی دەبێت لە حوزوری ئاغادا دەست بە سوورەی بەراتا دەی سوێن دەخۆی. فەیزە هەستا سەر چۆک لێ پراوەنەوتی من لە منداڵیوە دەیناسم هەردوو چاوم ببەستن بەڕێدا بڕوە دەنگی پێی دەناسم بە قورئانێ لێت خوێندووە حەمە بوو بە لە کوشتنی بادیزارا من لەسەر حەوز بووم بە پەنامدا تێپەڕی سواری چارەوێ بووم هەوڵ بە عەتابەگیا ڕەسوڵی نۆکەر تێگەیشتم بانگم کرد ئەوڵ بە ناوی عەتاپاشان ڕەسوڵ جوابی نەدامەوە پێم دەنگی ناسیم ڕکفێ لێدا و خۆی کرد بە کۆڵاندا لێی زەنین بووم دوور و نزیک بۆ دوی کەوتم زۆری نەخایەن ئەوەندەی من عەرزت دەکەم ئەوەندەی پێ نەچوو لە پڕ تەقەیەکرا ئەوەندەم نەزانی سوارە بەرەو دوا بەرەغار گەڕاوە بە پەنای منیش داڕۆی گرش تێپەڕی بە جوانی ناسیمەوە لە شک دەرچوو حەمە بوو ئەوەی ڕاستی بێنە مێرا گورمیش بم بە گورجی خۆم گەیاندە ماڵی کافەتا و خەڵک تێڕژان هەوڵ کەس من گەیشتمە وانە بوو کافەتا وانە بوو بەڵێ وا بوو ئەشەدوو وا بوو. مەلاوتی کافەتا تۆ چۆنە دی و بیستت برالە واللهی مامۆستا چت عەرزکە من هیچم نەدیوە بیستم لە دەرگایاندا و زارە لە حەوشە بوو گوێم لێ بووتی ئەوە هاتم لەپەر هاواری لە من کردوتی فەتا عەتابەگە تا من هەستام تەقە بەرزەوە بوو پێخاوز دەرپەڕیم تا گەشتمێ زارا کەوتبوو بە دەنگ نەگەیشتمێ تاوا ببوو لەوە زیاتر نەهیچم دی نەهیچم بیست ئەوەڵ کەس کە گەیشتێ کافەیزە بوو لە ڕێوتی حەمەشوان بوو سوێن دەخۆم لەوەندە زیاتر هیچ شتێ نازان. ئەحا تەحە پێچە پێچ کەوتە نێو دانیشتوانی مزگەوت عەتابەک نانا جێی بەقانیە ئەوە تازەزاوایە تازەزاو چۆن بووکی یەکشەوە بەجێ دێڵە ئاخر بۆ دەبێت زارا بکوژێ زارا بەقەت هەموو کەس بۆی هەڵسوراوە ئەو کەوی بۆ ساس کرد بەجێ پیاوەتی دەبێ بیکوژێ نانا درۆیە بە چای خۆم ببینم بڕوا ناکەم. قسەی فەیزە ڕاستە هەرچەند ئەو بەلای ڕاستانە ڕۆ ئەم جارە ڕاستە کە کاری حەمەیە دەیزانی زارا لە پێکەوێ هاڵاوە ئەوە کوشتی بەڵام باسی مەکەن شتی وا بۆ باز نابێت چمان لەو جێرۆکێشەدا بە ئێمە چی بستێڕێ پێ خۆماندا پێی دادەڕێن ئەڵام دەکرد سەری گیان دەکرد بە قوونی کەرێوە شتی وا کێشەی بەدواوەیە ئەو هەویرە ئاو زۆر دەبە ئەگەر حەمە بێ ئەوە هەردە ساڵ ناکرد وەک گورگی بەسکە خورا و هەرکەس بە خراپە ناوی بەرێ شەوێ دێتە سەری پورە گوڵەش ببیستێتەوە ناوی حەمەمان هێناوەتە گۆڕێ دەماکە بە پەڕۆی بۆسۆ ئابڕوومان دەبە کاکە خۆ جێلکەین باشترا تیزە بە دەرخۆنە سەری بنێنەوە ئەنەهوو هیچ نازانی. بەیانیان گوتووە شەبەق لە سەرانی داوە شەڕابانگی کەڵەباب ئەم ماڵ و ئەو ماڵ بۆ یەکی دەسێنەوە. بانگوێش بۆ تازەکردنەوەی دەستنوێژ لە مزگەوت هاتە دەرێ بانگی بەیانی جم و جۆڵی خستاوەی مەلا لە میحراب بەستا و جەماوەر لە پشتی ڕێز بوون دوو ڕەکعات نوێژ پاشان بێرد و دوعا تاو بوو مەلا لەسەر چۆک سوڕا و ڕووی لە جەماوەر کرد. برادەرینە دنیا بۆ بەقا نابێ دوێنێ لەم دێ شایی و خۆشی بۆ ئەمڕۆ شین و ماتەمە پشت بە دنیا مەبەستن ئەمڕۆ لە کافەتا حەسبەی لە ئێمەیە ئەو شتە لە دەرکی هەموو کەس دەخەوێت کافەتا دڵبریندارە مردوو مۆدارە کابرای مردوو مۆدار لەسەر خۆ نییە
هەرکی سەرشانی هاوماڵەکانە هۆشیان پێوە بێ میوانی بۆ بەڕێکان 3 ڕۆژ لەگەڵی دانیشن دڵخۆشی بدەنەوە کاروباری بۆ بەڕێوە برن نەهێڵن زەرەری لێ بکەوێ ئەوە ڕۆژە دوو کەس بڕۆن بۆ شار و تازاوە خەڵات بێن و هەواڵ باغا بدەن با وە درەنگ نەکەون شەرعەن مەیت نابێ ئەوەندە بمێنێتەوە. فەیزە درێژ لە سەفی پێشەوە هەستا. مامۆستا من دەچم بۆ تازاوە تەنیا دەچم. زستان بۆ بەقا نابێ کەسێ لەگەڵ خۆت دابەرە. کەسم نایە خۆ منداڵ نیم کەسم بۆ چییە ئەوە ڕۆژە. لە سەفی پشتەوە 2 کوڕە خێڵەی قوچاق هەستان عەلی حاجی و کەریمی مامڕەسوڵ بوون. قوربان ئێمە دەچین بۆ خەڵات. هەرسێ وەڕێکەوتن. فەتاح لەگەڵیان چوە دەرێ بە عەلی و کەریمی وت بچنە دوکانی حاجی عەزی حیسابم لەگەڵ ئەو هەیە قەند و چاو ڕۆن و برنجیش بێنێ کەم نەهێنن. ئەوەی گوت و چوە ژوورێ. هێندەی نەخایەن سوارێک و 2 پیادە لە دیوە دەرکەوتن. عەلی و کەریم بەڕێی شاردا فەیزە بە سواری بەرەو تازاوە بەڵام بەڕێی دێکۆندا لە دێ دوور کەوتنەوە. ڕێی دێکۆن دوورتر و پڕمەترسیتریشە بڵێ فەیزە بۆ لێوە بڕوە ڕەنگە دڵی کاڵکاڵەی مەزاکەی کردبێ نەکا پیلانێکی لەسەردا بێ خۆی نەبێ هیچ کەسێ نازانێ. بە پەلەو چاواشا بەڵام دڵخۆش و بەکەی وەک ئەوەی گرەیەک لە گرێچوێرەی ژیانی کرابێتەوە ماینابڵەقیەوە بەر ڕکێفدا و هەزدەهوراز و نشیوی پێوە و گەیوەتە دێکۆن. لەو کاتەوە عەبا دێکۆنی هاوەدان کردوێتەوە و زەوی لە فەیزە داگیر کردووە ئەو چای بەرایی نەداوە تەماشای ماڵەکەی عەبە بکە تەنانە لە دووریشەوە نەیدیوە و لەوێەوە نەڕۆشتووە. گەیوەتە بەرامبەری کاولاشەکە وەک کڕیارێ بە چاو مشتری لە سەربان و قونەبان دەڕوانێ و بە چاو تاقی دەکاتەوە لە ناکاو گەڵاز لە سەربانە خۆی هاویشتە خوارێ و ئامبازی بوو. هێرشی گەڵاز هێندە لە ناکاو کتوپڕ بوو فەیزە و چارەوەی خودار بوو. ئەگەر هێندە زووتر خۆی گیر نەکردبا لەسەر زین دەگلا بەڵام زوو پێی لە هاوزەنگی تونند کرد و دەستی بەلەغەوە لە یاڵی گیر کرد و خۆی گرتەوە. گەڵاز هاوشاوڵی بردووەتێ و ماوڵی لێ بڕیوە لەوانەیە بپەڕێتە سەرپشتی چارەوێ. عەبە بە دەنگی گەڵاز شڕ و شێواوە دەست بە گۆپاڵەوە دەرپەڕی. ئەوەڵ تەماشا فەیزەی ناسیوە ماوەیەک مات تێڕوانی زانی ڕێبوارە و لە ماڵەکەی دوور کەوتوێتەوە بەفیکەی گەڵازی لێ کۆڵ کردەوە. ئەگەر نێوانی لەگەڵ فەیزە بوایە ڕەنگە وتبای ئەمای تۆ جێلە بەڵام عەبە هیچی نەکوت گەڵازی بان کردەوە و چوونە ژوورێ. فەیزە بە سواریوە ماوەیەک تاسا پشووی هاتەوە سەرخۆ ئەگەر ترسی گەڵازی نەبایە لەوانە بوو بۆی بگەڕێتەوە خەشی دڵی پێی بڕێژێ بەڵام لە ترسی ئەو نێوێرە ڕێگرتەوە و بەرەو لەبەر خۆی 2-3 جار بۆڵاندی. تۆ ڕاوەستا بێتی بازەویت لە من داگیر کردبێ بە خودای مەگەر بۆم نەلوێ دەنا دەبێ ئەو دوڕەت لەژێر پێ دەرهێنم مابێتمان. مژێکی کەمتەوەژم لەسەر لارەکە و پێچەکەی چۆم بە لەنگەر وەستاوە توێژێکی ناسکی وەک پەردەی تۆڕی وەسەر تازاوە کێشاوە ئاوایی لە دوورەوە باستەم لە نێوە بمژ و بەفردا بۆر دەکاتەوە. قەڵانە بێ بانی ماڵەکان یەکسان بە عەرزە و نووسان و هیچیان لە هیچیان بەرزترنێ لە دوورەوە زۆرتر لە جێ تەپکە و جێدانگە دەچێ نەک ئاوەدانی بەڵام قەڵا لە دوور خۆ دەنوێنێ و بە کەشم و نەشمەوە پێناسی ئاوەدانی نیشانی ڕێبواری سەر لە شێواو دەدا و ئاوایی پێدەناسێنێ. فەیزا بەسەر ماینابڵەقەوە کۆش قەڵاتووە و نێوچاوانی وێکێناوە ئاسەواری ڕق و تووڕەی لە عەبا لە ڕوخساریدا بەدی دەکرێت. سەرمای بەیانی ئەوەندەی دیکە گرژی کرد و وەک ژێی کەوان وێکی هێناوەتەوە هەردوو دەستی لە جیرفانی باڵتەکەی ناوە. کەڕەسی سەوسی خوار بەسەر سمێڵ و برۆیەوە کە پڕۆکەی بەستووە حەندی کونەلووتی گرتک زەنگۆڵە سەغۆڵ وەک لەرزانە بە سمێڵەوە شۆڕ بنێتەوە لە غاویشل بەڕەڵای سەرملی چارەوەی کردووە ماینابڵەق پێ ڕکێف لە قان شەقڵی بەفر دەشکێنێ و لا تازاوە نزیک دەبێتەوە. تاوێکی سەرما بردوو بەسەر بەفردا بڵاوبووەتەوە ئاڵشک و خوسا لەبەر تیشکی خۆر زری و دێنە خوارە و لەسەر بەفر دەنیشنەوە بریقەبریقیان چاو ئازارەدا. فەیزە لەگەڵ گزنگی هەتاو گەیشتە بەر دەروازەی قەڵا هەر بە سواریەوە لە دەروازەیدا ئەوەڵ تەقە هیچ دوا تەقە مام عەلی دەرگای کردەوە بەسەر سوورمانەوتی یاخوا خێر بێ چ بووە بۆ بەیانێکا فەیزە. فەیزا دەستێکی بەدەم و سمێڵی داهێنا مەسڵی پڕ بوو لە ئاو و سەهۆڵ و هێنای بە تەنیشتی باڵتەکەیدا مادوتی قەوماوە مامە قەوماوە ئەمشەو زارای خێزانی فەتاحیان کوشتووە خەڵک پیاو دەکوژیە ئەو خوێ ڕێژن. مام عەلی لێوی خۆی گەست چوونە دەرەی شەوی عەتایەوە بیر هاتەوە لە دڵ سافی خۆیوتی ئەو دەرپەڕینەی ئەو شەوێ دەرپەڕی زانیم شتێکی بەدەمایە پێیان زانیوە. فەیزە بە تووڕەی بەسەری داخڕێوتی ئەوە تۆ چێ دەڵێ حەمەهەتی و کوشتێتی من ئەو دەڵم بە چاوی خۆم دیم حەی تۆ جێرە لە هەولێر دەگەڕێ کەر لەکوێ کەوتووە و کوندە لەکوێ دەڕاوە. ڕکێفی لە مایندا و یەکغار چوە دەرکی تەویلە لا چارەوەی دابەزی مانی لە دەرکی تەویلا بە حەسەمێتەرس بە بێوێستان ڕۆشتە ژوورێ مام عەلی جێژ و مانگ بە دەرگاو عەبەساوە بەسەر سوورمانەوە تا فەیزە لە پلیکانەکەمە سەرکەوت تێڕاما فەیزەون بوو ئەویش دەروازەی پێوەدا.
قەڵا چۆڵ و بێدەنگ دەڵێی وێرانەیە خەم و ماتەم لە دار و دیواری دەبارێ ئەحمەد فەڕاش نەبێ کەس بە دیارەوە نییە ئەویش سەماوەری تێخستۆ بەلایەوە خەوەنوچکە دەیباتەوە لە جیڕەی دەرگا ڕاپەڕی یاخوا خێر بێ چ ڕووی داوەکە فەیزە فەیزە سڵاوی کرد ئەحمەد هەستا لە سرتە و خورتەی ئەوان زموزۆڵ کەوتە قەڵا و دەرگا جیرەجیر لێهات یەکێک و دوو ئاغا و خانم هاتنە دەرێ هەموو ڕووتاڵ و نێوچا و گرژن فەیزە بەسەر سوڵمانەوە تیان دەڕوانێ لە دڵەوە دەڵێ ماڵی زاوە دەبوو هەموو دەم بە بزەبان ئەوە دێتە دەرێ هەمووی کڕێوە لە نێوچاوانی دەبارێ ئەوە چ باسە لەبەر هەمزەوەک دەرگای دیوەکەی کردەوە و فەیزەی دی تووڕ و تون تێی خوڕی و پێیوت بۆ بەیانیە بۆ هاتووی چت بەدەمەوە دیسان فەیزە لە قسانەی مام عەلی دەرکەوان دڵکرمێ بوو بۆی ئەحمەدیش تێناگا و ڕێسەکەی لێ نەبێتەوە بەخوڕی لە ئاغاچۆ پێشەوە سرتانی بەگوێدا هەمزەبەک چووە ئەودی و فەیزە بەدوودا چوە ژوورە دەرگای پێوەدا قوربان بۆ خاتی خواوە فریاکەوە لەوای ئێوارە و کەس خاو بە چاوی نەهاتووە حەمەهەتی و هاتووەتەوە ئەمشەو زارەی خێزانی فەتاحی کوشتووە نێودێ شێواوە هەر کەس قسەی دەکات فەتاحیان فێر کردووە بڵێ عەتابە کوشتێتی هەرچەند هاوار دەکەم و دەڵێم بابە من بە چای خۆم حەمەم دیوە کەس باوەڕ ناکە مەلا دەڵێ دەبێ سوێن بخۆن قەرارە من و فەتاح سوێن بدەین قوربان ئەو هەتیوە زۆر بێڕەزایە زانی وێکەوێ گوازراوەتەوە گورگی بێچوو و خۆر هەر شێوە پەلاماری کەسێکەدا ئەوەی هەمووشی قەڵابکە بەدەستی و نەجاتی نایە لە بیری چارەدا بە چارەیەکەکە هەمزەبەک مات بیر دەکاتەوە وەک ئەوەی باوەڕ بە فەیزە نەکات و شکوتی تۆ بەڕاستی دیوتە یان لەبەرەوەی ئەوەی فەتاح گوتوێتی عەتایە ئەگە لەبەر ئەوەیە وا دەڵێ ئەوە هیچ نییە خۆم جێبەجێ دەکەم بەڕاست خۆت ئەو دیوە دڵنیای ئەو بوو ئەی بێ بەڵا بیاغا سێبەرەکەی ببینم دەیناسمەوە لەبیرتەوە جارش عەرزم کردی حەمە و کەوێم پێکەوە لە مێرگە گەورە دیون درۆم کرد تۆ خوا پێم بڵێ درۆم کرد درۆ ناکەم بەپێوە دەستمە سەر قوڕان ئەوەی زارای کوش حەمە بوو قوربان لە بیری چارەدا بە تازە درەنگ بووە ئاگا لێ بێ تا درەنگ نەبوو بیرکەوە باشە چ بکەم تۆ دەڵێ من چ بکەم تفەنگچی بگرە قوربان تفەنگچی لەکوێ بۆ زستانە کەسم پێشک نایە فەیزە قوربان من دوو کەس زۆر باش دەناسم بۆ 100 کەس ئاوڕ نادەنەوە بەو شەرتە تێریان کێ مردوو لە قەبر دەردێنم ئەوانە تەبێ پاڵی لێبدەوە بلە سوور و عەلیلە هەردوو کار نەکردن کۆنەچەتەن ها ئەگەر ئیزم بفەرمووی دەیان هێنمە خزمەت هەردووکیان پیاوی چاکەن سەریان پێ بسپێرە جا باش ئەوانە جێی باوەڕن ئەی بێ قەزابی باوەڕ بە من ناکەی هەرچی بوو بە ئەستۆی من دوای پرسە دەچم لە دوویا خوددا دەکا لەگەڵم دێ داوای هەرچی بکەن دەیان دەمێ و ڕاستیان دەکەم هەمزەبەک ڕووناکی کەوتە ڕوخساری بە بزێکەوتی خۆزگە هەموو ڕعیەتەکانم وەکوی تۆ دڵسۆز بە زۆر باشە پاش 3 ڕۆژە بڕۆ لە دوویان ئێستا بڕۆ لای ئەحمەد بەرقەنە بخۆ با ڕەشید و قادر هەستن ئەوانش دەبین و لەولاوە بەڕاو دێنەوە دەستی کرد بە جیرفانیدا 50 تمەنیدایە ئەوەش بۆ خەرجی قاوەخان دەبڕۆ دەی ئاغایان لە خەو هەستان بەرقەنە خورا نۆکەر هاتوونەتە حوزور عەزیز نۆکەری قادرخانە مینا بەجێی سەعید نۆکەری ڕەشید خان ئەستێ ئاغا بەسێ نۆکەرەوە هاتنە حەوشە حەسەن مەیتەر ئەسپی بەزین و لەغاو بۆ کێشانە دەرێ هەرکەس سواری چارەوەی خۆی بوو فەیزە سواری ماین ئەبڵق بوو ئاغا لە پێشەوە نۆکەر لە پشت سەریان فەیزە لە دوای نۆکەرەوە وەڕێکەوتن و 6 تاژی هەردوانیان بەدەستی نۆکەرێکەوە ڕستکراوە هەمزەبەک بەدەمڕێوە بانگی ئەحمەد فەڕاشی کروتی ئەحمەد تۆژە و پیرێژنە سوارکەوە بە دوو ئێمەدابی هێنە بۆکانی تو پێخەسوو دەڵم ئەوەی کتو سەری کوێتەی وەرسوڕان حەو سوار لە دەروازە چوونە دەرێ قاوەڵتونێکی درەنگە دەستە سوارێ لە ئاسۆگی چێوە بەرداوی لە سەریان هەڵدا لە نێو دێوە خەبەر بە مزگەوت درا کەی خوددا دەرپەڕین و لە بەرمزگەوت چاوەڕێ وێستاون سوار گەینە دێ فەیزە جیا بۆ بەرەو ماڵ دەڕوە چارەوێکە دەباتەوە ئاغا و نۆکەر چوونە بەرمزگەوە 6 کوڕە هێڵا هەریەک زلەوی چارەوێکیان گرت هەمزەبەک لە پێشەوە ئاغا و نۆکەر لە پشتەری و کەی خوددا بە دوای ئەوەدا چوونە ژوورێ مەلا فاتحای هەدیە کرد باش دەستگرتنەوە لە هەمزەبەکەوە یەک بە یەک بەخێرهاتنی کردن گەڕاوە سەر هەمزەبەک قوربان بۆیە بۆ سەرمان بزاحمت بوون بە پێویستمان زانی تەشریفتان لێرە بێ ئاغا گەورەی هەموو لایەک هەڵبەتە کە فەیزە هەموو شتێکی عەرز کردووی ڕووداوێکی وا گەورە جێبەجێ نابێ ئاغا چۆن دەفەرمی ئێمە وا دەکەین شەرعەن جەنازە نابێ زۆر ڕاجێ تەماداری دەستوری ئاغای هەمزە وەک داغدارێ بە هەناسەیە بایسینگی خاڵی کروتین وا دیارە ئەو هەتیوە لێمان بووە بەخو لە پیزە بەسەری بابم وا نایخوا هەر لەو ڕۆژانە دەبێت کە لە ئەکی لەو جێی زارادا ڕاکێشتێ هەموو جێتان لەبێ هەر کەس مەوتەنی ئەو هەتیوە دەستنیشان کە 1000 تمەن خەڵات وەردەگرێ حاڵی بوون هەتیوێکی بەڕەڵات چۆن دەتوانێت لە مەڵکی مندایەخ بێ ئەو خۆێڕیەتیە ئێوەیە خۆێڕێتی ئێوەیە لە ئێوە ڕادەبینە و دێ خەڵکین مالێ دەکوژێ ئەم دێ پیاوی تێدا نییە ئەگەر ببێ هەر فەیزەیە ئەیش بەتەنیا هیچ پێ ناکرێت مەلا کەریم هەڵی دایوتی
واللهی پیاو نازانێ بڵێتی دوو کەس بەو دوو جۆرە شەهادە دەدەن کافەیزە جۆرێکی دیوە کافەتاح جۆرێکی دیکەی بیستووە پیاو نازانێ باوەڕ بە کامێکە قوربان کافەیزە دەڵێ من دیمە و ناسیمە هەمەشوان بوو کافەتاح دەڵێ بەر لە کوشتنی خێزانی گوێ لێ بووە هاواری کرد و عەتابەکە بە بڕۆی من شەرعەن دەبێ هەردووکیان سۆم بخۆن ئەگەر ئاغا ئیزنی لەسەر بێ دەبێ سۆم بخۆن حەمزە بە وەک عادڵەی ڕووی لە فەتاح کروتی فەتاح بێترس چت دیوە چۆنت بیستووە کوڕم بیڵێ هیچی لێ مەشارەوە ئەرخەیان ئەوەی دەیزانی لە کەس مەترسە فەتاح تەواوی لەشی دەلەرزە و ڕنگ لە ڕوخساری پەڕیەوە بەدەم ترس و لەرزەوتی قوربان ئەرزی مامۆستاشم کردووە من لە زاران بیست ئەوە دەڵێم خۆ من هیچ نازانم تازە جێی ڕاخست بوو بنوین من لە جێدا بووم زارا لە حەوشە بوو لە دەرکیاندا ئەو چوو بیکاتەوە لە پڕ هاواری کرد فەتاح عەتابەکە من ڕاپەڕیم و خۆم کۆ کردەوە لە ناکاو تەقەیەکم بیست لەگەڵ تەقەکە زیغڕەی زارا هاتە گوێم پێخاوز دەرپەڕیم تا گەشتمێ زارا تاوە ببوو بەدەنگ نەیگەشتمێ لەوە زیاتر نەهیچم دیوە نەهیچم بیستووە لەسەر ئەوەی کە عەرزم کردی سوێن دەخۆم من ناڵم عەتابەکە لە زمانی زاراوە دەڵێم مەلاچای بە خەڵکەکەدا جێڕا فەیزەی دی بانگی کرد کافەیزوڵڵا برالە وە درەنگمان مەخەن لەگە کافەتا بڕۆن دەستنوێ شەڵگرن و وەرنەوە دەی بڕۆن دەی فەیزە و فەتاح دەست بە دەستنوێژەوە بەرامبەری قورئان چۆکیانداداوە فەیزا پشتە و سوور و بێترس ڕەنگی نەگۆڕاوە فەتاح هەموو بەندیلەشی وەک بنی ئاو دەلەرزەی و ددانی وەددان ناگا ڕوخساری سوورایی لێ بڕاو و ڕەنگی مردووی لێ نیشتووە بڵێ لە قورئانەکە ترسابی یا ترسی پاشەڕۆژی ئاغای لە دڵدایە دووسێ جار تەمای بوو بڵێ سوێن ناخۆم بەڵام چونکە بەلای خەڵکە وتوێتی بە درۆزن دەردەچوو پێی لە جەرگی ناو سوێندی خوارد بە حەقی ئەو قورئانە بەر لە کوشتنی خێزانم گوێم لێ بوو زاراوتی عەتابەکە لەوە زیاتر هیچ نازانم بەگریانەوە هەستەوە چووە لای تەرمەکەی زارا و دانیشت فەیزە لە خۆبایی و پشت لە سوور دەستی لەسەر سوورەی بەرات دەنەوتی بە حەقی ئەو قورئانە بە چاوی خۆم حەمەی کوڕی مەحموودی حاجی برایمم دی وەک ڕۆژ لێم ڕوونە زارای خێزانی فەتاح ئەو کوشتی فەیزا بە فیزێکە و هەستا و دوورکەوتەوە مەڕا مەلاش ڕووی لە ئاغایە قوربان چ دەفەرمووی ئێوە بە خاکی بسپێرن خۆم بە دەوڵە ڕادەگەنم کارتان بەوەی نەبێ ئەوەی وتو هەستا جەماوەری شەستان ئاغا و نۆکەرەوە دەرکەوتن خاس و عام بە دوویاندا هاتنە دەرێ و بەڕێیان کردن ئەوان بەرەو دەشتی مێرگە گەورە و هەزارشکە و تاژیان بۆ دوو خۆیان خەست خەڵکەکەش چوونەوە مزگەوت خۆشەویستان بەشی 36 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە و لێرەدا کۆتایی پێهات بەڵام با بزانین کە سوێندەکە کامیان دەیگرێ ئایا فەیزە دەگرێ فەیزە درۆی کردووە یا فەتاح هاوڕێ بن لەگەڵمانە لە بەشی 37 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە عەلی و کەریم بۆنی وەڕۆ لە شار گەڕانەوە زارا کفن کرا و بردیان بۆ قەبران لەو دەمەدا کە تەرمیان دەبەر ئەحمەد فەڕاش و پێخەسوو خۆیان کرد بەدێدا ماڵی کوێخا خزمەکانیان نەبێ کەسی نێودەی لێ نییە و کەسیش سەری ئەوەی ناپەڕژێ هەواڵی لە بووک و ڕووسپێتی بپرسێ پێخەسوو ئەوەی دەیزانی بۆ ماڵی بووکی جێراوە وەک نهێنیەک هەر لەوێ لەگەڵ تەرمی زاراناشتیان و دیزە بە دەرخۆنە سەریان ناوە 3 ڕۆژە پرسە تاوە بووە خەڵکی کانیت و چاوەڕێی ئەوان فەیزەیان فەتاح یەکیان بدڕێن ئەو 3 ڕۆژ تێپەڕی و هەردووکیان ساغ و سڵامەتن ئەی باشە بوو ڕەنگە ئەوەی بە درۆست سوێندی خواردووە ئەوەندە پیس بێ قورئان کاری لێ نەکا کار لە پیس ناکا قورئان کار لە پاک دەکا داوینگێری ماڵ و منداڵ دەبێ درەنگ و زووی هەیە ئاخری کاری خۆی دەکا شەو ڕۆژێکە کە لوکونی شار نەماوە فەیزە سەری پێدانەکە بە هەزار ناری عەلی توانیویەتی بلە سوور و عەلیلە بدۆزێتەوە هاتوونەتە چایخانەکەی حاجی ڕەشی سەریان ناو بەیەکە و گویان بۆ فەیزە شل کردووە کاکە وەڵڵاهی وەبیللاهی وەتەڵڵاهی نانتان لە ڕۆندایە بەخت جارێ ڕوو لە پیاو دەکەم دڵنیا بن هیچ ڕوو نادا من کردومە بە هەمهەمە و ئاغام تۆقاندووە دەنا هیچ لە گۆڕەدا نییە حەز دەکەم ئێوە بە نواڵەیەک بکەن ساڵێ 3 تەغارگەرم و جل و بەرگ و پێڵا بۆ هەرکەمتان دەستێنم دەبنە پیاو خەڵکی حیسابتان لەسەر دەکات دەمنە تفەنگچی ئاغا بەنێو پیاوی 3 تەغارە ئەو 3 تەغارەی دیکەشتان گیر دەکەوێت دەڵێن چی لەگەڵم دێن من باسی ئەوم بۆ ئاغا کردووە دەنا ئەو ئێوە ناناسێ بە قسەم بکەن قازانج دەکەن ڕێوی بە پیرتانەوە هاتوو بلە سوور لە خۆشیان هێندەی دیکە سوور هەڵگەڕاوە چاوەشینەکانی پڕ بوون لە بزەوە چین و چروک لە تەوێڵەپانەکەی بڕاوە بە پەنجە گۆشتەکانی کۆڵویەکی لە قەندانەکە دەرهێنا و لە چایەکی هەڵکێشا و خۆی ئەم بەرەوبەر کرد لە شولاری گۆشتنی فیتەری تەختەکەی وەجیرەجیر خست دەستی دای ئیسکانی چایەکە و لە نێو قولی داون چای پڕپرسیار بڕێ عەلیلەی هاوڵێ
علی لە وەک ناڕەزاییەک ڕوخساری تەسک و تەوێڵە پڕلۆچەکەی بێکێناوەتەوە. چاو بچووکە مژومۆرەکانی لە بلەزیت کردوەوە. جەستە سوک و چالاکەکەی ڕاست کردەوە وەک نەبانێ لێوی هەڵقرچاند و چاوێکی لە سەعاتە موچەکەی کرد و کافیزە ببینەوتی چوو جاوەندە چییە؟ شەوێ ماڵبڕێکم هەڵگرم ئەوەندەم دەدەنێ، هەر ئەوەندەش دێنمەوە، چم لە ئاغاداوە، من تااقەتی خۆچەمانەوە بەڵە قوربانم نییە. بلەویستی جوابی بداتەوە. فەیزە نۆرەی نەداوتی کە عەلی ئەوە تۆ دەڵێ چی؟ خەڵکی خوداخودایەتی کارێکی وای گیرکەوێ، دەبێ بە پیاو دەبی بە پیاو ئاگاداری خۆت بە چاوێکی دیکە تەماشا دەکەن. ناڵێن عەلیلە، دەڵێن عەلیلە دزە، قەیناکە کاکە با بڵێن بەزنی ئاغا چۆخای خۆمم پێ دوایە ئەو چم پێ دەکا، یان تاڵان یا پیاکوژی خۆلەوە زیاتر نییە. ئەوە تا برالە ئاوا لە دنیا حاڵیت، من دەڵێم چی ئەو چیم جواب بداتەوە. بابە وەڵڵا بیللا تەڵا ئاغا هیچ کارێکی بە ئێوە نییە، من هانم داوە لەبەر ئەوەی ئێوە بەنانێ بگەن، دەنا هیچ لە گۆڕەدا نیە، دەخۆن و دەخەون، سەرە ڕایبەرات چەک و پوشێ بەبەریەوە دەکەن. سێ هێندەی بەراتەکەتان گیر دەکەوێ و ئەمنیە و ئاژانیش ناوێرە قەرتانکەوە هەموو ڕۆژە بتانگرێ. ئێوە دەزانن چێن لەو سەری دنیا دزەیەک بێ ئێوە دەگرن، دەبێ بچنە زیندان یان ئێوەتان لێ دەستێنن، بوونەتە برابەش. من لەبەر ئێوە دەڵم دەنا هیدیکە زۆرە، بۆش کەمتر دێن نانەزگی دەیکەن. کێفی خۆتانە ئەوە دەڕۆم، بەڵام بەر لەوەی بڕۆم نەقلێکتان بۆ دەجێڕمەوە. کابرایەک باداری گرتبوو، چاکێک بوو پێیان دەگوت پیر محەممەد، هەر کەسێ چوو با دەبوو مریشکی بردبای، ئەویش مریشکی ڕەش. کابرا بە مریشکی ڕەشەوە چووە سەری، گوتی ئەوە مریشکی ڕەشم هێناوە، چاکم دەکەوە باشە، دەنا شەخسەکەی لای ماڵان بە کولێرەیەک دەستم ماچ دەکە. فەیزە ئەوەی وت و هەستا، بەڵام دوو دڵ بوو. لەو دەمەوە ئەوە هاتوونەتە چایخانە، کوێخا شەریف لەگە حاجی ڕەشی سەریانەوە بە یەکەوە سرتیانە، کوێخا سەری هێڵێنەوتی ئەحواڵی کافەیزە، ئەوە لێرە چ دەکەی؟ حاجی ئەم کافەیزەیە کە دەڵێن حەمەی دیوە زارای کوشتووە، بیبینە جوان سێریکە. حاجی هێندێ تێڕامەوتی بڕوا ناکەم. بەچی؟ بە من یا بەوەی کە کاری وا بکەم؟ بە هیچتان، ڕەنگە تۆ بە هەڵە دیتبێتت. خەریک بوو بڵێ حەمە بێسەروشێنە، بەڵام جێڕایەوە. فەیزە زوو هەڵی دایوتی ئاخر چی؟ خۆی ئینشەڵا بە ڕیشی سپی و بوختان ناکەم، حەمە منداڵی بەردەستی خۆمە، پیاو منداڵی خۆی ناناسێتەوە، بەڕێوەڵڵا حاجی جیان ئەو بوو، لە قیامەتیش دەڵم حەمە زارای کوشتووە. فەیزە لەوە زیاتر نەوێستا، پوڵی چایەکانی داناوە بەرەو دەرگا ڕێکەوە، بەر لەوێوە دەرکەوێ بلەو عەلیلە هەستا لەبەر دەرگا دەستیان خستە سەر شانی، بلەوتی چ تۆڕنۆکی خۆجاران وانە بووی، ئێمە سازیم بڕۆین. فەیزە بزەیەکەوتە سەر لێوە ئاسوورەکانی ددانی وەک شوڵ، چەپەر، زەرد و شاش، چەپ و چیر وە دەرکەوت. فەیزە لە پێشەوە ئەوان بەدوویدا، ئەوان بەر دەرگا و مەحموودشان بەر دەرگا و لوتیان تەقی بە لوتی یەکترەوە. نە فەیزە ئەوی دوان، نە ئەویش بایەخێکی بۆ فەیزە دانا. لەو ڕۆژەوە کە قاو بڵاو بۆتەوە حەمە زارای کوشتووە، حاجی ڕەشید و مەحموودشان و کوێخا شەریف هەڵدەسوڕێن و هەواڵێکی بسانن. دووسێ جاریش مەحموودشان سەری لە عەبە و پورەگوڵە داوە، ئەوانیش لێی بێهەواڵن، هیچ بەڵگەی گیر نەکەوتووە کە حەمە هات بێتەوە. دوو مانگە بلەو عەلیلە بێ ئەوەی ڕەشیان نابێتە سەرسپی، ئاغا لە دەرەوەی قەڵا دیوێکی بۆ تەرخانکردن و سێژەمە دەستنەوە قەڵا، لە تەڕ دەخۆن و لە وشک دەخەون، لەگە فەیزام و بە بینیاندا ناچێت، بە گرما هاموشەی یەکتری دەکەن. نێوانیان زۆر خۆشە، هەمسە بەگیش بەوە زۆر کەیف سازە، دوو تفەنگی بڕنوشی داونەتێ و شەو ڕۆژ بەشانیانەوە. یەکەمی ڕەشەمە و ئاخرەی مانگی زستانە، بلەو عەلیلە شەوێ میوانی فەیزەن، ئەو شەوە تا درنگانێکی درەنگ بە دزی ژن و منداڵەوە سرتەیانە، خۆیان نەبێت کەس نازانێ خەریکی چپیلانێکن. ڕایان هێنا سەرەوە بەیانی دوانی وەڕۆ بلەو عەلیلە بەرەو تازاوە بڕۆنەوە، هەرکە لە کالیت و نەدی و کەوتن بستنە سەرچۆم و فەیزەش بە مێرگە گەورەدا پێشاو بڕیان بداتەوە لەسەر کانی بەردینا یەکتر بگنەوە. دوانی وەڕۆیە فەیزە و بلەو عەلیلە لەسەر کانی بەردینا بە یەکگەشتنەوە، وەک سێ گورگیچێ بەرەو ترۆپکی هەزارشکە و تێهەڵگەڕان. هەوا گۆڕاوە، هەر هەنگاوێکەوە سەر دەکەون هەوا تاریک و بێدەنگ دەبێت. تەمومش چیە و شاخی لە ئامێز گرت و چاو نابینێ، کڕێوە وەک بە هێڵەکە دابکرێ ورد وردێتە خوارێک، پێ هەڵێنێتەوە شوێن پێپڕ دەکاتەوە. دەڵێی سروش لەگەڵەوان هاوپیلانە، لەسەر دوندی چێ و فەیزە ئاوڕیدا وەک سەرکەوتوویەک گوتی بەخت یارمانە، هەوا هەلی بۆ ڕەخساندوین، بە بیانیستە لێ شێواویە و خۆ دەکەن بە ژووردا، بەڵام دەبێت زۆر وریابن، بە ئاستەم هەڵە بکەن. تێدەگەن زۆر سەگە، شک بخا خۆ بەدەستەوە نادا، خۆ بەدەستەوە نەدا دەبێ بە تفەنگ بیکوژین، ئەو دەم ڕێستەکەمان دەبێتەوە بەخوری و ئاشکرا دەبین. ئەو ئێوە ناناسێ، زۆر لەسەر خۆ بڵێن شارەزای ئەم وڵاتە نین، سەرمان لێشەوە و سەرەندەر ناکەین. ئەمشەو میوانی توێن، هەر کە چوونە ژوورێ بە هەر لەونێکرا سەگەکەی پێ بەستان،
کوڕە ئەو کارە نەکەن گیر دەخۆینها سەگەکەی زۆر بێڕەزایە دەنگی ئەو ببیستێ کۆ لە شێر ناکە سەگی بەستەوە تەنوری پێداخەن دووکە لە سەربان هەستێ من دەگەمێ و کۆتایی پێدێنم زۆری نەماوە زووکەن زوو لەگەڵ ئەوەدا چاوێکی لە کاتژمێرەکەی کردووی ئەرێ ڕۆژ زۆری ماوە عەلی لە چاوێکی لە کاتژمێرەکەی کرد بەوە ڕۆزیوتی 2 ساعتی ماوە فەیزەوە پێشەنگەوە پێشکەوت بلا پێی نایە جێپێی عەلی لە جار لەگەڵ جار هێزی کەم دەبێتەوە هەنگاوی ناگاتە جێپێی ئەوان وە دوا دەکەوێت دەڵێی ماندووە یان لە دەروونەوە هەست بە ئازارە دەکا و کڵافەی وێژدان لە لاقی کەوتووە جار نەزارەی لە بەفرە بەسەر نساری هەزارشکە و ڕۆدەچێ دەکەوێت هەڵدەستێتەوە فەیزە و بلا بەتوانجەوە ئاور دەدەنەوە ئیستێکی لەسەر دەگرن عەلی لە نابەدڵ خۆی کێش دەکا و دەیانگرێتەوە 3 کەس وەکو گورگی برسی لە تەپی پشتی دێکۆن قەراوڵیان داوە فەیزە خۆی کێشایە پەنابەردی بەرزایی تە جابا بم بە قوربانتان بێ بزانم چ دەکەن من لێرە و چاوم لێ 2 کاڵ هەستەیە من لەوێ کار تاوا بێ جوانەگاکان دەبن بۆتان دەفرۆشم لەبیرتان نەچێ سەگەکەی پێبەستنەوە خۆ نابەڵەتکەن نێوی بەزارتانانەیە دەبڕۆم بزانم چ دەکەن گەڵاس لە سەربانەوە وەسمان هاتووە خۆی هاویشتە خوارێ باوەڕینەوە بەرەو تەپی پەچا ڕۆیشت عەبا بە دەنگی گەڵازەوە خودار و هەڵەشا دەست بە گۆپاڵەوە هاتە دەرێ و زەینیدایە ئەو شوێنەی کە گەڵاز پێی دەوەڕێ 2 تاپۆ لە نێو مژ و کڕێوەدا باستەم و بەرچاو دێن گەڵاز لێیان نزیک بۆتەوەی کامبانگی کرد کاکە سەرمان لە شێوە و سەرەندەری هیچ شوێ ناکەین ڕوومان لە تۆ کردووە میوانی تۆین میوان ڕادەگری وەرە ئەو سەگەمان لێ دوور خەوە عەبا بانگی گەڵازی کرد بە دوای ئەودا جوابیدەوە میوان حەبیبی خواست ئەروە من قایلوێن نۆکەریتانەکەم گەڵاز بێرە دواوە میوانن ئەی داخی گرانم خاست و لەو کێفانە سەرتان دەرکردیە بێن هام لە خمەتانە گەڵاز واز ناهێنێ مڵاسکە مڵاسک پەلامار دەبە عەبا سەری سوومە قەدوانە بووە گەڵاز دەنگی ناپڕمێتەوە بڵێ دەنگی عەبەی نەبیست بێ نانادەی بیستێ و ئاوە ڕاداتەوە ماوەی بێدەن دەبێ هەمی سان هەڵ دەکاتەوە عەبە بەڕاکردن خۆی گیاندێ گەڵازی دوور خستەوە بە لەبزێکی شیرین ڕووی لە میوانەکان کردوتی سڵامە لێ مانی نەون وەخێر هاتن بان ئەم چاویە لەم فەرمە بڕۆینەوە ژوور ئەی ماڵوە هەژارم بەخوا کەسیرە کەفتن لە زووە هان بەم کێفانەوە بلە هەڵی داوتی ناوت چییە عەودوڵڵای نۆکەرت چاوی منی تەنیای وە ناشکری نەوێ بەڵێ میوانی تۆین میوان ڕادەگری قەیەم شەریفتان وەبان چاوم چەم لە دەست بێ درێغ ناکەم ئەر ئێوە تەڵختان لێ نەچێ من دەربایز نیم فەرمون بلەوە پێشکۆ عەلی لە چایەکی لە کاتژمێرەکەی کرد سەعاتێکی ڕۆژماوە بە دوو دڵیەوە بە دوای بلەدا چۆ ژوورێ هەردوو لە بن کورسی خزین بلە بە زمانێکی خۆڕەخەرانەوتی کاکە عەبا زۆرمان سەرمایە تەنورەکە داناخەیتەوە گەرمان بێتەوە بەڵام بەرلەوە ئەو سەگە بەستەوە برا لە ئەو سەگ نییە خۆ بەڵایە ئێمە دەچینە دەرێ خۆ ناکرێت و هەستین لەوانەمانکەی پیاوەتی بکە بیبەستەوە بەخوا نەیبەستیتەوە دڵم دەتۆقێ ئەمشەو ئێمە لێرەین تا لێرە بین لە هیچ مەترسێ دەستیدا بە قۆنداغی تفەنگکەوتی تا تفەنگ ببێ سەگت بۆچێ ئێمە چەکدارین پیاوی چەکدار شەوانە خەوی نییە دەبێت دایمە یەکمان لە دەرێ بین پێیەکمان لە دەرێ یەکمان لە ژوورێ سەگەکەش سەگ نییە برا لە پیاو دەخوا تا ئێستا مشتیوام نەدیوە بۆ تاریفانەی کە بلێ لە سەگەکەی دەکرد عەبا گەس باڵا دەکا و لە خۆپایی دەبێت بە پێکەنینوتی لە بەراگەماڵەکە بوەسمە یا لە تەنورەکە بکەمەوە سەگەکە ببەستیتەوە باشترە عەبا بێ قسە چووە دەرێ عەلی لە سەری لە بلە بردە پێشەوە سەبرێوتی برایم وەرە وەکو مەردان واز لەو کارە بێنە ئەوە زۆر بەسزمانە ئاخر چی هەیە بەسزمانە ماری ڕەش هێقی بۆ دەکاتەوە ئەو بۆ دەبێ زۆڵکە بە قسەی فەیزەمە کە خوددا دەزانێت سقینێکی لەو داماوەیە بە قسەم کە تاشە و بەسەردان هاتووە هەستە با بڕۆین حاشا لەو قازانجە و لە دۆستایەتی فەیزەش بلە چاوەشینەکانی لێ دەرپەڕاندبیەوەی دەنگ کەڵێنێ بە تووڕێوتی ئەوە تۆ شێت بووی 3 جوانەگای هەیە دەزانی 3 جوانەگایانیتی یعنی بەراتەکەی هەمزەبەک بە شێوەیە بە قەت ساڵێ دەترسی ئەگەر حاڵەوە بۆ لەگەڵ منی جاران باشتر بووی بۆیە دەڵم پیاو کە پیر بێت ترسنۆک دەبێت کاکە بە ترسنۆکم دەزانی چەند ساڵە دیوتە ترسا بێتم ئەوە ترس نییە بەزەیم پێیدا دێ نازان بۆ لە خۆڕا خۆشم دێ کەسم ئەوەندە ڕازاسوک نەهاتوۆتە بەرچەم بابە ماڵەکەی بەرە کارت بە خۆی نەدابێ ئەگەر هیچ لە خۆینەکەی بەشەکەی منیش بۆ تۆ بە گۆڕی بابی فەیزە و چ دەکا بابیکە دەستی لاستۆی بلە کرد بە پاڕانەوە ماچی دەکا خۆی بەڵەدا دەزانێت کە بەڵێن بدە لەسەر بەڵێن سوورە و نایشکێنێ لەوە دەچێ ڕازی بێ بیستی قسە بکە عەبە هاتەوە بێدەنگی لێهێنا عەبە دەم بە بزەوتی ئەویشە گەماڵ ئەرخەیان بچنە دەشتە و ئیستا تەنورەکەشتان بۆ ئەکەمەوە چۆن تێڵم سەرماتان بێ بۆچە عەبە مردیە ئەوەی وت و ڕۆیشتەوە دەرێ عەلی لە دیسان بە پاڕانەوە بلێی هەڵپێچاوتی
کوڕە بۆ خاتری خوا لە ئاهی پەڕوپۆ دەکەی ها بە خاتری خوا برالە بە شاهیدی خوددا بەراتەکەشم بۆ تۆ وازی لێ بێنە باشە بلە دیسان چاوی لێ دەرپەڕاندەوە بۆ شەلوکوێری ئیمام حسێنم بەراتی تۆم بۆ چییە پەلەم لێ مەکە با بزانم عەلی لە دەزانێت کە تووڕە نە بە زۆر چەند بەری دەکا نە بە تفەنگ پێی دەوێرێ خۆی ماتکرد و بێدەنگی لێ هێنا عەبا بە کەلارەیەک وردە و تەپاڵە هاتە ژوورێ وەک ئەوەی هەستی بە شتێکردوێ دڕدۆنگ دیارە دووشک چاو لە میوانەکانی دەکات لە دڵ و سێ و دوویتیوتی پێوتن ئەتۆ بێژی چکارەون دزوو چەتن یا پیاوخاسن بێژی تایر بشناسێ ناشێ ئەروە باید دەستوەجێیان ود ڕاستێژن ئەم ناوەقە نەهاتین غەریون و کەس نەشناسن و من چە هەر کەزون خاسن خوا خاسیان بکە خراون خوا خراویان بکە هەرچی هەن میوانن حەوجیان کەفتێتە سەر من ئەوەی لە دەسمێ درێخ ناکەم خاسە ناویان بزانم ئەرێ برا عیب نەوێ ناوی شەریفتان چەس عەلی لە زاری کردە ویستی بڵێ بەڵام زووتر هاتە جوابوتی جارێ تەنورەکە داخە گەرما هاتەوە پێت دەڵم زۆرم سەرمایە عەبا بە دوودڵی و کورسی لەسەر تەنورەکە لا بردوو دایخست عەلی لە بێ ئۆقرا ئەم بەرەوبەر دەجوڵەتەوە چاوی لە عەبە دەکات سەرنجێکی بلێ دەدا بێ اختیار چاوی دێتەوە سەر عەبەوتی ڕوخسارە کز و لاوازەکە عەبا لەبەر شەوقی تەنور زەر دەنوێنێ و لێوی باری گرتووە چاو بچووک و زیتەکانی لە جاران زیتر زوو دەیان تروکێنە و هەر جارێ تەماشایەکیان دەکەم دەڵێی بە چاو دەیان دوێنێ وەک سەر لە شێوە و پاستا وردە لە تەنور دەخا دەڵێ ئەویش لە سوورکردنەوەی تەنور کە بەپەلەیە تەنور بووە بە دەنووکی کەو تین و بڵێسەی بلە و عەلیلەی دوورخستەوە عەبا هەر لە گوێی تەنورە و تێدەماڵێ گڕ شاڵاو بۆ ڕوخساری دەبا واکە بیترسێنێ بەڵام ئەو وەک ئەوە دەچێ هەست بەهانای ئاگر نەکا بێتەکان چاوی لەنێو کڵی ئاگر بڕیوە وەک هۆگری بوو بێ چاوی لێ ناتروکێنێ عەلیلە چاوی لەسەر عەبا گوازراوە و تەماشایەکی سەعاتەکەی کرد نیم سەعاتی ڕۆژماوە دووکەڵ لە کولاوکەکەوە سەرکەوت فەیزا لە پەنابەردەوە دەرپەڕی و بە دوو لە خۆی گیاندە بەرماڵەکەی عەبا یەکەم دەرگاکە سەری بردە ژوور گەڵاز لە کاتێن لێ ڕاستەوە بوو هێرشی گەڵاز هێندە لە ناکاوە بە حوجەت بوو فەیزا سەرەنگەری بەست و کەوت گەڵازش پەل لە ملی تون بوو بەسەرەوە گڵاو گڵۆ بوو فەیزا لەسەر چۆک و چنگ خۆی دادا بە دەرکی تەوی لەدا لە تەقەی دەرگا عەبا ڕاپەڕی بە چاوپێکەوتنی فەیزا دڵی داخورپا بەتەکان هەستا و ئامبازی بوو هێشتا عەبا نەگەیشت بووە فەیزا بلە لە دووە پەلامەریدا و عەبەی بابۆڵە کرد و بەرەو تەنووری سوورە وی هێنا عەلیلە دەستی کرد و بە چاوی دەرپەڕیەوە پێکوت گەشتێکاتێن زیڕە و هاواری عەبا عەلیلەی وێستان و چاوی بڕیە کەلاک و زمانی درێژکراوی گەڵاس کە لە نێوەڕاستی کادێن بێ مرۆ باس کەوتووە و ئیتر گوێی لە هاواری عەبەوە نییە چاوی کراونەتەوە زەق دەڕوانە عەلیلە دەڵێی پرسیاری لێ دەکا عەلیلە بە شەرمەوە چاوی لەسەر کەلاک گواستەوە تەماشایەکی کاتژمێرەکەی کرد ڕۆژ لە ئاوەبوونە دەرگای کردەوە و چێوی گرتەبەر هێشتا لە کاولاشەکە دوور نەکەوت بووە بۆنی گۆشتی برژا و بۆ چروکی ئێسکە سوتا و تەز و مسوورکی خستە لەشی عەلیلەوە چاواشە و چێوبڕ دەشتی گرتەبەر لە تەپی پەچەخرا ئاوڕی داوە بلەو فەیزا بە سێ جوانەگەوە لە کاولاشەکەوە دەرکەوتن بلە لە پێشەوە فەیزە لە دواوە بەرەو شار بەڕێکەوتن بەڵێ بەڕێزان و خۆشەویستان هەمەش بەسەرهاتی عەبا بەم شێوازە کۆتایی پێهات عەبەی داما و عەبەشێت ئەو عەبەی کە جێگای جەفەنگ بوو ئەو عەبەی کە پێکەنینی دەخستە سەر لێوی خەڵکی فەیزا بەم شێوازە کۆتایی بە ژیانی هێنا بە یاوەری بلە و عەلیلە بەڵام عەلیلە پێی خۆش نەبوو وای بەسەر بێت بەڵام ئایا بەڕاستی ئەم کەسانە هەروە دەمێنەوە لە ژیان ئایا خواتوەڵیان لێ دەکاتەوە چیان بەسەر دێ ئایا عەلیلە دەچێت بە خەڵکی ڕادەگەێنە کە فەیزە و بلە ئەم کارەیان لەگەڵا کردووە ئایا هەمە تاوانەکانی فەیزا دەسرێتەوە بەم شێوە هەمووەمانە دەمێنێ بۆ ئەڵلقەکانی دیکە لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە و تا ئەو کاتێکی شاد بۆ هەموو لایەکدا بەشی 38 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکەوت 3 مانگی سەرما و سەخرە دەرەچانی نەدا و مام حەسەن لە دێوە دەرکەوێ ڕێی دووری مزگەوت بووە لەوە تا خۆرە تاوان ڕەش بوونەتەوە و بربەرۆسکان تینیان تێگەڕاوە دڵی بۆ کەژ و چێو دەکورکێنێ شەوێ بەر لە نووسن بە مینای بوو کە ڕاگەاند بوو نان و پێخۆر و نۆتی بۆ ساسکە بەیانی دەوێت سەرێکی عەبە بدات بێتاقەتی خۆی بەسەر بەرێ و خاوی ئەسپەکەشی دەشکێنێ کە زەنگ لە مێژە لە سەردانی داوە مام حەسەن لە دەرکی حەوشە قەنەی داگیرساندووە و لەسرە خۆمژی لێ دەدا تەمادارە ئەحمەد چارەوەی بۆ بێنێ
ئەحمەد لە حەوشە چاوەڕێی زیندەکە. مینا بە هەگبێ نان و پێخۆر و دوو بترینەوتەوە وەک هەڕەتی کچێنی بە حەسرەتە ور لە مێردەکەی دەڕوانێ. چارەوێزین و لەغاو کرا. ئەحمەد بە بزەوە هەگبەی لە مینا وەرگرت و لە پاشکۆ دایبەست. بتریان نەوتی بەم لە ئەولای زیندا هەڵاوەسی. دەست دڵەوی چارەوەی گرت و کێشەیە دەرکی حەوشە. مام حەسەن پێی لە ئەوزەنگینا و سوار بوو بە ئاستەم ڕکێفی لێدا. جاران هەرکەس لە یاڵ سەری دەرکەوت بە گەڵاز دەورەی دەدا و عەبە بە دەنگیەوە دەردەپەڕی. دوور بەچڕە و گوڕە ڕێبواری وە قسە دەهێنا. زانی با میوانی ئەوە گەڵازی بێدەنگ دەکرد بە گاڵتە و قسەی خۆشەوە دەسوو بە پیریەوە. ئەمڕۆ چ قەوماوە؟ نە حەپەی گەڵاز، نە چڕەی عەبە و نە بۆڕەی جوانەگاکانی دێ و نە دووکەڵی کاولاشەکەی دیارە. چۆڵی دەستی ناوەتە ناغی ئاوەدانی و لەگەڵ گۆڕستانەکەی گۆنەکەی دێکۆن یەکسانە. دەڵێ هەرگیز بوونەوەرێ لەو شوێنەوارەدا نەژیاوە، یان هیچ دەستە بەخێنی کەسی سوور نەبوو، پەنجەی زۆرداری ناخی هەژارێکی نەگوشیوە، یان قەت گورگ دڵی نەهاتوە زگی مەڕێ هەڵدڕێ. هیچ تاژێک لەلاندا کەروێشکی بە تەماڵ هەڵ نەهێناوە و پەنجە و نینوکی تیژی لە تووکی نەرمیدا ون نەکردووە. هەرگیز بزنی شاخدار ئەوەندە بێبەزە نەبووە شاخ لە کۆڵە بکوتێ. دەڵێی تر ململانێ دووبەرەکی زۆردار و بێزۆر لە گۆڕەدا نەماوە، هێمنایەتی و برایەتی فەرمانڕەوایە. ئەرێ ئەمڕۆکە هیچ بوونەوەرێ لە دێکۆندا نەماوە، ڕۆژی یەکسانیە، تەنانە سروشتیش ڕنگدانەوەی یەکسانی تێدا بەدی دەکرێت. هەوای ئاخر مانگی زستان هێمن و لەسەرخۆی و چڕنوک لە ڕوخساری مام حەسەن ناگرێ، بێڕکێف بەڵام دوودڵ و چەواشەوە بە پەنا گۆڕستانەکەی کۆنەکەدا تێپەڕی و لەبەر کاولاشەکە دابەزی. دەستکەوساری چارەوەکەی کرد بە دولکی گرێژنەی دەرگاکەدا و دوو شک سەری بردە ژوورێ. بە چاوپێکەوتنی کەلاکی گەڵاز لە جێ وشک بوو. گەڵاز بەپەتەوە لە ناوەڕاستی کادێن چوارچەقڵەی بەستۆ بەقەد ڕەشکەیەک ماسیوە. پێپێ و عەبەسا و چۆتە تەویلا، پەت و مێخی بێجوانەگا لەسەر ئاخورا، جێژ و مەنگ بە دڵەکوتێ و پێی ناناو ژوورەکە. دوو تا پێڵاوی قوڵاق هەڵپێچرا و کڵاوە تەپەدراوەکەی عەبا لەم بەرەوبەری تەنورەکە کەوتون. ماوەیەک زۆر بەسەر سوڕمانەوە لە ئاسەواری بەجێمای دەفکرێ. بۆ چروکی ئێسکە سووتا و بەرەو تەنورەکەی کێشا و داهاتەوە سەری کێشا ناو تەنورەکە. تاریک بوو، بە لەمپەر هیچی نەدی. چرخەنەوتیەکەی دەرهێنا و هەڵی کرد. لە بەرا باوەڕی نەکرد. چای هەڵگڵۆفی، دیسان سەرنجی داوە. تەزۆ موچڕ کەوتەلەشی، تاسا و واقی وەڕما. وەهم و خۆ بەندی دڵی وەلەرز خست. ماوەی خۆی لێون بوو، ترسا، زۆر ترسا. دووسێ هەنگاو بەرەو دەرگا کشاوە. بیستی هەڵێ، ڕاچەنی، خۆی دۆزیەوە. ورەیدا بەخۆی لە جێ چەقی، بەسەر ترسیدا زاڵ بوو. گەڕاوە لەسەر تەنور وێستا. داهاتوە ئەژنۆی دادا، چەرخی لێدا و چاوی کردەوە. جەستەی عەبەی وەکو باخ و لایلۆ نەسووتاوێ هاتە بەرچاو، یان وەکو نانە گەرمێکی تەنور کە لە دەستی کابانی شپڕێ و بەر بوو بێتەوە لەسەر کڵی ئاگر لەگەڵ خۆڵەمەشەکەی دامرکاوەتەوە بووە بە کۆڵە. مام حەسەن لە پڕ هەستا و دەرپەڕی، چوست و چالاک وەکو هەڕەتی لاوەتی پەڕگە سەرزین و ئاسپی تاودا. یەگەم جار کە بانگەواز مەرگی کەسێ ڕادەگەێنێ مێشک وەری ناگرێ، بوو بە دوو جار. دەکەوینە گومانەوە، سەری سێجار ڕادەچەنین و دەکەوینە بیری مەرگی خۆمان. کە مام حەسەن گەشتەدێ لە سەربانی مزگەوتەوە بانگەواز مەرگی عەبەی ڕاگەیان. خەڵک گوێی قوڵاق وەستان. کە دووبات بووەوە جبا کەوتە نێویان. بوو بە سێجار. کانیتوو هەژا و ڕژانە مزگەوت و جەماوەری بیستیان وەڕێکەوم بۆ دێکۆن. مەلاکەریم لە میحرابەوە هەساوتی: برادرینە، لەسەر خۆ بن، دنیا بێ خاوەن نییە، سبەی ڕۆژێ باس و خواسی دەبێ. ئەوە ئێمەشتوین، خۆ دەبێ ئاغا بزانێ بێدەستوری ئەو نابێ دەستی لێترێ. ئەوە مەسەلەی قەتڵە، بە من دەکەن سوارە بچێ و خەبەر بە ئاغا بدە، بزانی دەستور چ دەبێ. فەیزا ساوتی: مامۆستا من دەسم، هەر لە تازاوەوە لە خزمەت ئاغادا دەچینە دێکۆن، تازە ئێرە ناینەوە تا ئێوە دەگەن ئێمە لەوێن. ئەو دەمێ بانگەوازکرا ئەحمەدی مام حەسەن خۆی گەیاندبووە ماڵی پورە گوڵا. ڕایهێنا بۆ سەر ئەوەی ئەحمەد بچێت و ماینەکەی باپیری بخوازێ و ئەوی سوار کات و وەڕێکەون. فەیزا کە لە دێوە دەرکەوە ئەحمەد و پورە گوڵاش وە دەرکەوتن. فەیزا بەڕێی چێوە بەرداوی لێدا بەرەو تازاوە، ئەوان بەڕێی مێرگە گەورەدا بەرەو دێکۆن. بەگەیشتنی فەیزا قەڵا لە بارودۆخکەوە هەمزەبە کەساوەتە سەر پێ و یەک بەخۆی دەگوڕێنێ: کەس لە کەسە، مڵک بووە بە ئاشی بێخاون و هەر کەس بۆ خۆیەتی، هەر ڕۆژە کەسە دەکوژێ، ئیشەڵام بە خودام کردبێ نوەری منیش دێ. ڕووی کردە فەیزە درێژ وتی: درێژی قڕمساخ، زارە هەمە کوشتی عەبەتی، ناڵێ ئەو ها، دەبڵێ دێی بۆ ناڵێ.
فەیزە سەری بەرداوەتەوە کڕی لە خۆی بڕیوە. حەمزە بەگبانگی ئەحمەد فەراشی کروتی بڕۆ بە ڕەسوڵ و ئەو دوو چەکدارە حیزبا بەبڵە بێنە ژوورێ، بە حەسەنیش ڕاگەێنە چارەوەکان زینکە. پیاوانی کانیتو و پیر و جوان لە دێکۆن تەماداری فەرمانە، پێنج سوار تەنگەتا و کێف بەڕکێفی بەیەکەوە داوە. کەند و لەندی ڕێی تازاوەیان بڕی و کرژ لە یاڵە و هاتنە خوارە، گەیشتنە نێو کەلاوەکان. حەشیمەت چوونە پێشواز، حەمزە بەگ لە پێشەوە، ڕەسوڵ و فەیزە و بلە و عەلیلە بەدوویەوەن. سوارە و خەڵک لەبەر کاولاشەکە کۆبوونەتەوە. ئاغا دابەزی و کرژ چۆژورێ، دەستەیەکی خوددا بە دوودای ڕۆشتم. پاش ماوەیەک هاتنە دەرێ. حەمزە بەگ بە دەنگی بەرز و تۆڕەوتی زۆر کەسم دیوە کوژراوە، هیچیان بە قەدەم جارە کاری تێ نەکردوم. هەر کەس ئەو کارەی کردووە ئاشکرا بە قەبری بابمی تێچووە، وەک ئەو لە ئاگردا دەیبرژێنم ئاشکراش دەبێ، ڕۆژ لە ژێر هەوردا هەروە نامێنێتەوە. عەلیلە چاوێکی لە فەیزە و بلە کرد. بلا لێوەکانی لا فەیزە دەکرۆژێ. فەیزە لوتی هەڵێنا ئەنەهوو هەر ناشیناسێ. حەمزە باگ پێی نایە ئاوزەنگی، دەستی لەسەر یاڵی کوێتە و قەڵبوزی زینە و ڕووی لە مەلاوتیم بە خاکی بسپێرن، خۆم بە دەوڵەت ڕادەگەێنم. پێی ناوزەنگی و دەستی لە یاڵ و زینتون کرد و پەڕیە سەرزین، ڕکێفی لە کوێتەدا و ڕەسوڵ و بلە و عەلیلە بەڕیز وە دووی کەوتن. فەیزە دوورکەوتەوە دابەزی، چارەوێکەی بەستە و هاتە نێو خەڵکەکە. دوا بە دوای ڕۆینی حەمزە باگ پورە گوڵە خۆی کرد بە ژووردا، لەسەر تەنور چۆکی دادا. ئێسکی سوتاوی عەبا لە نێو خۆڵەمێشی تەنور بە لە توکتی دەرهێنرا و لە تورەکە کرا. هەر لە پشتی کاولاشەکە بە خاکیان سپار. پاش تەڵقین و فاتحە پورە گوڵە چاوی پڕقینی بڕیە نێوچاوانی فەیزە بەرزوتی ئەم جارە چی؟ بڵێ حەمە نەهات بێتەوە، ڕەنگە کاری ئەو بێ، سند ناخۆی. فەیزە بێجواب ڕووی وەرجێڕا و دوورکەوتەوە، وەک ئەوەی دڵپڕ بێ و بگری. دەستە سڕەکەی داهەڵگرت و بە دەمەچاویەوە دسڕی. سواری ماینە ئەبڵەق بوو تاقە سوار ڕێی گرتە بەر. حەشیمەت بە جەماوەر دێکۆنیان چۆڵ کرد. پورە گوڵا لە ژوورسەری عەبا ئەژنۆی لە باوەش گرتە بوو. ئەحمەد بێ قسە لە پشتیەوە وەستاوە، نە پورە گوڵە دەبزوێ نە ئەو دەوێرە هیچ بڵێ. ئاخر کەس لە نساری بەفرە بەسەری هەزارەشکە وەسەر کەوت و ئاوا بوو. ئەحمەد ماینە بۆرەی هێنا پێشێ، بێ قسا قۆڵی پورە گوڵەی گرت و هەڵی سان و سواری کرد. مردوو بێ سەرخۆشی و خەمخۆری زۆر. ئەوەی عەبەی دیتبێ بۆی بەخەمە، لە هەمووان داختارتر پورە گوڵەیە. نەوەتی حەمە ڕۆیشتووە بۆنی ئەوی نابوو بە عەبەوە، خۆی پێوەگرتە بوو. لا پورە گوڵە بەدووە ئەحمەد و مینا بۆی بەکوڵن. شەوێ لە تاوان هانایان بردە بەر پورە گوڵە، لەسەر خۆ وەک بیرەوەری قسەکانی عەبە دەجێڕەوە. پورە گوڵا بەدەم بیرەوەریە و ڕێنەی پێوە دەکا. ئاشکرا دەبێ، خۆم دەزانم، وەک ڕۆژ لێم ڕوونە، خوێنبوون نابێ، ئەویش خوێنی بێتاوان. ئەگەر گوڵە عەقڵی بێ بە شک دیتومەتەوە، دەزانم کاری چێە. ئەگە کاری ئەو بێ بە ددان لەتی دەکەم. دڵم دەڵێ کاری ئەوە. سێ چوار جار خۆی ئاشکرا دێکوت میمکە ئەو براگە ماڵە فرەقینی لێمە. بەزات خوا ساڵی وە هەزار کوێ ئەم کوژێ، هەر دەمایکی کوژام ئەو کوشتیمیە. خوێنم گوم مەکە میمکە گیان. ئەحمەد باشی بۆ چووە، لە دڵۆ دەزانێ مەبەستی پورە گوڵە چێە. بە هەڵە چووی ئەوە تۆ دەڵێ چی؟ لە دووریش نەیدەوێت چاو لە چای عەبە بکە. ئەگەر وێرا بای هەر ئەو ساڵەکە عەبە دێکۆنی ئاوادان کردەوە دێکوشت. نانا ئەو زۆر ترسنەوەکە، چاو لەوەمەکە کە لە ناودێ بێ حەیا زۆر دیل و خێڕێ پورەی جان. ئەس قەزا هەر لەبەرەوە شکم لێتی. پیاوی پیاو کاری واناکە، ئەوە کاری خوێڕیە پیاوە، دەستی ئەوی تێدایە. دەستگیز بووە، هیدی کەی لەگەڵ بووە، خۆ ئاشکرا دیارە ئەوە نییە سەگەکان پێ بەستوەتەوە، هەر کەس بووە خاوی بەستووە، بەڵەدی گەڵاز بووە. زانیوێ دەستی بۆ بەرن گەڵاز لە تیان دەکا، لەبەر ئەوە پێیان بەستوەتەوە کە هاواری کردوە گەڵاستەکانی داوە پەت لە ملی تون بووە، جاخنکاوە. ئەرێ هەروە بووە، دەبێ هەروە بوو بێ. میناوە قیوەڕە، لەو توێژە هیچ حاڵی نابێ. بەسەر سوورمانەوتی ئەرێ ئەو باسی چێ دەکەن؟ وەک باز دەکەن شکر ئاشکرایە. پورە گوڵا لەوەی وتوێتی پەشیمانە، زوو بایداوتی کچێ سوزانم پیا ئیمانیشی دەچێ، نازانم بە چێ بڵم. عەبە چێ کوشتی؟ دەبێ هەر لە خۆمان پرسیارکەین. ئەرێ عەبە چێ کوشتی؟ تۆ بڵێ کوڕانی مەنسوورخان لە تۆڵەی خوێنی بابیان نەیان کوشت بێ؟ بڵێ ئەو دەمەی کە لە نێو گڕەگڕی ئاگردا هەڵقرچاویشتە گیانی تێداماوە لە بیری چیدا بوو بێ؟ بڵێ لە بیری ژنە هەڵقرچاوەکەی و لە بیری ژن و منداڵەکەی و کوڕکسە ناز لە شێواوەکەیدا بوو بێ، یان لە بیری دەربەدەری چۆڵەپەرستیەکەی خۆیدا بوو بێ. ڕەنگە ئەوانەی هیچ لە بیری نەبوو بێ، ئەگەر لە بیریشی بوو بێ وەک هەورە بروسکەیەک بە مێشکی داتێپەڕین و لەبەر ئێش و ئۆفیسیان لە مێشدا نیشتەجێ نەبوون، تەنیا لە بیری گیاندانی دابووە. بڵێ چەندە پەلە قاژە هەوڵی دابێ و هاواری کرد بێ.
پورە گوڵایە چای بڕێوتە گڕی لامپاکە ئەو دەمەی هێناوتە بەرساو کە پەپولەکان خۆیان دەکرد بە نێو شوشەکەدا و لە نێو گڕدا باڵیان هەڵدەپڕوزا و سەرنجام خۆشیان تا گیانیان تێدا دەما هەڵدەبەزینەوە پاشان لە خۆکوتان و هەڵبەزین دەکەوتن. لەو دەماوە پورە گوڵە چای بڕیوەتە گەڕ ئەحمەد و مینا بە چاو یەکتر دەدوێنن. یانی عەبا ئەو پیاوە بووە؟ ئەی چۆن کەس نەیزانیوە؟ لانیکەم چۆن ئێمە نەمان ناسیوە؟ ئەی داخی بە جەرگم بۆ زوو نەمانزانی. پورە گوڵا لە چاویان حاڵیە لە دڵ و جوابی دانەوتی ئەرێ عەبا ئەو پیاوە بوو. لە ترسی زۆردار ناوی خۆی نابوو عەبا، ناوی خۆی شام حەمەد بوو، خەڵکیان دەوت عەبەشێت. ئەو شەوە تا درەنگانی ئەوەی سەبارە بە عەبە دەیزانی وەک چیرۆکێ بۆ ئەحمەد و مینای جێراوە و وەک داخێ دەیچزان بە دڵیانەوە. مانگێ لە مەرگی عەبە تێپەڕیەوە لە بیران نەسوێتەوە، پتر لە هەموو کەس بیری عەلیلەی ئاڵۆز کردووە و بۆ ساتێکیش لە بەرچایی لا ناچێ. لەو دەمەوە بووک و نابوو لەگەڵ بلە دەدوێ، ئەوەندەی دەشی دوێنێ هەوڵی ئەوەیە لە فەیزەی هەندا. دۆستی وەکو فەیزەتەیە دوژمنت بۆ سیە. پیاو دۆستی وای ببێ دەبێ شێوی لە بری ناشتای بێ. پیاوی پێکوشتی پۆڵی جوانەگای نایە باخەڵی قسەشت لەگەڵ ناکە. ئەوە گۆڕت بێ. چەندە متکوڕە ئەو بەست زمانەمە کوژە جواب نەدامەوە. پێدوا بوو خو لە پیزەم بۆ دەکوژی. ئەو دەمیش وتم ئێستاش دەڵێم من هیچم نایە بە خێر و شەڕەوە بۆ تۆ حاشا نەگۆشتی کەروێش دەخۆم و نا کەیفی خۆتە لەگەڵ فەیزە چۆن پێکدێن پێگوەرم. خودداش دەزانێت لەو کارەدا لەگەڵت نەبووم. ئەوە بابەتەوە بەو بابەتە دڵنیام هەر نەبێ ویژدانم ئازارم نادا. لەو دەمەی ڕەعەلیلەدا مێزاندووە هەردوو کەوتون بەلادەوە پشتیان کڕۆتە یەکتر. بلە ڕاستە وتی کەسێ نابەڵەت بێت دەڵێ ئەم کابرایە عابدە و بەرماڵی بەسەر ئاوە دەگەڕێ و لە ترسی خوددا شەوانە خەوی نییە. ئاخر تۆ چێ عەلی لە دزەنیت؟ کەمت مل بڕیوە لەوە تا دەتناسم دز و تاڵانچی بووی لای کەسێک خۆت هەڵکێشە بە کراسێک کە نەتناسێ. ئێمە ماری کونێکین لانیکەم 20 ساڵە بە هەموو خلێنە و بلێنەیەک یەکتر دەزانین. عەلی لە ڕاستەوە بوتی کاکە ناڵم دزنیم پیاو کوژنیم لە کوشتنی ئەو بەستە زمانەدا دەستم نەبووە. ئەویش بۆ شێ بۆ فەیزە درێژ تۆ پیاوت کوشتووە ئەو بوو بە خاوەن پوڵ داخی هیچ نەیکوشتم بە گەوجت دەزانێ. چێ باوەڕ دەکات جوانەگای دابێ بە 300 من ئەو جوانەگانە بە خودا برا بە برای نادە بە 1500 تۆ باوەڕ دەکەی؟ ئەگە باوەڕ بکەی دیارە گەوجی باوەڕ دەکەی ها باوەڕ دەکەی؟ بلەما تەماشای بەردەمی دەکا. عەلی لە درێژەی داوتی ئەگە لە بیرت بێ لە چایخانەکەی حاجی وتم کوڕە داوم مەخە داوی ئاغاوەتەوە نەمگوت قەزای ماڵبڕەکەی خۆم دەخم لە 1000 بەراتی ئاغا نەمگوت من ڕۆحم لە ڕۆحی ئەم فەیزە تۆقی بوو دەمزانی ئێمە چەندە بەری قەلە و دەڵی فەیزە ناکەین بەڵە قسەشن نەکردم دەفەرموو تۆ ئێستا چ لە دەست دێ بەحاڵ هەر بەحاڵ قسەی لەگەڵ بکەی ئەوەی لە دیزەدا بە کەوچک دەردێنێ لە پێشی ئاغا دایدەنێ خۆ قسەی تۆ قسەی ئەو نابڕێ دەیبڕێ ناوەڵڵا جێت لێبوو لە دێکۆن ئاغاچی دەکوت چاو لە فەیزە نەبوو چۆن بۆ قسانی خۆی گیف دەکرد بەحاڵ هەر بەحاڵ پێ لە پشکۆ بنێ سەر و ماڵیە ئەو فەیزەیە بۆ قڕانی 100 پیاو دەکوژێ تۆ لا دوای بۆ ئەبەی بە تۆ بەکوژدا لەبەر بستێ زەوی کە هی ئەویش نەبوو ئەوە من لە خۆڕا ناڵم خەڵکی دەڵێن زیرەکە زۆر زیرەکە پیاوی پێکوشتی بە زەوی گەشت و پارەی جوانەگاکەشی نایە تەنکەی باخڵ ئێستاش پێدەکەنێ بەچی پێدەکەنێ بە تۆ بە من بە گەوجی ئێمە بە زیرەکی خۆی ئێستا دەڵێ ئەو 300 منەی دەدەمێ دەیوێ هەر ئەوەیە ناهێوێ هەر ئەوەیە کورت و کرمانجی دەڵێ ئەوەم شەمامەیە بۆنی دەکەی بیکە نایکەی هەر ئەوەیە دەڵێ چیت پێدەکرێت سم پێدەکرێت لە چاوی دەردێنم بە خەوی شەوان پێی دەجێرمەوە خەیاڵی خاو کردووە ئەوە بلە سوورە خراپ حاڵی بووە عەلی لە قاقای کێشا چاوێکی لە سەعاتە موچەکەی کرد کەوت بەلادا پشتی لە بلە کردی ئای مەگەر ئەوەی بگری بلا بە تووڕەیە و ڕووی وەرجێڕاو پشت بە عەلی لە ڕاکشان بەرقەوتی دەیبینی یان دەیگرم یان نایگرم لەمێژە هەردووکیان بێدەنگن عەلی لە سەری ناوەتە سەر باسکیڵاسی پڕخەیدێ بلە باسکی چەپی کردووە بە کۆڵەکەی سەرە قورسە پڕخەیاڵەکەی و لە کێژاوی زوڵمی فەیزەدا پەلەقاژێ پەل دەکوتێ لە پڕاستەوە بوو سەرنجی دەلاقەکەیدا ڕۆژ ئاوا بووە هەستا لە کەلێنی دەرگاوە تەماشایەکی لێژی قەڵاو و دەراوی چۆمی کرد کەس دیار نییە گەڕاوە بێت سرپەچوە سەر عەلیلا یەک دوو جار سەبر کۆخی عەلیلا ئاگای نەکرد بەرەو تفەنگەکەی ڕۆیشت فیشەکدانی لە خۆی بەست بڕنووی لەشان کرد و بێ خشبەوە دەرکەوت هێشتا بلا لە لێژ نەترازا بوو عەلیلا لە دەرزی دەرگا خستە ژێر چاودەری تا لە چۆم کردی ئەوبەر چاوی لێ بوو تەنگی نوێژی شێوان و جەنگەی شێوە بێدەنگی و تاریکی پەنجەی بەسەرکانی تو کێشاوە بەشدار لەسەر بەشەنا مشتومڕیانە و ئاگیان لە دێنیە دووکن ئەمبەرە و بەر جار نەجار بۆ یەکی دەسێنەوە لەپەڕ
حاڕەی بڕن و کوندەکانی بێدەنگ کرد. ئاوایی بەسەر یەکدا شڵەژا. خەڵک بێخاوس و بە پێڵاوی ئەم پێ و ئەو پێوە ڕژانە دەرێ. ئەی هاوار چ بۆ دیسان ئەو تەقەیە لەکوێوە هات؟ قیژەی ژن و منداڵ حەشیمەتی بەرەو ماڵی فەیزە کێشا. دەرک و بام پڕ بوو لە خەڵک کەی خودا و مەلا چوونە ژوورێ. ماڵ پڕ بوو لە قورم و بۆنی بارود. لامپا لە نێو تۆزدا بە ئاستەم سۆڵەی دێ. فەیزا لە نێوەڕاستی دیودا درێژ ڕاکشا و شەڵتانی خوێنە. گولەی بڕن و لە کولاوکەکەوە تەوقی سەری سمیوە و شەویلکەی لەگەڵ خۆی هەڵتەکاندووە. کەس بە دەنگ نەیگەشتوێتێ. ژن و منداڵ خۆ دەڕنن. ژنان دەوری فاتمی خێزانی فەیزیاندا و لە پەستا دنەی دەدەن زیاتر لە خۆکوتان و خۆڕنی شێلگیر بێ. مەلا کەریم هەساوتی ئەرەی هاوار ژنان بۆ دەکەن بەجێی دڵنەوایی ئاگل لە جەرگی بەرەدەن. ئەو کارە خەلافی شەرعە. لە ڕۆژی وادا شەرعەن وەزیفەی دراوسەکانە ژن و منداڵی ئەو مەرحومە بەر لە ماڵێ و دڵخۆشی بدەنەوە. شەرعی ئیسلام وا دەفەرمێ خۆڕنین و لە خۆدانتی خەڵگرتنە بۆ شەڕ لەگەڵ خودا. باجی فاتم شەڕ لەگەڵ خودادا دەکەی؟ ئەستەغفر الله نەعوذ بالله. بەبەشی خودا ڕازی بە خوشکم، خوشکی دنیا ئاخرەتم، ئارام بەوە. بە قسەی مەلا ژنان ژن و منداڵیان بردە ماڵان و دەنگی گریان نەما. مەلا ڕووی کردە پیاوەتی برایە 10 ساڵ پێکان و ماتەمگرتن هیچ ناکات تا شەو درەنگ دەبووە هەواڵ بە ئاغا بدەین بزانین ئەو چ قۆڵە دەکێشێ خۆ ناکرێ بێ دەستوری ئەو دەستی لێدەین بە من هەر ئێستا کەسێ سوار بێ خەبەر بەرێ. فەتەحە شێروتی مامۆستا چارەوەیەکم دەنێ ئێستا دەڕۆم. تەنیا دەچی؟ بەڵێ خۆ سلەی زستان نییە بەهارە وڵات ڕەشە مەڕ دەڕوە. مەلا چاوێکی لە مام حەسەن کرد. مام حەسەن چاوێکی بەنێو خەڵکەکەدا جێڕا. ئەحمەدی کوڕی دیت. ئەحمەد ڕۆڵە لەگە کافەتاح بڕۆ ئەسپەکەشی بۆ زینکە و بیدەیە. هەورێکی مات چوار نکاڵی ئاسمانی گرتووەتە بەرەو تا قاستێرەیەک بەدی ناکرێ. تاریکە شەوێکی ئەنگوستە چاوە. هەوا هێمن و لەسەر خۆیە. فەتاح کۆنە ڕاوچیە لە شەو تەنیایی و تاریکی و چۆڵی بێباکە. چەند ساڵەمەوبەر لە ڕاودا تفەنگی ڕەشۆکی لولەی تۆقیوەتەوە چاوی ڕاستی قەلپوچ کردووە. چارەبێ هێور هێور کوێرەڕێی دۆڵی دزان دەبڕێ. سوار پەلەی لێ ناکا. لە غاوی شل هاویشتوتە سەریاڵی بێ ئەوەی خۆی ئاگا بکە بەدەنگ لەگەڵ خۆی دەدوێ. هەی گۆڕ بە گۆڕ سوێندی ناحەق ئاوات لێ دەکا. آخر وەڵڵاهی ژنی من ئاتا کوشتی کەچی دەستدا بە قورعاندا و ئاوقەی حەمەشوانی بەدبەخت بووی. ئەوە گۆڕت بێ قورعان ئاوات لێ دەکا. خودا بۆ منی گەیان دەڵێن دەعبای کوێر خودا هێلانی بۆ دەکا. ئەوە منم ئەو کوژرا و فاتم بێوەژن کەوت. ئەو بێوەژن و دەی منیش بێشنم. لە ناکەوسمی چارەبێ شڵپەی لە ئاوی چۆمان هەستان و بارودۆخی خەیاڵی فەتاحی گۆڕی. گەیوەتە نزیک تازاوە لە چۆن پەڕیەوە سەر و ژووری لێژی قەڵا دەبڕێ. لە پڕ خرمەی چەخماخ و دەنگ لە جێ وشکی کرد. شێ کوڕە بەو شەوە دەنگی بلە هێندە کوت و پڕهات ماوەیەک فەتاح بەسەر چارەوێ و تاسادی سان دەنگی داوتی چێ کوڕە کوژراوی؟ فەتاحم خەڵکی کانی توم. بۆچێ دەچی بەم شەوە؟ لە قەڵا کارم هەیە خەبەرم هێناوە بۆ ئاغا پیاو کوژراوە فەیزیان کوشتووە. چێ کوشتوویە؟ قاتڵ ژیراوە؟ نەوەڵا کەس نازانی چێ کوشتوویە. باشە دابەزە و دەست بنێ بەسەر سەرتەوە وردە وردە وەرە پێشێ چەکت پێیە؟ چەکی چی ناوەڵا هیچم پێ نییە. فەتاح دابەزی لە غاوی کرد بە قۆڵدا و هەردوو دەستی نایە سەرسەری و هاتە پێشێ. بلا بە وردی فەتاحی بشکنی. بەجوود چوونە بەر دەروازە و لێیاندا. چێیە؟ ڕاوەستەوە هاتم. بیکەوە مامە خۆمانی. مام عەلی دەنگی بلەی ناسی و چلمێردەی لابردوو و دەروازە کراوە. بلە ڕۆیشتە ژوورێ. فەتاح باسی کوشتنی فەیزەی بۆ مام عەلی دەجێڕاوە. بلە هاتەوە فەتاحی ناردە ژوورێ. فەتاح جڵەوی چارەوەی کێشاوە بردیە سەر ئاخڕی حەوشە و بەستیەوە بە پەلەوە سەرکەوت. ئەحمەد فەڕاج لە پێشخانەوە ئاغای پیشاندا. سەبلێ لە دەرکەیدا چووە ژوورێ. لەبەر دەرگا دەستە و نەزەر وێستا. هەمزە بەک دوگمەی ڕادیۆ ئەندەلیاکەی بادا و بێدەنگی کرد. فەتاح چییە بەو شەو بۆ هاتووی؟ قوربان مامۆستا نردمی کا فەیزە عمری داوە بە ئاغا. چی؟ فەیزە؟ کەی؟ ئەم ئێوارەیە مامۆستا فەرمووی بە ئاغا سەر حیسابی بێ. دەی بەو شەوە بۆ ڕۆژ نەدەبووە؟ ئاخر فەتاح گەیەکی کرد و گنجاندی. ئاخر چی؟ مردووە هەموو دەمرین ڕۆژ دەبووە خۆ. فەتاح پێی لە جەرگی ناوتی ئاخر ئاغا بە دەردی خۆی نەمردو کوژراوە کوشتویانە قوربان. حەمزەبەک وەک ئەوەی لە ناوی کوشتن بێزار بێ بە توێی کراس و دەرپێ و ڕاستەوە بوو هەستاوتی کوژراوە؟ چێ کوشتوێتی؟ نازانم کەس نازانێ لە سەربانەوە لێیاندا قوربان کەس بە دەنگ نەگەیوتێ
حەمزەبەک بەنێو دیوەکەیدا دێت و دەچێ و هەردوو دەستی ڕادەوەشێنەوە لەگەڵ خۆیدا دەدوێ و دەڵێ ئاخۆران و بۆ خۆرانە هەر ئەوەمان کەم بوو جوابی ئەو هەموو کوشت و کوشتارە چۆن بدەمەوە بۆ زاراوتم ئەو هاتی وەشوانە یاخی بووە کۆنەقینی لەو ماڵە بووە بۆ عەبەوتم ڕەشەدەست لەبەر جوانەکەکان کوشتیانە ئەی بۆ فەیزە بڵم چی فەتەح لا نەزیە لینانە بەلای دەرگا وەستا و بە تاقەچاوی دەڕوانتە ڕاوشکاری ئاغا و تەماداری وەڵامە حەمزەبەک لە ناکاوسەری وەرسوڕاندیتی تۆ چ دەیە کوێری سەگ بە تەمای بەو شەو بمبەی و بە کوشتنم دەی من بۆ ئاغا کێ خوداکان منیان نردووە دەفەرمی بڕۆم چ بکەم لە خزمەت مەرەخەز بم بچمەوە بڵم ئاغا چی دەفەرموو قڕوە سەرکەن چ دەکەن هەر پوڵی منە بۆ ئەمنیە دەبێ بڕۆم بینێژن لەوە زیاتر چ دەکەی دەبڕۆ لە بەرچاوم بڕۆ ون بە فەتاح پشتی لە دەرگا کردەوە ئەحمەد فەراج گوێی لە قەڵەشی دەرگا کردەوە بە پەلە ڕۆیشتەوە سەرسەماوڕووی سکانەکانی دەرگا کراوە فەتاح پشتا پشاتە دەرێ هێشتا دەرگاکە پێو نەداوە ئاغا لەسەر خۆوا کە فەتاح ئاشکاتەوە بانگی کوتی بەمەلا بڵێ ئاغا دەیفەرموو زۆری گەورە نەکاتەوە بەیانی خۆشم دێم ئەگەر هاتم وە بیری بخەوە کارم پێتا لەبیرت نەچێ لەبیرت چێ خۆت زەرەر دەکەی بڕۆ فەتاح لە پلیکان هاتە خوارە ئەحمەد فەراش بەدوودا فەتاح گەیشتە حەوشە ئەو خۆی کرد بە مەتبەخدا و لەگەڵ نازار دەستی کرد بە چپوخۆر فەتاح سوار بوو لە دەروازە چووە دەرێ دەرکەوان چلمێردەی دەروازەی داخست لەوتی دەروازەوە بلا هاتەوە سەرڕێ چ بوو ئاغا چی فەرموو فەرمووی بە خاکی بسپێرم بەیانی خۆشی دێ بلا سەرڕێی بەردا فەتاح بە وێڵغار لە لێژی قەڵاو ڕۆیشتە خوارێ بلا بە دڵنیای چووە ژوورێ و لای عەلیلە دانیشت ئەو دەمەی فەتاح لەکانی تووە دەرکەوتبوو قەبرەکان چبوونە سەر قەبران بە گەڕانەوەی ئەو بیستنی پەیامێغا مەلا دەستوری شتنی تەرمی فەیزەیدا پاششتن بردیانە مزگەوت ئەو شەوە تا ڕۆژ کەس چاوی لە خەو نەکەوت لە ماڵان و مزگەوت ئاشکرا و نهێنی باسی فەیزەیە قورئان خواردن خۆ گاڵتە نییە خۆ لە تیغدانی خودایە دیتان چۆن کاری خۆی کرد ئەوەی بە درۆ خۆی لێدا ئاخری جیرۆدەی دەبێ ئەو تیری غەیب بوو لە غەیبەوە بۆی نازڵ بوو دەنا فەیزە چێ دەیکوژێ بەڵام ڕای پورە گوڵەوانی ئەو دەڵێ کوشتنی فەیزە پیسڕ نییە دەبێ پەیوەندی بە کوشتنی عەبەوە بێ ئەو کەسەی لە کوشتنی عەبەدا دەستی بووە فەیزە ئەو کوشتێتی بۆیە ئەو کاری کردووە کوشتنی عەبەی لە ئاشکرا نەبێ هەر کەسەیە فەیزەی باش ناسی وەزانی وە قسە لە زاریدا بەن نابێ لەبەرەوە ئەویشی کوشتووە من وای تێدەکەم ئەگەر وا نەبوو هەڵبەتە گوڵا عەقڵی نییە پورە گوڵا ئەو قسانەی هەر بەلای ئەحمەد و مینا ئوتو بەیانی تەرمی فەیزان بە خاک سپارد و گەڕانەوە بۆ مزگەوت پاش فاتحە ئاغا و نۆکەر و دوو تفەنگچەکەی سوار بوون فەتاح لەو لای دیەوە جلەوی کوێتەی کرد قوربان شێ فەرمووت بەیانی وە بیرم خەوە کارم پێتە لە خزمەتام حەمزەبەک بە بزەوتی بات لێی فەیزە بچێ فاتمن لێمارە دەکەم پێت چۆنە فەتاح تاقە چاوەکەی بەرداوە بە شەرمەوتی خودا لە گەورەیت کەم نەکات و سایل لەسەرمان بمێنێ دەستە جڵەی بەردا و پاشە و پاش ڕێچۆڵ کرد حەمزەبەک ڕکەفی لە کوێتەدا ڕەسوڵ و بلەو عەلیلە بەدوویدا لە چێوە بەرداویلا وە سەرکەوتن بەشی 39 لا خوێندنەوەی ڕۆمانی هەزار ئەشکەوت خۆشەویستانم عەبە کوژرا پێیان زانی و ناشتیان لە هەمان کاتیشدا عەلیلا فەیزەی کوژ بۆی کە فێر نەبێت بەم شێوازە هەڵسکۆت و ڕەفتار کات بەڵام با بزانین کە ئاتاسی بەسەر هاتووە لە مێژە ئاگامان لە ئەتا و کەوێ نییە ئەو دەمکە لە نەخۆشخانە هێنابوویانەوە کەس نەیدەوێرە خۆ لە قەرەیدا مڕ و مۆت نێو چاوان گرژ و تاڵ قەڵس و چنگزی ئەحەواوە و بە بیان و شەڕانی و جنێ و فرۆش تووڕە و دەمشەڕ لەگەڵ جیڕەی دەرگا بە شەڕدەهات چێ دەیوێرە دەرکەی لێ بەقەڵەشنێتەوە نۆکەر بایەیان فەڕاش کڵفەت بایەیان قەرەواش پڕجنێوی دەکردن و وەدەری دەنان تەنانەت دایک و بابیشینەیان دەوێرە سەری بخەنە سەر شەو ڕۆژ 24 کاتژمێر دەرکەی لە خۆی گاڵەدا بۆ ڕق و کینەی دەخواردەوە لێوی دەبر بە دەمدا و تاڵ تاڵ سمێڵە خورمایەکەی بە ددان دەقرتاند و بە نوکی زمان دەیهاویشتەوە دەرێ یانی نۆکی پەنجەکانی دەجوینەوە تا دەگەیاندنە سەر زیندوو خێنیان لێ دەردەپەڕی کە بووکیان بگواستەوە ئەو خوخدانەی لەسەر لاچ و ئێستا مات و مەلوولە زنێوفرۆش و دەمشەڕیش نییە لاشەڕ و بێبیانوە ئازەواری تووڕەی تێدا بەدی ناکرێ ساویلکەوە بێ فڕوفێڵە جێرەی لەسەر زەک بکەی قەڵز نابێ لەگەڵ دەست و پێوەند ڕووخۆش و بەبەزەیە هەر دەڵێ ئاتا هەڵەشە و سەرچڵەکەی جارانیش نەماوە گۆشەگیر و لە نیشنە حەز بە تەنیایی دەکا تا نەیدوێنن کەس نایدوێنێ
دەڵێ لەگەڵ دەرونی بربەرەکانەیەتی ماوەی کە هۆگری دیوانە شێعرەکانی حافز و خەیام بووە ئەویان دادنێ و ئەوی دیکان هەڵدەگرێت دایما لەسەر سەرڕانیەتی 2 مانگە چێوشەقی وەلانە و وردە وردە دەرو دەشتەکە لەو دەمەوە زۆربەی شەو وە دەردەکەوێت تا شەو شەق دەبێت نایەتەوە 2-3 سەل هەمزە بەگ ئەحمەد فەراشی بەدزیەوە 2 خستووە ئەحمەد دوور و نزیک وە 2 کەوتوو بێوەی عەتا بزانێت تا گردەکەی پشت ماڵان لەگەڵی ببوو پاشان دەچوە سەر بەردێ ئەحمەد بێ خشبە چووە پشت بەردەکە هێندە لێی نزیک بووە دەنگی هەناسەی عەتای دەبیست هەر یەکەم شەو ئەحمەد زانی بووی عەتا هۆگری بادەبووە بەڵام ئەوەی بە هەمزە بەگ نەوت بوو هەر بۆ نازداری جێڕابووە نازداریش بۆ کەوەی باس کردبوو زۆر لە مێژە تەماداری دەرفەتێکە ئەوەی لە دڵیدا بۆ کەوەی هەڵڕێژێ بەڵام تا ئێستا ئەو هەلەی بۆ نەڕەخساوە کەمتر یەکتر دەدوێنن 6 مانگی ڕەبەقا بە یەکەوە لە یەک دیودادەنون بەڵام نەک وەک ژنومێر بەڵکو وەکو 2 دەستە خۆش یان 2 دەستەبرا تەریک لە یەک هەرکەس لە جێگای خۆی تا ئێستا کەوێ وەک پاڕانەوە داوای زیابوونەوەی لێکردووە بەڵام ئەتا گوێی لێ خەواندۆ و هیچ جوابێکی نەداوەتەوە ڕەنگە بە تەمای شەڵای دکتۆر بێ ئاخر دکتۆر 6 مانگ ماوەی بۆ داناوە بچێتەوە ئەتا زۆر شایی بەوەیە بڕیارە بەیانی بڕواتەوە بۆ شار ڕێو ڕۆژەوەی کەوێ هاتووەتە ناو قەڵامە گرتبێتە حەوشە تاو لەسەری دابێ دەنا دەرەوەی هەر نەدیوە وەک دەست بەسەر دایمە لە ژوورێ لەژێر چاو دێریدایە ئەو دەم کە تازە هاتبوو زۆر دەترسا دایمۆ دەرهەموو کەروێشکی بازە هەزارەی بوو قەت تێرخەو نەدەبوو لە شیرینی خەودا با ئەتا بەدەم خەوە جوڵابا ئەو چەقۆی دەنوشتانەوە پاش 2-3 مانگ بەتەواوی بۆی دەرکەوت ئەتا هیچی لە جانتادا نییە بەڵام هەردوو دڵ بوو ئەمجار بە ڕاوێژی نازار کەوتە تاقیکاری وردە وردە کەوتە دواندنی ئەتا خۆی نزیک دەکردەوە بزەی بۆ دەخستە سەر لێو دەهاتەوە لەبەری هەڵدەستا هەتا ئەو لێ نزیک دەبووە ئەو دوورە پەرێز دەوەستا بە تەواوی لەلایەنی ئەتاوە دڵنیا بوو سەرینی ئەرخیانی نایە ژێر سەر چەند ڕۆژێکە دیسان ترسی هێرشی بۆ هێناوەتەوە نەک لە ئەتا ئەو شەوانەی کە تەنیا دەبوو کەسێ دەهاتە پشت دەرکی دیوەکەی سەبرێ دەستی لە دەرگاوە دەنا دەیزانی پشتی خراوە دەگەڕاوە تا ئێستا 3 شەو بەو دەستورە دەهات و دەگەڕاوە هەرچەند کەوێ لە کونی دەرگاوە سەرنجی دابوویە بۆی نەدەناسا نەشی دەوێرە دەنگی بدا یان بێتە دەرێ و بیگرێ نەشی دەوێرە بەلای ئەتاوە بیدرکێنێت تەنیا بەلای نازدارەوە باسی کردووە هەر شەوێکە ئەتا لە ماڵ نابێت ترس ئۆقرەی لێ هەڵدەگرێت بەتایبەت ئێستا کە بڕیارە ئەتا بڕوا بۆ شار خۆشکی لە کەسێکە کە ناوێرە لای خۆشی بیدرکێنێت تەنانە بە نازداریشی نەوتووە وڵات کڕوکپە و قەڵا وەک دڵی کەوێ و ئەتا بێرانە شەو لە نیوە لای داوە کەوێ و ئەتا هەرکام لە سەرجێ تەریک ڕاکشاون خەیاڵاوی چاوێن بڕیوەتە بنمیز ئەتا بەک سپێنە دەڕۆی ئەتا بە وەڕەزی و وەڵامی داوتی ئەرێ کەنجێ دێیەوە نازانم بۆ هەروە پرسییم حەز دەکەم بزانم کەنجێ دەگەڕێەوە نازانم دکتۆر دەزانێت چون بە منە هاتنەوە بە من نییە ڕەنگە 3-4 ڕۆژم پێ بچێ کەوێ ڕاستەوە بوو لەسەر جێدانیش هێندێ وتی 3-4 شەو دەی بە خودای لێرە نابم یان دەبێ بم بێ و ماڵی بابم یان لەگەڵت دێم دەنا با هەر لەو نەبێت دەرفەت دێنم و هەڵدێم ئاتا بە پێکەنیوتی هەڵدەی ئەرێ وەڵا ئابڕووی خۆم خۆش دەوێ با بێمەوە دەت بمە حەی کابراوتی تا سەرمەکە ئەو نەی بردووە من سدەڵم تۆ چم جواب بدەیتەوە ڕاوەستە کورت و کرمانجی پێت بڵم من بە تەنیا لێرە نابم ئابڕوم لە خەتەردایە هەرچەند تا بە ڕۆژ زیندوو بم ڕێگی تەر لە لەشمدا بێنێ کەس ناتوانێت دەستم بۆ بێنێ بەڵام هەر باسەم شتێک ڕووبدا ئابڕوم دەچڕژێ ئابڕوو وەک شوشەوە بچڕژێ دەشکێ شوشە و توێتی بشکێم نەچڕژێ هەرچی بێ من مارەکراوی تۆم ئابڕوو تۆش دەچێ ئابڕوومان بپارێزە تکال لێ دەکەم بە تەنیا جێم مەهێڵە هەتا لەسەر جێگا ڕاستەوە بوو چ باسە دەتەوێت چی بڵێ کێ بزەیەکی ژەهرایی هاتێ بینی گریان و پێکەنیوتی تۆ زۆر ساویلکەی هەرکە لە ماڵ نەبیت دەرگام پێدەگرن تا ئێستا 3 هاتووتە پشت دەرگا دەستی تێوە دەنێ دەزانێت داخراوە سەبرێ دەگەڕێتەوە زۆر هەوڵمدا بیناسم بۆم ناناسرێتەوە من نازان بۆم لە لێرەدانەوە بە هیوای چیت من هەر شەوی ئەوە بە تۆم وت بۆ دەبیە بایسی جوانیم ڕزگارم کە ڕزگارم کەوێ دای لە پڕمەی گریانە ئەتا وەک داغ بە دڵی دادسزابی یەکتەکان هەستایە سەر پێ بە دەنگی بەرزتی چێ دەرگات پێدەگرێ کەوێ بەدەم گریانەوتی دەنگ هەڵمەهێنا ئابڕوم مەبە لەسەر خۆ بە ئەتا خاو بووە لەسەر جێدانیشتەوە بێدەنگ بیر دەکاتەوە لە ناکا بە پێکەنیوتی ڕەنگە بابم ببێ ئەوە خوی لە مێژینەیەتی شەوانە بەدەم خەوە دەڕوا هەموو دیوەکان دەگەڕێ هیچ نییە تۆ لە خۆڕا دڵتەنگی دەکەی کەوێ شکەکەی قایم بوو
ئەوەی لێ دەترسا بەڕاستگەڕا. بەوەی ڕاشکی لە هەمزەبە بوو کە دەیدی بە چەشنێ چاوی دەبڕێت چاوی ناچار دەبوو سەری داخە خۆ بشارێتەوە کەوێ لەسەر جێ هەستا ئەتا نزیک بووە. سەبرێوتی ئەی باشە بۆ ئەو شەوانەی تۆ لە ماڵی ئەو بەدەم خەوە ناڕوە هەر دەبێت تۆ لە ماڵ نەبی من بڕوا ناکەم تۆش کەیفی خۆتە. وتم تا ڕێگی چڕم تێدا بێ کەس ناتوانێت زۆرم لێ بکە کە مردم بەتون چتەکە بابیکە. عتابەک وەرە وەکو مەردان ڕزگارم کە کوڕ ئەمجارە ڕزگارم کەی تا مردن هەر قەرەواشتم کوڕ هەر نەبێت بە باوەخێنی بمبەوە بووکی خەڵکی مانگێ لە ماڵە مێرد نابێ باوەخێنی دەکەنەوە من ئەوە 6 مانگە بۆ هێندە بە ئینسافنەوە 2-3 جار بابم خاڵمی لە دووم ناردووە هەر ئەمڕۆ سپێنەم پێ دەکەن بە گەوجم دەزانن بۆ هیچ ناڵێ ئابڕووی منم بەلاو بێبایخە بۆیە دەڵێن ئاغاوات ببێ بە پر بەسەری دامەڕۆن هەر بۆیە لە هەوڵۆ دەمکن مێردت پێ ناکەم دەنا تۆ لە چیت کەمە ڕعیەت بە بەشەر نازانن لاتان وای حەیوانین دە شتێک بڵێ ئاخر دڵم تەقی. لەو دەمەوە کەوێ بەتانە و لۆمە دەدوێ ئاگرێ لە دەرونی عتادا هەڵای ساوە هەر بە ئاستەم دوولێ دەبزوێ کوڵی دەرونی بە قوڵپە کەلاو دەکا و دەڕژێتە دەر دەرونی سوورەکوانی گەیوە بە ئاستەم هەر بە ئاستەم و کە دەرزی وێکوێ دەرگای دەبێ بۆ ئەوەی هێندەی دی لای کەوێ و غوروری نشکێ ددانی بەخۆی داگرتۆ و لێوی نابزوێنێن کەوێ هەندێکی دیکە لێ چۆتە پێشۆ بۆ جوابم نادەیتەوە قسەکانم ڕقا حەقە بۆیە ڕقا. ئاتا چیدی پێشی کوڵی دەرونی پێناوەستێ کوان دەرگای بوو تۆقیەوە کوڕەی گریان ئەو کی بەردا کەوێ ژوێڕای ئەو گریان هەردوو بۆ چارە ڕەشی بۆ مرادی دڵیان بەرام هەریەک بەلای یەکدا کوڵی دڵ ڕژا و دامرکایەوە ئاتا ئەهوان دەیەوێ پریسکەی دڵ بکاتەوە. کەوێ گیان دەمەوێ ئەوەی لە دڵمدا بۆ هەڕێژم و بێ پێچ و پەنا بدوێ چیدی نامهوێ ئەتابەک بم ئەتایەکی بێغەل و غەشم ئەو قسانەیە وەڵ شەوت بوون بە هەڵقە و چوون لە گوێمەوە ئاڵ و گۆڕی تێدا بەدیهێنا من لام وا بوو ئەو کارژوە هەموو کارەکانی دیم دەتوانم بە زۆر دایسەپێنم لەو شەوە من بیر دەکەمەوە بەوە گەیشتم هەموو کارێ بە زۆر بکرێ خۆشەویستی بە زۆر ناکرێ تاوانی منە من تاوانکارم بۆ ئەوەی پێت بسەلمێنم کە درۆ ناکەم بەڵێنت دەدەمێ هاتمەوە دەدبمەوە بە هەر لەونێ تۆ حەز دەکەی ئەوەش بزانە ئەوەندەی تۆ گوتوتە بمبەوە من بە باب موتووە ئەو ملی پێدا ناکە نایەتەوە مارەی دەکەوێ پرسی مەلای کردووە مەلای وتوێتی شەرعەن نێتەوە مارەی دەکەوێ چۆن خەتا لەوە نییە کوڕی تۆ عیبدارە جا لەبەر ئەوە بابم لە بەڕۆینەوەت ڕازی نییە مارەی کەشتکانی تووە. کەوێ لە ڕوخساری ئاتا جگە لە ڕاستی هیچی تر نابین لەسەر خۆ واکە ئاتا دڵی شکاونەکە وتی کانی تو پێشکەش بە تۆ من مارەیم ناوێ گەردنی حەو پشتت ئازابێ دەی باشە بە هەر لەو نەبێ ئەو 2-3 ڕۆژە خۆڕاگرا بێمەوە لایەکت دەخەم بەلایەکدا. ئیتر هەردوو بێدەنگ بوون هیچیان ئاگان لە یەک نییە کامیان زووتر خەوی لێکەوت ڕەنگە هیچ کامیان 2-3 ڕۆژە دەوسەی ئەو شەوەی تاهیر و دەستەکەی چوبوونە ماڵی کوێخا شەریف هاتبووەوە سەروان خودایی کوێخای لە هەمزەبەک خواست بوو ئەو دوانیەوە ڕۆیە کە بڕیار بوو عەتا بڕوا بۆ شار هەمزەبەک پیاوی لە دووی ناردبوو بۆ ئێوارە بێتە قەڵەو بەیانی زوو لەگەڵ عەتا بڕوا خۆی بە پازگا بناسێنێن بەیانی زوو بەر لە تاوکەوتن کوێخا شەریف هەستا چوە حەوشە و هاتەوە لە پێشخانە لەگە ئەحمەد دانیشت و دەستیان کە بە قسەکردن و چا خواردنەوە پاژماوەیەک هەمزەبەک لە دیوەکەی خۆی و بانگی کوێخای کرد و چوە حوزور دەزانی بۆ ناردوومە لە دووت ئەمری ئاغای قوربان لە پازگاوە خوازرابی ئەو کارە جوانە تۆ دەیکەی دەبێ کەسێ هەر بۆت پاساو بدا ئەو ڕۆژە 2 کاتژمێر لەگەڵ جەناب سەروان شەڕەتە لە حانێم کردووە بە 1000 ناری عەلی قایلم کردووە ئەم جارە جەبەتکە ئەوەش بەمەرجە هەرچی بڵێ بە قسەی بکەی یا ورمێ و ڕوکنی دوو دەزانی یانی چی خۆ یانی تا دەمری لە بەندا هەرسیر بخۆ زۆر ڕابژەنە ئەگە بە قسەی بکەی نانە لە ڕۆندا دەبی بە پیاو من بەڵێن داوە کە لە قسەی دەرناچی حاڵی بووی بەڵە قوربان هەرچی ئاغا بفەرمی وا دەکەم دەباشە بڕۆ ئەحمەدم بۆ بنێرە ئاتاش دێ بۆ شار بەرقەنەتان خوار وەڕێکەون چەخا پشت هاتە دەرێ و ئەحمەدی نار هەمزەبەک گوتی بڕۆ بۆ 2 تفەنگچیە بڵێ ئاغا دەیفەرموو خۆ ساسکەن لەگەڵ عەتاتان نزیکی شار بچن بەڵام نەچنە نێو شار لێەوە بە حەسەن مەیتەریش بڵێ ئاسپەڕەش تێر کات و زینی بکە گەڕایەوە عەتاش حاڵی کە بێتە لای من کارم پێتی دەبڕۆ دەی بەر لە عەتاکەوێ هاتە دەرێ چووە حەوشە و هاتەوە ئەتا شەستا هەر لە پێشخانە ئەحمەد ڕاستپاردەی پێکان پاش بەرقەنە ئەتا چوە دیوەکەی بابی هەمزەبەک هێندە سەرنجی داوتی ئەتا پارەکە بەدایکدا چەندەت پێویستە لەوی وەرگرە ئەتا پێ قسە هاتەوە دەرێ چوە دیوەکەی خۆی هێندێ لە کەوێ ڕامە هاتە دەرێ چوە لای دایکی
دوو سوار لە دەروازەوە دەرکەوتن. دوو پیادەی چەکدار کەوتنە تەکیان و ڕێی شاریان گرتە بەر. ڕێ دوورە و ئەوانیش خەیاڵاوی. عەلیلە نەبێ عەتا و کوێخاو بلا لە نێو خەیاڵدا دەخولانەوە. عەتا لە بیری چوونەوە لای دوکتور و ڕابردوو داهاتوویدایە. کوێخاش لە بیری پازگا و ئەمنێدایە. بلە سوور چ خەیاڵێ لەسەریدایە. لەغاو لەسەر یاڵ وێڵە و چارەوێ بە کەیفی خۆی ڕێدەبرن. کەس نادوێنێ. عەلیلە چاوە بچووکەکانی زیت کردوەتەوە هەر جارێ دەڕوانە تێکیان. زۆرتر عەتا سەرنجی ڕاکێشاوە. بە چەشنێ نوقمەی خەیاڵا جارجار بێ ئەوەی خۆی هەست بکا ورتەیەکی لێوە دێ. تۆ بڵێ کێوێ درۆنەکە؟ ئەگەر وا بێتی دەبێت سەری خۆم هەڵگرم و تەرکە وڵات بم. چاک بوومە بایسی ئەو هەتیوە شوانە. خودای ئەوان بوو ئاوە بەسەر هات. چا هەر ئەوە لەوەتی ڕاست و چەپی خۆم ناسیوە جگە لە کاری بیلعەت بەلای کاری باشە نەڕۆشتوم. جاسم نەکردووە. زوڵم دەڵێ، تەماح لە ناموسی خەڵک دەڵێ، لە خەڵکدان داتروسکانی ئەو منداڵی مەمکە خۆرە هەتیوکردن پەلاماری ئەو لە هەموو خراپتر ئەو زارە بەستە زمانم کوشت. ئەخر باشە چی کردبوو؟ بە خەیاڵ پیاوەتی لەگەڵ منی ناپیاو کردبوو. سەرە ڕای چاکە بشت کوژن. تو خوددا بەوە دەڵێن کار، تو خوا ئینسان ئاوایە. مەگەر ئەو عالەمە عەبدی تۆن. باشە ئاغای ئاغا بە، مەگەر تۆ ئەو مەڵکوماشە لەکوێ بوو؟ کارت کردووە، شۆنەخوونیت کێشاوە، شوانی و سەپانی دروێنە و دەستکەنت کردووە. ئەخ لەکوێت بوو؟ ڕەنگە تاقانە کوڕی ئادەم و هەوابی. ناوەڵڵا نەبیللا هەمووی بە زوڵم و زۆر داگیرکاوە. زاڵمی دەبێ، جیا لەسەر ڕیشەی خۆی شین دەبێ. پشتا و پشت هاتووە، لە بنەچەکەوە هاتووە گەیوە بە منیش ئەگەر توم لێ بکەوێتەوە ئەویش وا دەبێ. زارە بە سای خواوە من توم نییە. ئەگەریش بم بێ خوێڕی دنیا بم. ئەگەر بێ هێڵم ئەولادم لەسەر ئەو ڕیشە بگۆڕێ. ئەخر تۆ چیت بنیادەمی؟ دەتوانی مانگە لەسەر پێی خۆڕاوسی؟ نەوەڵڵا تۆی دەست و پێسپیلکە ژەمێنانە نەدەنێت دەمری. ئەوانە کەرەستەن، گیان تۆ سەرباری. بەخوا تف لە غیرەتت نەمێنی پیاو. ئەخر تۆش پیاوی؟ ئەگەر پیاو بای بە زۆر ئافرەتێکی بەستەزمان کە توی خۆشناوی بەلای خۆتەوە نەدەبەستەوە. دەڵێ خۆشم ناوێ، دەڵێ خۆشم دەوێ. ئەوە نییە ئەو یەکی دیکەی خۆش دەوێ بۆ بوویە بایسیان. تف نەحلە لە غوڕور و غیرەتت. لەفڕ ئەسپەڕەش سەرسمێکی دا و پڕماندی. هەودای خەیاڵی عەتا هەڵۆزاوە بە سیلەی چاوڕوانیە کوێخا. زوو تێگەیشت ئەویش لە گۆمی خەیاڵدا پەل دەکوتێ. کوێخا شەریف لە بیری ڕاستە و پاستەکردنی جوابدایە بۆ سەروان. ئەگەر هەڵیشم واسە باسە لە مەحموشوان و کاوەی کوڕی ناکەم. ئەو بێتە گۆڕە بیخوازم بە تایبەتی بزانێ من ناوم بردووە ئەوەی لە دیزەدا بێ بە کەوتێک دەری دێنێ. ئەویش قەتڵ حی قەتڵ چییە؟ پیاوی دەوڵەت دوو ئەمنیەم کوشتووە گاڵتی پێ ناکرێ. چاوەرە ئەو دەم داری تەڕ و سەڵای سەگ. بە خودای لەدەتم کا ناوی ئەوان نابم. هەرچی بڵێ بە قسەی دەکەم. بەو مەرجە باسە لەوان نەبێ. خوددا دەکا نامدا بە ورمێ بڵێ چی لێم دوێ. ئاغا دەیوت نانە لە ڕووندا دەبی و دەبی بە پیاو. ڕەنگە پارەم بداتەیان دەمکا بە مواز بجێری دەوڵەت. ئەگەر وابێ هەرچی بڵێ دەیکەم. ئەی ئەگەر باسی کاوەی کرد ئەو دەمچی. ئەها دڵم نایناسم. دڵم ئەو شەوە کە هاتن هەر 6 کەس بوون. سوندی بۆ دەخۆم. خۆ سندم لێ ناکە درۆشم نەکرووە. ئەو ماڵی من نەهاتووە. لە ناکاو عەلیلە هاتە قسەوتی ئەرێ برا ئەو قڕوقەپە چییە؟ وەڵا دەڵێ مەلایان کردووە. ئەوە گەیشتینە شار. عەلیلە ڕووی لە بلایوتی تۆ لە چ خەیاڵێک دای؟ تەماد نییە بگەڕێەوە. ئاغا فەرمووی بووی نەچینە شار. ئەوە گەیشتین. بلا بەدزیەوە چاوێکی لێ مۆڕ کردەوە. سەرزارێکی بە زمانێکی شیرین وتی بابا بەڕێوەڵات تەماداری دەستوری عەتا بەگم. عەتا بێ ئەوەی ڕووی وەرسوورەنێ و ساو لە بلەکە لەسەر خۆتی کارم بە ئێوە نییە. دەبوو زووتر گەڕابانەوە خواتان لەگەڵ. لەو دەمەوە عەبە و فەیزە کوژراون عەلیلە وەک مار لەسەر سووزە و دایمە بە دووهۆیە بلە دەدوێنێ. بلە لە ترسی ئەو ناوێری پەنجە لە ئاوڕۆکات. بلە زۆر لە مێژ داغ لە دڵە و لە دووی دەرفەتەوەیە. ئەمڕۆ هەڵیەتی. لەو دەمەوە لە قەڵاوە دەرکەوتون بلە لە بیری پیلاندایە. عەتا و کوێخا بەرەو شار و ئەوان بەرەو دوا لێک هەڵبڕان. لە دەرکی کاروانسەرا عەتا و کوێخا دابەزن. عەلی شامی کاروانسەراتی بە پیریانەوە هات. کوێخا شەریف با لە عەتاوتی کا عەلی کاوجۆیان بدەیە من بەیانی دەگەڕێمەوە. ڕەنگە عەتابەک 2-3 ڕۆژی پێ بچێ نەهێڵی ئەسپەکەی برسی و تین و بێ. بەسەر چاو مانگە لێرە بێ پاڵی لێ بدەنەوە خاتر جەم بن.
لە غاوی چارەوەی گرت و کێشانیە ژوورێ ئاتا بەرەو نەخۆشخانە کوێخا بەرەو پاسکا ڕۆشتم. کوێخا دووشک و دڵپڕترس و خوڕپا گەشتە بەر پاسکا، قەراوڵی بەردرگا پیشکنی و ڕەوانەی دیوی سەروالی کرد. کوێخا چووە ژوورێ و سڵاوی کرد، بەڵام جوابی نەبیست. پاش ماوەیەک سەروان سەری هەڵێناوە بە ئاماژەی سەرپرسی. کوێخا دووسێ هەنگاو چوە پێشەوە بە ترسەوتی: جەناب سەروان، من کوێخا شەریفم، هەمزەبەک ناردومیە خزمەتت. سەروان خودای بە وردی تێڕوانی وتی: لەکوێ تۆم دیوە؟ شێوەت دەکەم. کوێخا سنوورێک کەوتە دڵی، یەک دوو هەنگاوی دیکە چووە پێشێ. شەو و ڕۆژی لە خزمەتتدا بووم، لەگەڵ ڕەسووڵی نۆکەری هەمزەبەک ڕێنوێنتان بووین. لەکوێ؟ لە هەزارشکە ئەو دەمەیکەوە دوی چەتەکان کەوت بووین، سواری ئەسپەشیەکە بووم. سەروان بۆ ئەوەی کوێخا چارەوەی نەکرێتەوە خۆی گیف کرد و نێوچاوانی وێ کێناوە بە تووڕێوتی: تۆ لە ناڵی شەدەی و لە بزماریش هاوکاری ئەوانی و ڕێنوێنی ئێمەش وەنیە؟ کوێخا بەو قسەی وێ کاتەوە بزەی سەلەی مرتی: من؟ بەڵێ تۆ، مەگەر نەهاتوونەتە ماڵت؟ بەڵێ هاتوون، ماڵی هەموو کەس دەچن، ئەوە هاوکاریە. خۆ نازانم هاوکاری پێ دەڵن ئەوە؟ ئەوان چەکدارن، هەرچێ مەیلیان بێ دەچن، دەستی کەس دەستی ئەوانی پێ نابردرێ. یانی ئەوان بە زۆر هاتوونەتە ماڵن. بەڵێ، ئەی خۆ لە دووم نەناردوون. سەروان ڕاستاوە بە کەیفی خۆی زلەیەکی سراوان دە پەناجەی سووری هەڵگەڕا. تا ماوەی کوێخا هەر زرینگە لە جێوەدا. سەروان گوڕاندی وتی: درۆ مەکە، قینم لە درۆیە. بە زۆر هاتوونەتە ماڵت هیچ. ئەی بە زۆریش تا ئەو لای دێوە بردووتیان؟ ئەی بە زۆر پارەیان بۆ کۆ دەکەیتەوە؟ بە زۆر هەواڵیان نەدەیتێ؟ ها دەبڵێ دەی؟ کوێخا هێشتا دەستی بەلای ڕوومەتیوەیە، ڕەنگۆڕا و ئاڵۆس کەوتە پاڕانەوە. ئەم جارە جەبەم کە جەناب سەروان، جەبەم کە. جەبەت کەم؟ ئەو تاوانە بۆ ئەوە دەبێت جەبەت کەم؟ خۆت بە هەمزەبەگت فەرموو بوو، هەرچی دەی فەرمووی دەیکەم. سەروان چوە پشت مێزەکە و دانیشت، جگەرێکی دەرهێنا و دایگرسان. دوو مژی لێدا. هێندێ بە کوێخا داڕوانی لەسەر خۆتی: هاوکاریم دەکەی؟ کوێخا بە پەلەوچاوەشوتی: بەڵێ، بەجیان و بەدڵ. سەروان بۆ ئاشکردنەوەی پاکەتە جگەرەکەی بەرەو کوێخا درێژ کرد. کوێخا بۆ ئەوی دەستی سەروان ڕەت نەکاتەوە جگەرێکی دەرێنا. سەروان بۆی ئاگردەوتی: چۆن بڕوات پێ بکەم؟ سوێن دەخۆم، بەڵام بەو مەرجە گیانی خۆم و ماڵ و منداڵم بپارێزێ، هەرچی بفەرمووی دەیکەم، چم لە دەست دێ. سەروان بە بزەوتی: زۆر کار. ئەگەر بیکەی ئەوەی تۆ دەتوانی بە 100 کەس ناکرێ، ئەوەی من دەمەوێ بیکەی ئەوەی دڵت بیخوازێ دەدەمێ، جگە لە جایزەی دەوڵات. مانگانە مواجبت دەبێ، ماڵ و منداڵت دەحەسێنەوە، خانوو لە شار دەدەمێ، بۆ خۆت دەبی بە پیاوی دەوڵەت. بەو مەرجە من چی دەڵێم بەڕێوە بەری، دەزانم لە دەستت دێ، ئەوە کاری تۆیە، هەڵبەت لە خۆڕا ناڵم. ئاغا تاریفی کردووی، زۆر لە مێژ بوو لە دوی کەسێکی وەک تۆ دەگەڕام. کوێخا شەریف جا لەگەڵ جا لە خۆی دەردەچوو، بەرخە بەبەی شۆڕ دەبووە لە خۆبەیانەوتی: نازانم چ دێ، بەڵێنم بە ئاغاداوە هەرچیم لە دەست بێت بۆتی بکەم، هەرچی دەفەرمووی بەسەر چاو، من لە خزمەتام. سەروان هەستا و دەستی خستە سەرشانی بە پێکەنینوتی: تۆ لە ئێستاوە پیاوی دەوڵەتی، بۆ ئەوی دڵنیابم بڕۆ دەستنوێژ بگرە و سوێندم بۆ بخۆ، لە قسەی من دەرناچی، ئەوەی بیڵێم بەڕێوەی دەبێت. سەروان بانگی ئەمنیەکی کرد. کوێخا شەریف کەوتە تەکی، پاشێن دێ بە دەستی دەستنوێژەوە هاتەوە دەستی بۆدا بە قورئاندا. سەروان بە دڵنیایەتی: بڕۆ ماڵی خۆت، هەر دەمایەکی کارم پێت بوو دەنێرم لە دوود، بەڵام ئەوە لە بینی خۆماندا بێ، من و تۆ و هەمزەبەک بزانی، تەنانەت خێزانیشت نەزانێ. کوێخا بەسەر سوورمانەوتی: ئەی کارەکەم پێ ناسپێری؟ جارێ نا، باوەختی بێ، بە وەختی خۆی پێت دەڵام. دەستی درێژ کرد و نایە و دەستی. کوێخا شەریف جێژ و مەنگ لە پاسگا هاتە دەرێ وەکو ماخولیا کەوتە شەقا. دەمادەمی ئەسر و ئێوارەیە دڵکرمێ و چاواشە بەرەو کاروانسەرا گەڕا و داوای لە عەلی شامی کرد ئاسپەکەی بۆ دەرکێشێ. عەلی شامی بەسەر سوورمانەوتی: بڕیار بوو ئاتابەک دووسێ شەو چارەوەکەی لێرە بێ و تۆش بەیانی بێەوە، ئەو نیو سەعات دەبێ ڕۆیشتووە، تۆش دەڕۆی؟ ئاتابەک ڕۆیشت؟ قەرار بوو نەڕوا، هیچی نەوت؟ ناوەڵا، بێ قسە و با سوار بوو ڕۆیشت. کوێخا دەستی کرد بە جیرفانی دا و دووتمەنیەکی ئەسکەناسی دەرهێنا و دای بە عەلی شامی. پاش ماوەیەک سواری ئەسپەشێ بوو خەیاڵاوی لە شار دەرچوو. ئاتاکە چ بووە لای دکتۆر، پاش تاقیکردنەوەیکی زۆر دکتۆر هیچی بۆ دەرنەکەوت، بۆی نووسی بوو بڕاتە دکتۆرێ لە ورمێ. ئاتا لە شاربەندی هەڵگرتە بوو، هەرچەند قسەکانی کەوێی دەکەوتەوە بیر، تازوو بەلەشی دادەهات و مێشکی دەهەژان، هەر بۆیە ڕای گۆڕابوو بەرەو تازاوە گەڕابووە. شەو ئاوایی خەوتون، ئاسپەڕەش هێور هێور ڕەوانی شێوا و لەشی ماندوو وەڕەزی ئاتای گیاندە ئاوایی لێژی قەڵا وەسەرکەوت. تەمادار بوو چەکدارەکانی بەر قەڵا دەنگی بدەن، بەڵام لە دیوەکان ڕەت بوو، هەوڵی نەبوو.
هیچ هەواڵێک لە چەکدارەکان نەبوو. گەیشتە بەر دەروازە، هەر بە سواریوە لێدا. مام عەلی وەکەوەی تەمادار بێ لە پشت دەرگاوتی: چێیە؟ عەتا لەسەر خۆ جوابی داوە: بیکەوە مامە عەتام. مام عەلی دەروازەی کردەوتی: هەر تەنیای؟ ئەی بلەو عەلیلا، ئەوان هەر نیوەڕۆ گەڕانەوە، نهاتوونەوە؟ ناوەڵڵا، مەپرسە ئاغا چ دەکا؟ دەکەڕە پیایی ناردۆتە ئێرە. عەتا ڕکێفی لێدا، ئاسپە ڕاش بەرەو تەویلە وەڕێکەوە. حەسان مەیتەر لە دەراقەی سەر میانەوە ملی کێشا و عەتای ناسیوە. زوود پێ خۆی هاویشتە خوارە و پێخاوس پەڕیە دەرێ و لە غاوی لە دەستی عەتا وەرگرت. عەتا بەسردەوتی: مەی کێشە ژوورێ، دەڕۆم. بەزینەوە لە حەوشە بیبەستەوە. هەر ئێوارەیە کەوێ نازداری تێگەیاند بوو شەوەی هۆشی پێوەی بێ. جیڕەجیر لە دەرگای پێشخانەوە هات. نازدار و کەوێ هەر کام لە دیوی خۆیانەوە چاویان نا بە کونی دەرگاوە. عەتا هاتە پێشخانە و گڕی خەفەکراوی لامپاکەی هەڵکێشا و سەبرێ چووە دیوی نوێنەکان. کەوێ دەست بەجێ عەتای ناسیەوە. شەوژنی لە پشت دەرگالا برد و ئەرخەیان چووە سەرجێ و خۆی کردە خەو. ماوەیەکی زۆر عەتا لە کونی دەرگاوە دیوەکەی کەوێ خستۆتە ژێر چاودێری. پاش درەنگانێ جیڕەی دەرگایەک عەتای هەڕوژاند و دڵی وەقرت و فرد کەوت. سەرتاپاسپێک لەسەر پەنجا بەرەو دیوەکەی کەوێ وەڕێکەوت. گەیشتە بەر دەرگە و ئیستە وێستا. دەستی تێوەنا. دەرکە قایم نەبوو. کراوە پێی نانێ و دیوەکە وێستا و لە جێدا ڕوانیە کەوێ. زۆر وێستا. هەروە تێڕامەوە. لە ناکاو دەست لە سووە سەرشانی و سەرتاپاسپی داتروسکە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەو سەرتاپاسپیە چییە کە چووەتە دیوی کەوێ؟ بابمێنێ بۆ ئەڵقەی داهاتوو. لە ئەڵقەی داهاتوو لە بەشی چلدا هاوڕێ بن لەگەڵمانە بۆ بیستنی و بزانین کە چییە کە شەوانە دەچێتە بەر دەرکی کەوێ. تاوکات کاتێکی شاد بۆ هەموو لایەکدا. لە ناکاو دەستی چوە سەرشانی و سەرتاپاسپی داتروسکە. ئالۆز و شێوە تونوتی: ئەتا کێ هاتیەوە؟ بە دەنگی هەمزەبە کەوێ وەک لە خەوڕا پەڕی وەک زریکاندی. لە زریکەی ئەو نوستوانی قەڵا لە خەوڕا پەڕین. عەدلەخانم بەسەری ڕوت و بێ پشتوێن هاتە پێشخانە و لا پەیکەرەی کوڕ و مێردی کە لە نێو ژوورەکەی کەوێ وشک دەڕواننەیەک ڕامە. هەمزەباک چاوی کەوتە عەدلەخانم. سەری داخست. بەرەو دیوەکەی خۆی گەڕایەوە. عەدلا ئیتر لەو شوێنەکە وێستا بوو توانای جوڵانەوەی نەبوو. دانیشت. عەتا لەسەر خۆ باکەوەی وت: خۆ ساسکە دەت بەمەوە. چت هەیە جل و زێر کۆیکە. کەوێەوە خۆکەوت. پاژیستە هاتە پێشخانە. عەدلەخانم هەر دانیشت بوو. کەوێ ڕووی تێکرد و ئەوی شەستا و ئامێزی بۆ کردەوە و کەوێ خۆی لە باوشی هاوێشت. گریان. نازدار هاتە دەرێ. لامێزی عەدلە هاتە دەرێ و باوشی بە نازدارا کرد و بەسەر یەکدا گریان، بەڵام گریانی شادی. عەتا دەستیانی لاستۆی یەک کردەوە و پیلی کەوێ گرت و ڕۆشتە خوارێ. عەتا و کەوێ دوو پشتەکی سوار بوون و لە دەروازە چوونە دەرێ. ئاسپەڕەش یەک ڕکێف دوو پشتەکی عەتا و کەوێ گەیاندەکانی چوو. لە نێودێ عەتا سەری چارەوەی لە ماڵی کوێخاکەری وەرسوڕان. کەوێ دەنگی داوتی: هەڵات کرد، ماڵی بابمەوە تا. دەزانم دەت بەمە ماڵی مەلا. بۆ نیوە شەوە؟ ئەرێ هەرم شەو ڕزگارت دەکەم. لە دەرکی ماڵی مەلا دابەزین. عەتا لە دەرکەیدا. مەلا کەریم دەنگیدان: چێیە؟ چێیە؟ ئەوە هاتم. دەرگای کردەوە. عەتا و کەوێ چوونە ژوورێ. پاژەوەی کە مەلا تێگەیشتەوانە دەیانێت جیا ببنەوە وتی: وەک دەزانن مارەکردن بێ شاهید نابێت، تەلاقدانیش هەروە نابێ. ڕاوەستم با بەیانی بێت. عەتا وتی: مامۆستا هەرچی دەیکەی ئێستا بیکە، بەیانی درەنگە. مەلا بێدەنگ بوو. بێدەنگ هەستاوە دەرکەوت. پاش ماوەیەک بە کەیخوداوە هاتەوە. مام ڕەسوڵ و حاجی قادر و سۆفی مینە و مام حەسەن و ئەحمەدی کوڕی وەژوور کەوتن. مەلا وتی: ئێوە شاهدن کاکەوەی مام کوێخا لەسەر مارەی کانیتو لە عەتای کوڕی هەمزەباک مارەمان کرد. وابوو؟ هەموویتیان ئەشەد و وابوو. مەلا ڕووی لە کەوێ گروتی: تۆ دەڵێ چی کچم، مارەیت دەکەوێت، دەتەوێت یان ناتەوێت؟ کەوێ لەگەڵ مەلاژن لە پشتەوە دانیشتم. جوابی داوتی: نەخێن مامۆستا، بە شاهدی و شاهیدانە گردنی ئازابێ. مەلا قەڵەم و کاغەزی هێنا. کاغەزی تەلاقنامەی نووسی. یەکە کەیخودا مۆریان کرد. مەلا کاغزی دا بە مام حەسەنی باپیری کەوێ. عەتا هەستا ماڵاوای لێکردن و وەدەرکەوت. ئاوایی کانیتو پڕ بووە لە چپەی ژنان. باسی کەوێیە و یەک دەڵێ و یەک دەیسێنێتەوە. ئەوانەی کاوەڵ دەیانگوت کەوێ بە ژنی ساڵێکی عەتا نابێ و تەلاق بە قوونی دەکا، ئێستا دەڵێن کەوێ لای دانەنیشتووە. لە ئەوەڵیشەوە بە زۆر مارەیان کرد. دەنامێردی پێ نەدەکرد. ئەوانەی کاواتیان بە کەوێ دەخواست و دەیانگوت دەبێ بە خانم، ئێستا دەڵێن عەتا ئەوی ناوێت. دەناکەوێ دەست ڕادەگرێ و ئەو بەسەردا بڕوە. لەو دەمەوە کەوێ هاتوتەوە ژنان ماڵ و ماڵ دەگەڕێن. بەڵام توورامان دەڵێ:
ئەوانە هەموو درۆیە ژنان بوختان ساز دەکەن. من دەزانم بۆ وای لێ هات. من پێخەسوو بووم، ئاتا پیاو نەبوو، خۆمان ژنین، کوڕ بۆ ژن دێنێ، کەس بۆ شو دەکا، لەسەری مەڕۆن ژنان، لەسەر ڕۆیشتنی زۆر باش نییە. پورە گوڵات دەڵێ قسەی پورامانە، هەواڵجاریش خۆم بەکەوێم گوت لە عەتا مەترسێ، من پیاو بم ئەو پیاو نییە. باسەکە جار لەگەڵ جار پەرە دەگرێت تا لەپەر هەواڵێکی تازە هات و باسی کەوێ لەبیر چووە. دەڵێن تەرمی کوژراوی عەلیلیان لە هەزارشکە و دیتوێتەوە بلە سووریش بێسەر و شوێنە. قەلا ئاڵۆز و جەنجاڵە. ئاغاوات بێنۆکەر دەستێک دەڕوا و دەستێک دێ، خۆ بەخۆ سەر دەکەن بە یەکدا و گوێ لە ڕادوێ ناکەنەوە. سورت و هۆڕ پیلان دەڕێژن، شەو و ڕۆژ لە هەمووشەدان. فەڕاش و کڵفات نۆکەر و مەیتەر لەبەر میوان بەڕێکردن نایەن پەڕژێ سەر خۆیان بخورێنن، کەس دەرفەتێت چوونە دەرەی نییە. لەو دەمەوە بلەو عەلی لە نەماوەن ڕەسوڵی نۆکە بە ڕۆژ خزمەتی میوان دەکا، شەو بڕن و بەشان کێشکسی قەڵایە، وەڕەزی و ماندووبوون نازانێ، مێژ بێتە ژوورە بڕواتە دەرێ لەژێر چاودێری ئەودایە. ئەحمەد و نازار سووسیان کردووە، چ باسە ڕایان لەسەرەوەی دەرفەت بێڕاکەن. بەڵام ڕەسوڵ بۆ بە مڵۆزم و وەک دڕوەکەی مەموزین لەسەر ڕێیان سەوز بووە، لە ترسی ئەو ناوێرن پەل ببزێن، چاودێریشی لێ دەکەن. لەو دەمەوە عەتا کەوێی بردوێتەوە تەلاقی داوا ڕەبەن و هەڵوەدای شارە. دەڵێن لە چایخانەکەی حاجی ڕەشیدی چوویانە، گوایە لەگەڵ حاجی نێوانی خۆش کردووە. عەدلەخان شەو ڕۆژ چای وشک نەبووتەوە، ماوڵی لە هەمزەبەک بڕیوە و دوولایی لەسەر هەڵناگرێ، هەر دەڵێ کوڕەکەم. هەمزەبەک دووسێ جا پیاوی ناردووە، هەر دێنەوە و دەڵێ نەماندیتوەتەوە. هەمزەبەک خۆشی چووە بەڵام تووشی نەهاتووە. بە خزم و نزیکانشی ڕاگەاندووە گەردیسان یا بیهێنەوە یان هەواڵی بدەنێت، تا ئێستا هیچ هەواڵی لە عەتا نەبووە، وا دیارە عەتا خۆی لە قەرەی ناسیاو نادا. خەڵکی دێ وەک لە گوێی گادا نووست بێتن، ئاگان لە کۆبوونەوەی ئاغاوات نییە، سەریان پێوە ناوە خەریکی کاری خۆیان، ئاگان لە مەحموودی بێزەوات نییە. دایر و هاوڕەکانی وەک داشەهارە هەڵدەسوڕێن، پێیەکیان لەم دیوە و پێیەکیان لەو دیوە، ئاگاداری هەموو ڕووداوێکن. ئێستا هاتوونەوە بەر لە هەموو کەس تاهیر پورە گوڵەی دیوە، ئەوەی زانی بێتی و دیت بێتی بۆی جێڕاوەتەوە. هەر لە گواستنەی کەوێ و کوشتنی زارا و عەبە و فەیزە و عەلیلە تا تەلاقدانی کەوێ بە وردی بۆی باس کردووە. تەنانەت باسی ئەوەشی کردووە کە فاتمی خێزانی فەیزیان داوە بە فەتەحەشێت لە پری خوێنی ژنەکەی. ئەوانە هەمووی بۆ تاهیر سەرنج بوو، بەڵام کوشتنی عەبە بە چ شتێکاری تێکردبوو ئەوانەی دیکەی لەبیر بردبووە. بە دەنگێکی بەرز لای پورەگوڵە بانگی هەڵدا بوو، سوێندی خواردبوو قاتڵەکەی پەیدا کە بەدەستی خۆی بیکوژێ. شەو درەنگانە تاهیر و مەحموودچوان و کوێخا شەریف لەبەر هەیوانەکەی ماڵی مەحموودچوان سەریان ناوە بەسەری یەکەوە. تاهیر هێور هێور ڕووداوەکانی ناوخۆ دەرەوەیان بۆ دەجێڕێتەوە. برالە دنیا خەریکی ئاڵوگۆڕبوونە، دەبێوە خۆکەوی. ئێران شڵەژاوە، خەڵک هەژیون. ئەو بزوتنەوەیەکی گەورەیە، ئاڵوگۆڕێکی سەی بەدیدێ. ئاغا نامێنێ، خەڵک دەبنە خاوەنی خۆیان، ژن و منداڵیان هی خۆیان دەبێ، بێگاری و دەودوو نادن، دەبنە خاوەن ئارەزوو خۆیان، سەر بەخۆ دەبن، خۆیان ئاغا و چۆخای خۆیان دەبن، دەبێەوە خۆکەوین. ئەوەی توانامان هەیە دەبێ بەکاری بەرین، هەلی چاکە دەبێت لە دەستی نەدەین، ئەوەش بە تەنیا بە ئێمە ناکرێت، دەبێ خەڵکمان لە پشت بێ، بێ ئەوان هیچمان پێ ناکرێت، دەبێ هانیان دەین بێنە مەیدان، هەرەوەندە بجوڵێنە وەک لافا و بوومەلەرزەوان، هیچ هێزێ چەنەبەر و باشاریان ناکات و کۆشک و قەڵای ئاغاوەت دادەماڵم، تا ئەو هەلە ڕەخسا و دەوڵەت زەبووناوە خۆکەون، دەرفەتە، شا لە هەڵاتنە، شا هەڵەیە دەور دەگۆڕێ، مستەدیق دێتە سەرکات، ئەو پشتیوانی وەرزێرە بە خەڵک ڕاگەێنن، ئەو کەسانەی تیان ڕادەبینن ئەوانەی سەربزێ و دڕوودارن پێیان بڵێن ئاگاداریان کەنەوە، ئاگادار بن، خۆیان دێنە مەیدان، هەر ئەوەندە بجوڵنەوە خاس و عام خۆ ناگرن، وەکو لافا هەڵدەستن. کاری ئێمەش ئەوەیە خەڵک وە خەبەر بێنین، ئەوە کاری ئێوەیە. خۆشم زوو سەرتان لێدەم، پێتان لێ نابڕم. کوێخا بە تاڵوکە هەڵی داوتی من ناتوانم بمێنمەوە، خاڵە ئاگادارە، هەموو ڕۆژی دەمکێشنە پازگا، خەریکن دێڵم دەکەن. ئاگاتان لێ نییە، وا بم یەخسر دەبم، ئاشکرا بووم، داوای هاوکاریم لێ دەکەن، کا لەوەی دانەماوە بمێنمەوە، یان دەبێت لەگەڵێەوە بم یان لەگەڵ ئەوان بم. جابوو هاتیەوە، من چاوەڕوانی تۆ بووم، لە مێژە چاوەڕوانت بووم، دەنا بە تەما بوو بە دووتانکەوم، مەڕ و ماڵاتەکەم هەرزان فرۆش کردووە و خانوم لە شار کڕیوە، ژن و منداڵم دەبمە شار و لەگەڵتان ڕێدەکەوم، دەرەتانم نەماوە. تاهیر ماتوو بێدەنگە، پاشان وتی پێت لەسەر چاو، بەڵام مانەوەت بە کەڵکترە، ئەوەی تۆ دەتوانی لە نێو خەڵک بیکەی لە دەرەوە ناتوانی، مانەوە زۆر باشتە، بریا من توانی بام، منیش ناتوانم، بڕوا بکە کاک تاهیر، ناتوانم بمێنمەوە. تا شەو شەق بوو لەو بارەوەتوە، تاهیر نەیتوانی کوێخا شەریف قایلکا بمێنێتەوە، لە ئاکامدا ڕایان هێنا سەرەوەی شەوێ ماڵی کوێخا هەڵێن و بیبەنە شار و لەگەڵیان ڕێکەوێت.
ئەو کارەکرا کوێخا کەوتە تەکیان و بەرەو سنوور وەڕێکەوتن. ئەو کەسانی سربزێ و دڕوودار بوون مەحموود بە دزیەوە یەکەیەکە دەچوە لایەن و دەیدواندن. بەرە شەوانە کۆ دەبوونەوە ڕاوێژیان دەکرد. هێندەی نەخەیان کۆڕ و کۆبوونەوە پەرەی سند و دێهاتەکانی دەوروبەری گرتە بەر. لە هەر دێ یەکسەن پیاوێکی بێر و نەتەرس بە شێوەی نهێنی بوونە کەلاو گەورەی ئاوایی سوێندخۆری خەڵکیان سوێن دەدا تا سەر لەگەڵ بن. ئەو بزوتنەوە وردە بووە جەماوەری و پیر و لاو بوونە بەشدار. ئەحمەد فەڕاشی یەکێک بوو لەوان. تەنانەت حەسەن مەیتەریش دەرهێنا و ئەوەی لە قەڵا بیستبایان دەیانجێڕایەوە خەڵکیان ئاگادار دەکرد. هەبوون کەسانی ترسەنۆک و پاشە کۆڵۆش لە ترسی پاشە ڕۆژەوانە بەدزی خەڵکەوە بۆ جامەلووسکێ دەچوونە قەڵاو خۆیان دەخستە ماڵی ئاغا. ئەحمەد بۆ خەڵکی دەجێڕا و ئیتر لە نێو کۆڕ و کۆبوونەوە ڕێیان پێ نەئەدا. هێزی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر و پتەوتر دەبوو. ئاغاوات کەس و لاواستر لە کات و لەو سەردەمەدا ئاغاکان کۆڕێکی گەوریان لە ماڵی هەمزەبەک پێکێنا و تەواوی ئاغاوەتی ناوچەکەتیدا بەشدار بوون. هەموو ڕایان هێنایە سەرەوەی کە بە خۆیان و نۆکەر ئەوانەی واشەوانە خۆ دەخەنە لایەن و خۆیان بەڕایەت و لایەنگری ئەوان دەناسەنن چەکدارکەن و ئەوەی لامجوومی و سەربزەوی دەکا لە دێوە دەریانێن و شڕیان بخەنە دەرەوەی دێ و بەزەیان بە ماڵ و منداڵیاندا نەیە. ئەحمەد فەڕاش لە پشت دەرگاوە گوێبیستی ئەو حەیسوبەی سەبوو. بە بیانووی ئاو لە سەماوەرکردنەوە هاتە خوارێ و حەسەن مێتەری تێگان و ناردی بۆ نێودێ و خەبەری بڵاو کردەوە. مەحموود وەک نوێنەرێکی تایر لە نێو خەڵکدا بوو. نوێنەری خەڵکەکەشە و هەموو چاویان لە زاری ئەوە هەموو فەرمانێکی بەڕێوە دەچێت. خەڵکینە ئەوەی لەگەڵ ئێمەیە بە گەورە و بچووک ژن و پیاو ئەوەی دەستی دار دەگرێ هەرتی هاتە بەردەست چەکی گەرم و سارد داس و شەنا گۆپاڵ و کۆڵەوەش دەستی دەنێ و کوچە و کۆڵان و سەربال و جۆبان بگرن. ئەوەی لە قەڵا هاتە دەرێ بەزەیتان پێدانەیە و دایپاچن. دوو کەسی نەتر سەرێستا بڕۆنە بەر دەروازە بڵێن ئەو خەڵکە دەڵێن پێ لە پشکۆ بنێن قەڵەمی پێیان دەشکێنین. دەبێ هەر ئێستا هەر خۆیان هەر ئەمش ئەو کۆڕ و کۆبوونەوە کۆکەن ئەگینا ئەوەی بەسەریان بێت تاوانەکەی لە پێی خۆیانە. بڵێن مەحموود دەیوت زوو بار و بنیان وە پێچن بەریقینی ئەو خەڵکە بەش کەس ناگرێ ها. زۆر داخلە دڵن هەرم شو قەڵا میوانی لێ نەمێنێ وە نەزانن هەر تازاوین. خەڵکی چەندێ لێرن پێویست بێ ئەوەندەی دیکە قەڵا بگرن بەشانەوە ئێمە زیاترین دەچینە ژوورێ لێیان. دوو کوڕەچە حێڵا لە نێو حەشیمەتی مزگەوت هەستانە بە کڕژی وە دەرکەوتن. ژن و پیا و گەورە بچووک ئەوەی دەستی داری گرتبا بە خەنجەر و قەما داس و شەنا گۆپاڵ و کۆڵەوەش تەور و تەشیەوە هاتنە مەیدان و چاوێن لە زاری گەورەکانە بەحاڵ هەر بە ئاستەم ئاماژەی هێرش بۆ قەڵا بکەن. ئەو دەمەی مام عەلی دەرکەوان ڕاستپاردەی خەڵکی گەیان شەو لە نیوە لایدا بوون. بە بیستنیەوە پەیاما دەستە سوارە لە دەربازەوە دەربازبوون و هەمزە بەگیشیان لەگەڵ خۆیان برد. ئەو دەم کە هەمزە بەک سوار بوو قەڵای بە ڕەسوول سپار. ڕەسوول بەڵێنیدا تاخوێنە دەمارەکانی دابمێنێ نەهێڵە ڕەعیەت بێنە حەوشەی قەڵا. ئەو کەین و بێنە هەر خۆ بەخۆ لە نێوانی ئاغا و نۆکەردا بوو کەس بەوەی نەزانی. ئەحمەد زانی قەڵاچۆڵا هەلی بە دەرفەت زانی نازداری تێگان خۆ ساسکا بۆ ڕاکردن. خۆی هاتە دەرەی وڵات با تاقیب کاتەوە. چووە بەر دەرگا بچووکەکەی چۆم. شەوژەنی لا برد و سەرێکی کێشا کەسی لێ نییە. بێ ئەوەی پشتی دەرگا بخاتەوە سەبرێ پێوەیدا و پێ چرپەوە سەرکەوتووە. چۆ پشت دەرگای دیوەکەی نازدا هەستی خشپەی پێ ئەحمەدی کرد. گورجڕا پەڕی و هاتە دەرێ. ئەحمەد لە پێشەوە ئەو بەدوویدا لە پلیکان هاتنە خوارێ. بە بن دیوار و دیوار گەیشتنە بەر دەرگە و چوونە دەرێ. لە دەرەوەی حەوشەی قەڵا ماوەی گڕوانینانەیەک لە تاریکیدا بزەی شادی و ڕوخساریان گرتبووە بەر. ئامێزیان بۆ یەک کردەوە و یەکیان گوشی بەخۆوە. وەک جووتێ پەلەوەرێ لە ڕاکە هەڵاتوو بایباڵیان لێداوە ئامادەی فڕین بوون. لە ناکاو شریخەی بڕن و بایباڵی نازداری شکاند و لە دوای ئەحمەدەوە ڕهێڵ بوو. ئەحمەد لە جێوشک و تاسە. نازدار دەنگی داوتی ئەحمەد من پێکرام تۆ هەڵێ. ڕەسوول لە سەربانە و گوڕاندی ڕاوەستە حیزباب لە جێی خۆت نەبزوێی. نازدار لە ئەحمەد خوڕی هەڵێ ئەحمەد هەڵێ تۆش دەکوژەی ڕەسوولە هەڵێ لە من گەڕێ من بریندارم. ئەحمەد وەخۆ هاتەوە پڕیدایە نازار و خستیە سەرشانی. بە بن دیواری حەساردا ئەحمەد پەنجەی نانێ و پەنجەی و چای بڕیە پەنجەی پێیەکانی. سەر پێی سپی بوونەتەوە سوورایی لێ بڕیوە. بە پەلە پەلاماریدایە سار وەک لە سەهۆڵ گیرابێ بانگی هەڵدا خۆی وەسەر کێشا. ژنان تێکرا دەرپەڕینە دەرێ کەس خۆی پێ نەگیرە. لە پشت دەرگاوە گویان لە دەنگی بەسۆزی ئەحمەدەوەیە کە بە کوڵ لە دەروونەوە داگرێت و ئاوا دەڵێ نازدار نازداری بابی کۆترە باریکەی باڵ بخوێنابی هەر خۆم زوو زانیم تۆ بۆ من نابی تۆ لە پەنجەرەوە و من لە دوو دەری بۆ تۆم پۆشا بوو بەرگی نۆکەری شەرتە لە دوای تۆ مەولاکەم هەڵگرم کەشکۆڵ ڕوو لە سەحراکەم
لەو ماوەدا نازدار بێژان و ئەو بزە لەسەر لێ و گوێ ڕاگرتە بوو. ئەحمەد دای لە کۆرەی گریان. نازدار لەسەر خۆ دوو دڵە فرمێز لە گۆشەی چاوەکانی ڕژانە خوارێ و لەسەر گۆنا هاڵپڕووکاوەکانی قەتیز بوون. بە دەنگی لەرزۆکەوتی سەفەری مسەفەر دوودڵ ڕەزاکە، دەم بنێ نێودەمم گردنم ئازاکە. ئەحمەد بە هێمنی دەمی نایە نێودەمی. لێوەکانی نازدا وردە وردە تەڕایی لێ بڕاو بوون بە سەهۆڵ. دەست و پێی ئەحمەد گڕێکیان تێدا نەما، شل کەوت بەلادا. ژنان بە خۆڕنین و گریانەوە هەواڵیاندا بە مزگەوت. یەکەم کەس کە گەیشتە سەر تەرمی نازدار و ئەحمەد مەحموود شوان بوو. بەندی دەستی ئەحمەدی گر هاواری کردوتی لە هۆش سووە وەرن لەو خوێنە دوور خەنەوە. بە چواردەسان ئەحمەدیان لابرد و لە سەرجێ ڕایان کێشا. بری و لە حەوشە ساز بوو، پورە گوڵە بوو. هاتە سەر تەرمی نازداری بێناسکەوتوو. لە 7 ساڵان ڕاستەوە بوو. بێ قسە و بات سوە لای ئەحمەد و لە ژوور سەری دانیشتە هاتەوە خۆش. ئەحمەد ساوی هەڵێنا و ڕوانیە پورە گوڵە لەسەر خۆتی پورەی جان درەنگ هاتی، زۆر چاوەڕوانت بوو. پورە گوڵە شوشەیەکی دەرێنا و چێوپەمەی لە زارکی دەرکێشانای بەزاری ئەحمەدەوە. یەک دوو قمی خواردەوە دەمی کێشا. پورە گوڵە دیسان بە زۆر نای بەزاریەوە. بیخە کوڕم، ئاوی میوەیە، با هێز بێتەوە بەرد و پیاوانە هەستە و لە بیری تۆڵەدا بە. بە گریان هیچ ناکرێ، گریان کردەوەی بێدەسەڵاتە، تۆ پیاوی دەتوانی تۆڵێ بستێنی. ئەحمەد دووسێ قمی دیکەی لێدا بە ئاو میوەکە گڕێک کەوتە دڵی قسەکانی پورە گوڵە و ورەیدای و هەستایە سەر پێ. لە تاوکەوتندا قەبرکەن قەبری نازداریان چاو کرد. پورە گوڵە تەرمی نازداری شۆرد و خەڵاتی بە باڵای بڕی. هەواڵی بە پیاواندا تەرم سازکن و بیبەن بۆ مزگەوت. بەر لە هاتنی پیاوان ئەد لە خانم حەسەن مەیتری نار ئیزم بدەن دوا چاپێکەوتن لەگەڵ نازدار کات. مەحموود شوان زۆر بەڕێزەوە ئیزنیدایە. ڕووی لە جەماوەرکردی هیچ کەس حەقی نییە بێحورمەتی بۆ ئافرەتە بکات. بە ژنان بڵێن زۆر بە حورمەت بن لەگەڵی. دووسێ کەسیش بڕۆن ئەحمەد فەراش بێنە مزگەوت با لەوێ نەبێ. عەدلە خانم لە دەرگای حەوشە بەنێو کۆڕی پیاواندا خۆی کرد بە حەوشەدا. ژنان چوون بە پیریەوە. لە ناوەڕاستی حەوشەدا چارشێوی فرێدا و بانگی هەڵدا و خۆی وەسەر تەرمی نازداری بێنازدا کێشام. گریا بوو بە حەوجۆش. شیوەنێکی جێڕا دایک مەگەر بۆ ڕۆڵەکەی جێڕابێ. ژنان وێڕای ئەو تێک ڕادەگرین و کەس نایپڕژێتە سەر کەس. پورە گوڵاوە خۆکەوت چوە سەرتەر. عەدلە خانم لەبەری هەستا. پورە گوڵە دەستی دایە قۆڵی لە تەرمەکەی دوور خستەوە. بە خوێندنی فاتیحایەکی ژنانی بێدەنگ کرد. پیاوان دارە تەرمیان هێنا و تەرمیان لە سەردانە و بردیانە مزگەوت. مەلا نوێژی مردووی لەسەر تەرمی نازدار خوێند. لە قاوەڵتوندا نازداری بێنازیان بە خاکسپار. چەند ڕۆژ لە کوشتنی نازدار تێپەڕیوە. مەحموود شوان بیستوویەتەوە ئەحمەد دەیەوێ خۆ بکا بە ماڵی ڕەسوڵی نۆکەردا بە تۆڵەی نازدار ژن و منداڵەکانی بکوژێ. لەبەرەوە چاوی لێ خافڵ ناکا و شەو و ڕۆژ لەگەڵ خۆی دەیجێڕێ. تەنانەت بشتێتەوە بۆ کانێ کوێرە ئەحمەد لەگەڵ خۆی دەیباتەوە. یەکەم جار کە چوە ماڵی مەحموود شوان ئەحمەد چاوی بە کابان کەوت. لێوی خۆی تونگەست. لەبەر خۆیوتی ئەوە کچە باڵا بەرزەکەی وا لە حەوشەی قەڵا دەهاتە دەستمەوە. یانی ئەم کچە کچی خاڵەیە؟ بەشی 41 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارش کەوت. بابینەوە سەر حەمە بابزانی حەمە چی بەسەر هاتووە. حەمەکە لە شاری سلێمانی بوو. ساڵە وەختێکە حەمە لە شاری سلێمانی نیشتەجێ و لە چایخانەکەی بلە ئێرانی گیرساوەتەوە. سەر و دڵخۆش بە کارەوە جەنجاڵە و هەست بە غەریبیش ناکات. لە هەوڵەوە زۆر وەڕەزی دەکە بە تایبەتی دڵتەنگی کەوێ و پورە گوڵە و عەبە بوو. وەک نامۆ شەوانە خەوی لێ نەدەکەوت. ئێواران دڵی قوفڵ دەبوو وەک ئەوەی شەوا دڵی ڕێک بکوشی. زەرزەر هەڵدەگەڕا و حەجمینی لێ دەبرا و جێپێی نەدەخوار. هیچی پێ نەدەخورا. ڕۆژ بە ڕۆژ لاواز دەبوو. دایما لە بیری گەڕانەوەدا بوو. بەڵام کە چاکۆ پەیاوەتی بلە ئێرانی و بیردەهاتەوە پەشیمان دەبووە. ئێستا هەوای گەڕانەوە لەسەری دانەما. وردە هەموو شتێکی لەبیر بردوێتەوە و سای خستوون. لەو دەمەوە پێڵاوی غەریبی لەوێ کردووەتەوە. بلە ئێرانی وەک بابێکی دڵسۆز ئاگای لێتی. ئەویش وەک بابی خۆی ڕێز و حورمەتی دەگرێ و دڵسۆزانە کار دەکات. حەما ڕۆژ بە ڕۆژ ڕسم و یاسای دەوروبەری فێر دەبێ و دابوو نەریتی شار ڕەچاو دەکات. نەوەک هەرخوو خودەی گۆڕاوە شێوە و قەڵافەتیشی وەکو جاران نەما. جاران داڵبوون بوو. هێندێژی درێژ لە چاوی دەدا. سەوزەیەکی ڕەشتاڵە بوو. ئێستا سەوزەی گەنم ڕەنگە. قەڵافەتی قەوی قۆڵتر لە جارانە و لەگە باڵای لە یەک دەکاڵێنەوە. لە جاران کورتە باڵاتر دێتە بەرچاو. بەسای ڕاپەڕینەکەی عەبدولکەریم قاسمەوە چەند چەک ئاشکرا بەدەست خەڵکەوەیە و چایخانە ژاوای دێ لە حەشیمەت. لەبەر سمڕەسمڕی چەکفرۆش و کڕیار کەس ئاگای لە کەس نییە. بلە ئێرانی لە پشتی مێزەکەی دانیشتووە. کەریمی چاپە سادەجێڕێ.
کوڕەمێر منداڵەکە خەریکی قلیاناوی سازکردنە. حەما بە سەتڵە شەکرەوە دەگەڕێ و جێ شەکرەکان پڕ دەکاتەوە. لێ ناکاو سەتڵە شەکری فرێدا پڕ بەزار هاواری کروتی. کاک تاهیر بەدەم هاوارەوە جەرپەڕی. بلێرانی بەسەر سوڕمانەوە دوی کەوت. دانیشتوانی چایخانە بەرەو پەنجەرە وەرسوڕان. هەندێکیان چوونە دەرێ. بە دەنگی حەما تاهیر و دوو هاوڕێکی ئاوڕیانداوە. تاهیر پەشۆکە هاواری کروتی. کوڕە خۆوە حەمەیە، حەمەی خۆمانە، حەمەی گیان ئەوە لەکوێ ماڵتە خۆ دنیات لێگەڕا. تاهیر بە کژی گەڕاوە. هاوڕەکانی پێپێ بەدوویدا. تاهیر و حەما تامەزرۆیەکیان لە ئامێز کرد. بلە ئێرانی نزیک بۆتەوە، ئەوەندە نزیک کە هەموو وتەکانیان حاڵی دەبێت. پاش چەندجارێک گێک هەڵمژین تاهیروتی شوێن نەماوە دووسێ جار سەری لێ نەدەم. هەر ئەو شەوەی ڕۆیشتبووی چوومەکانی کوێرە. مەحموود شوان وتی دوێ شەو لێرە بوو. دوا شەو چوومە دیێکۆن. عەبە وتی ڕۆیشتووە. چوومەکانی تو 10 جار چوومە هەزارشکەوت. ئەشکەوت نەماوە سەری پێدانەکەم. ئەوە تۆ لەکوێی؟ توخوا پورەگوڵە چۆنە؟ پورەگوڵە چی بێ؟ هەرمە پرسە چ دەکا؟ ڕێ لێ ڕێبوار بڕیوە. ئەوەی بیناسە و نەیناسە هەواڵی توێ لێ دەپرسێ. دەی باشە هەواڵی دیکە چییە؟ دەزانم لە چی دەپرسی. ئەوەی توێ لێی دەپرسی ساغ و سەلامەت لە ماڵی بابێتی. چاوەڕوانی گەڕانەوەی توێیە. تۆ ئەوت دەوێ نییە؟ حەمە سوور هەڵگەڕا. بۆ ئەوی باسەکە بگۆڕێ ڕووی کردە هاوڕەکانی تایروتی. ئەی باشە ئەو برادەرانە چێن؟ ئەمەیان ساڕۆیە، ئەوەشیان مینەیە. حەمە یەکەیەکە ماچی کردن. خۆڵی تاهیری گرت و ڕووی لە سارۆ مینەوتی. من لەو چایخانە کار دەکەم. لەو دەمەوە لێم خاوەنەکەی لە باب چاکترە بووم. فەرموون لەوێ تێر قسە دەکەین. لەو دەمەوە بلە ئێرانی گوێبیست بووە. بیرەوەری 22 ساڵ لەمەوبەری زیندوو بوونەتەوە. لە دەروونەوە سێودوویەتی. کانیە کوێرە، دیێکۆن، کانی تو، هەزارشکەوت. ئەوانە دەڵێن چی؟ دەستێ نایە سەر شانی حەمە. حەمە ئاوڕی داوتی کاک تاهیر ئەوە خاڵە برایمە، لای ئەم پیاوە کار دەکەم. بلێ ئێرانی قسەکەی بە حەمە بڕیەوە. ئەی بۆ دەتکوی خەڵکی چۆمی مەجید خانم کوڕی باش. بەپەلا ڕووی لە تاهیر کروتی. ئەو شوێنانی باستکردن مڵکی هەمزە بەگن؟ بەڵێ دی؟ بلا جوابی تاهیری نەداوە. زەق چای بڕی حەمە. چاوەکانی وردە زەلین و بوون بە گۆمیلکە. لێوەکانی لەسەری کەوتنە لەرین. وەک ئەوەی بیهەوێ بدوێ و لەرەی لێو ماوەڵی نادا. حەما لەو سەرنج و تێڕامانەی بلا دوو دڵە. تاوێ دەڕوانێتە بلە و تاوێ تەماشای تاهیر دەکا. پاشان چای بڕیە بەرپێی خۆی و سەری شەرمەزاری بەردایەوە. تاهیر تێبینانە ڕازی دەرونی بلە لە چاوەکانی دەخوێنێتەوە. لەپەڕ وا کە بلا بە پەشۆکێ پرسیارەکەی لە دووپات کردەوە. خاڵە جوابی منە نەداوە. وتم ئەو ماڵبەندە بەڵەدی؟ بلە بە پەشۆکایەتی ئەرێ بەڵەدم، چاکیش بەڵەدم. چێ دەناسی؟ هەر کەس بڵێ. ماڵ حاجی برایم دەناسی کوڕەکەی ناوی مەحموودە؟ کام حاجی برایم؟ بلێ جەواڵ؟ حەمە لە جێ ڕاپەڕی. تاهیر بە ئاماژەی چاو دای مرکاندەوە. زوو جوابی بلێ داوە. دەم خۆش، ئەرێ خۆیەتی. باوەشی کرد بە حەمەدا بەدڵ پڕی و بزەوتی. حەمە جان چاودڵ ڕوون، ئەو بابت خۆیەتی. خاڵە مەحموودە. ئەمە خاڵە مەحموودە. کاکە ئەمە کوڕی خۆتە، حەمە کوڕی توێیە، کوڕی سەلمەی خێزانتە. باب و کوڕی یەکتر نەدی و ماوەیەک دەڕوانەیەک. تاسا و ئەبەسا و جێژ دەڕوانەیەک. دەمتاقی چرایە و چاوپۆرگ بێتەکانن. مەحموود بیر لەو دەمە دەکاتەوە کێشتا حەمە لە دایک نەببوو. سەلمەی خێزانی وەتافی لاویان هاتەوە یاد و شەوی هاتەوە بەرچاو. تەز و موچڕگ وەکو هەورە بروسکە بەلەشیدا تێپەڕی. شەرمەزار و لە خۆبێزار سەری بەردا و چاوی لە حەمە خافڵان. حەمە بیری لە سەردەمی منداڵی خۆی و چاوەڕوانی دایکی دەکاتەوە. ئەو ڕێنانە کە دایکی لە کاتی سەرەمەرگ دەیڕەواند هاتە مێشکی. هاتیەوە مەحموود، تەماشاکە، هەر لە خۆت دەچێ، چاوە برۆی کوتومت خۆت. حەما ڕووی گرژ بوو، وەک ژێوێک هاتەوە، وەک ڕقەستاوان لە بەرپێی مۆڕ بووە. ڕاکردن و ناچاربوونی خۆیەوە بیر هاتەوە. لە پڕبانگی هەڵدا و باوەشی بە بابیدا کرد. باب و کوڕ بە دەنگێکی بەرز لە ئامێزی یەکتردا دەگرین. تاهیریش بێڕای ئەوان. دانیشتوانی چایخانە بە چاپەزەوە هاتوونەتە دەرێ. دوکاندار و ڕێبوار ئەوانەی لە ناو بازاڕ و شەقامن دەورەیان داوە. باب و کوڕ دەگرین، ئەوان پێدەکەنن چاپڵە ڕێزان و هەرایە. چاوەدڵتان ڕۆژن، پیرۆز بێ چاوەدڵتان ڕۆشن. حەشیمەت هەر دێت و زۆرتر دەبێت. تاهیر بەخۆ هاتەوە. گورجێ قۆڵی گرتن و برنیە ژوورێ و حەشیمەت بە دویاندا خێزەڕیان کردە ژوورێ. دەستە دۆست و ناسیا و دێن و پیرۆزبایان لێ دەکەن. باب چاو لە کوڕ ناتروکێنێ. کوڕ تاوێت چاو لە بابی دەکەم، ماوەیەک دەڕوانێتە وێنەکەی قەت دیوارەکە و جارجارێ بە بزە دەڕوانێتە تاهیر. دەی هەوێ بڵێ بابی من ئەو وێنەیە بووە.
تاهیر لێ حاڵیە بە تەکان سەری بۆی دەسەلمێنێت. بلێ ئێرانی بەلای تاهیر و دوو هاوڕەکەیەوە ناوی مەحموودە، بەلای خەڵکی سلێمانیەوە ناوی بلێیە. تاهیر هەستاوتی خاڵە مەحموود ئیزم بدە ئێمە بڕۆین، ڕفیقمان لەگەڵە چاوەڕێمانن. حی دەڕۆن بەخوا تا لە سلێمانی بن میوانی منن، بنێرە ئەوانیش بێن. ڕۆی وەرسوڕان چاوی لە نێو حەشامەتەکە جێڕا. کەریمی چایتیوە بە چایکەوت. کەریم هۆی کەریم، گورز پار هاڵخە و هەواڵ بە نەجیبە بدە، ئەوەی دەزانی و بیستوتە بۆی بجێڕەوە، بڵێ دێنەوە بۆ ماڵێ لەسەر ڕێلا دە دوکانی عەزیزی قەساب چی گۆشتی بوو لەگەڵ خۆت بیبەوە، زوو کەڕاکە ها بابی بابەکەم. ئەو دەم کەریم گەیشتە ماڵێ. نەجیبە پڕ بە تەشتی قاپ و کۆچکی بەدەستە بوو لە پلیکانەکان دەهاتە خوارێ. بە بیستنی و هەواڵە نەجیبە تەشتەکەی لە دەست بەر بووە. تاسا و پەشۆکە ئەو پەشۆکانی نەجیبە کەریمی دووشی کرد. لە دڵەوە لە خۆی پرسی تۆ بڵێ لە خۆشییان بێیان. ئەو کاتە هاتنەوە کەریمیشی لەگەڵ بوو. نەجیبە دەستی یاوەت و ئارەزووی بەدەستەوە بوو. تەمادار وێستا بوو. هەر لە دوورەوە وەک ئەو حەمە لە دامێنی خۆی بەربێتەوە بە پیریۆ هات و لە ئامێزی کرد. نەکەر ئەو تایر و هاوڕەکانیشی یەکەیەکە ماچ کرد. زووزوو بە ئاوات و ئارەزی دەگوت ئەوە براگەورەکەتانە، بڕۆندەستی ماچکەن، بڕۆندەستی کاکتان ماچکەن. هەموو ئەسرین و فرمێسکی شادی لە چاویان گەڕاوە، بە چاو دەگرین بەزار پێدەکەن. ئاوات و ئارەزوو خۆیان لە باوشی هەمە هاویش. نەجیبە سپەندەری ئاگردا و لە دەوری جێڕان. ئەو دەمکێشدا لە چایخانەوە دەرنەکەوت بوون. تاهیر ساڕۆی ناردەبوو لە دوی هاوڕەکانی دیکەن. کە هاتنە چایخانە ئەوان ڕۆی بوونەوە، بەڵام بە شاگردەکان سپارد کە هاتنەوە ڕێنوێنیان بکا بێنەوە ماڵێ. هێشتا تایروان لە حەوشە بوون. شاگردەکە دەرگا حەوشەی کردەوە بانگی کروتی خاڵە برای میوانەکانم هێنا. مەحموود ئیزنی لێ وەرگرتن و گورگەلۆغ بە پیریانەوە چوو. فەرمون وەرنە ژوورە ماڵی خۆتانە. یەکەیکە هاتنە ژوورە و ماچی کردن. یەکیان تون باوشی پێدا کرد و زووزوو دەستی کرد بە ماچکردن. کاک مەحموود من ناناسی، من شەریفی ڕەحمان خانم، خەڵکی کانی کوێرەم. ئەو دەم تووەڵاتی من تازە خەتمدا بوو. دەستی بەرەو کاوە ڕاهێڵا. ئەوەش کوڕی مەحموودی نادرا، ناوی کاوەیە. بە گوڕ و هەرای کوێخاوە هەما ئاگریدا. ئاوڕێکی داوتی دەست لە ئەستۆی ئاوات و ئارەزوو شل بووە. هەستایە سەر پێ. کاک تاهیر ئەوە لێرە چ دەکا؟ گورگل لە کۆزی خۆت هاویشتووە؟ تاهیر چۆ پێشە دەستی خستە سەرشانی هەموو بپێکەنینە سەبرێتی چۆن چ دەکا؟ ئێمە چ دەکەین ئەویژەوە دەکا؟ پێم سەیرە چۆن باوەڕ بەوە دەکەی؟ ئەوە من دەیناسم گورگە و لە پێسی مەڕدایە. باشە زۆر باشە. تا ئێستا قوڵە چۆماغ و کتێک بەدەستی ئەو ناوەقە بوو. ئێستا حەقاستنی خەڵکە بە خودا شێرم بۆ بەجوە بگرێ، دڵم لەوە ئاو ناخواتەوە. تۆش کێفی خۆتە. تاهیر نێوچاوانی وەکێناوە بە تووڕەیوتی بۆ بیری خراپ دەکەیەوە. تۆ دەی بغزێنی دەنا ئەوانیە. ئەگەر وا بوو با دەستی لە ماڵ و منداڵی هەڵ نەدەگرت و چێ لەگەڵ ئێمە نەدەهات. خۆ بە زۆر نەمان هێناوە بۆ ئێرە. ئەوە شیت مەگەر ئێمە نامانەوەی خراپ چاپ بکەین. گریما ئەو خراپ بووە. ئەوە نی دەیهێوی باش بێ. ئەوانە لە مێشکت دەرکە. چۆخا زۆر چاکە. ئەوە بەرەو تۆ هات. ڕوت خۆش بێ حەمەد جان، ئاگا لە خۆت بێ. چۆخا بە باوشی ئاوەڵاوە بەرەو حەمە هات. تاهیر لە پشتەوە لە حەمەی وتاو هانیدا. حەمەد و سێ هەنگاو چۆ پێشەوەیکیان لە ئامێز کرد. ئەوانی دیکەش یەکەیەکە حەمەیان ماچ کرد و خۆیان پێناسان. من مینەم، سارۆم، نامیقم، ڕەشۆم، قادرم کاکە حەمە. کاوە دوا کەسیان بوو. حەمە تا ئێستا کاوەی نەدیت بوو. هەر لە دوورەوە نابیست بوو. گەرم و گوڕ لەگەڵی دوا و تێڕوانی. چاوەکانی هەر لە کابانی خوشکی دەچوو. ئەو ڕۆژە تا شەو داهات شەوێت تا شەو شەق بوو. باب و کوڕ چیرۆکی ڕابردوو خۆیان جەراوە. ئەو دەمەی حەمە باسی سوێنەتی مەرگی دایکی دەکرد. بابی خوڕ فرمێسکی دەباراند وەختی نووسم. تایر و حەمەش چوونە دیوێک. ئەوەی کە لە پاش هەڵاتنی حەمە ڕووی داوە تاهیر لە پورە گوڵە و ئەو بیستوێتی بە وردی بۆی جێڕاوە. حەمە جارە گریا و جارە پێدەکەنی. بەوەی کەکەوێ بە کچێتی تەلاق دراوە پێکەنی. بۆ کوشتنی عەبە زۆر گریا. هەموو بەسەراتەکەی عەبەی بۆ تاهیر جێڕاوە. سوێندی خوار قاتڵی عەبە بدۆزێتەوە بەدەستی خۆی تۆڵە بستێنێ. 3 شەو و 3 ڕۆژ تاهیر و حەمە لە ماڵەوە دەرنەکەوتون. ڕایانهێنا سەرەوە تاهیر لەگەڵ بابی بدۆ کارەساتی پێڕاگەێنێ. شەوی چوارەم تاهیر مەحموود ئێرانی بردە دیوێک. ئەوەی سەبارە بە حەمە و کەوێ دەیزانی بە وردی بۆی باس کرد. پاشێن دەبیرکردنەوە مەحموودی حەمە ئیتر هەتیو نییە، ناهێڵم بە چاوی سووک تەماشایکەم. ئەو چەشنە تۆ باس دەکەی خۆم دەتوانم بێمەوە ئۆدی. خۆم دێم و خوازبێنی بۆ دەکەم. ئەوەی لە توانان بێ دەیکەم. بەیانی مۆڵەتم دەند و سبەی وەڕێ دەکەوی. شار و دێچی و ڕێ لەژێر دەسەڵات و سایی هێمنایەتیدایە. نە دەوڵەت و ئەمنیە لە گۆڕدایە، نە ئاغا و نۆکەر و ڕێگرەکانیان. بێتر سوخۆف نۆ پیادە و هێستر سوارێ هەشتیان چەکدارن. هێور سنووریان بڕی. 3 ڕۆژە بە ڕۆژ ڕێدەبڕن. شەوێ لە هەر لایەک ڕۆژاوە بێ لا دەدەنە دێک و چاندێک و خەڵک کۆ دەکەن و قسان بۆ دەکەن. لە ڕووداوی تازە ئاگاداریان دەکەنەوە.
محمودی حاجی برایم تا لە زێدەکەی نزیکتر دەبێتەوە زیاتر ڕابردووی دێتەوە بیر. دیمەنی کەژ و چێ و چۆم و ڕووبار موچە و مەزرا شێوەی ژن و پیا و گەورە بچووکی خەڵکی دێتەوە زەهنی لە دەروونەوە ڕێنە دەکا. 22 ساڵە چێ وەک خۆی ماوە. کەسانێ پیر بوون ئێستا حەو کفنیان ڕزاندووە. هاوتەمەنی من پیر بوون و وەک من شێوەیان گۆڕاوە هەر نایەن ناسمەوە. ئەوانەی منداڵ بوون کوڕ خاوەنی ژن و مناڵە کەس لە ماڵە مێردا زۆریش دوای من لەدایک بوون. من هەر نازام چێن و ناویان چییە. بڵێ چێ بناسمەوە چێ بمناسێتەوە. ئەی کەژ و کەژ ئەو چێوانە موچە و مەزرا چۆمەکەی بەردێچی بڵێ وەکو خۆیان مابن. داربیەکەی سەرکانی تو ئەو دەم تازە یەختەکرا بوو. پژ و پاڵ و چرۆکانی نەرم و شلک بەدەم باوە سەمایان دەکرد. لەگەڵ مای نیوەڕۆدا وەک چەتر دەچوونە ژێری. ڕەنگە ئێستا پیر و کلۆر بووبێ. منداڵان لە چاوشارکێدا خۆ لە کلۆرەکەیدا وەشارنەوە. بزەیکە هاتە دیسانە جوابی خۆی داوە. ئەوانە هیزین چی وەکو خۆی دەمێنێ. ئەوانە بەجێ خۆی بڵێ سەبارەت بە خۆم چۆن بیرکەنەوە. ڕەنگە خەڵک زانی بێتیانە بەرچیاڵەتم. بڵێ بەبێ تاوانم زانن یا بە شەڕواڵ پیس. خۆ خوددا دەزانێت لەو دەمەوە هەمزەبەگە و ئافرەتی هێناوە چاوم بە چاوی نەکەوتووە. وەی خوددام کرد بە گژتدا هەمزەبەگ چا ئەو بۆ فەیزا وەی فەیزەی گۆڕ بە گۆڕ. لە ناکاو تاهیر پێشی هەسترەکەی گروتی گەیشتین لەو تەپەوە سەر دەکەوین کانی تووە کەسە نەنێرین هەواڵ بدا با سەر بەخۆ نەچینە نێودێ. محمود بە چەشنێ نوقمی خەیاڵ بوو وەی نەدەزانی سواری هێسترە و 8 سەگدار و حەمەی کوڕی لەگەڵا. شپڕێ پەشەکەوتی ها گەیشتین باشە وا بکە. تاهیر بانگی کروتی کاوە دادەی پیاڵخە و لە پێشەوە خۆ بگێنە نێودێ بە پورە گوڵە بڵێ حەمە هاتەوە بابیشی لەگەڵا دەی هەڵە دێ پیان بڵێ. کاوە گورجەوە پێشکەوت کرش لە گردا ئاوا بوو. تا ئەوان لە لێژوە سەرکەوتن کاوە گەیشتە نێودێ. ئەوان گەیونەتە دەوری دێ بری و بەرز بووە. وە دەرکەون خەڵکینە وە دەرکەون حەمە هاتەوە بابیشی لەگەڵا. محمودی حاجی برایمیشی لەگەڵا. محمودی حاجی برایم بلێ جەواڵ محمود هاتووەتە وە دەرکەون وەرن خەڵکە. دەنگی پورەگوڵا دەگاتە جوێی تایر و حەمە هەردوو دەڕوانە یەکتری و پێدەکەن. حەمە تەماشایەکی بابی کرد و بە بزەوتی دەزانی دەنگی چێیە؟ ناوەڵا پێم وانێ کەس بناسمەوە. ئەوە دەنگی پورەگوڵەیە گوڵەی مامکەریم سیرکە تۆ سەیریکە. ئەو عالەمەی وەدوو خۆی داوە تاوە خەڵکی دێ وەدووی کەوتون چێ دەوێرێ وەدووی نەکەوێ تەماشایکە تو خوا تەماشایکە باوکە دەڵێ شەماڵە. پورەگوڵا لە پێشی خەڵکەکەوە گەیشتی. حەما بەرەو پیری هەڵات و خۆی لە باوەشی خست. تاهیر بە دووی حەمەدا. محمود خۆی لە هێستر هاویشتە خوارە. پورەگوڵا یەکەیەکە ماچی کردن و خەڵک بە جەماوەری هورژمیان هێنا و باب و کوڕ لە نێو حەشیمەتاون بوون. تاهیر مینەی بان کرد بەو کوڕانە بڵێ جوێ بنەوە دوور لە خەڵکی بڕۆن و ئاگاداری دەوروبەر بن دۆست و دوژمن ئێستا تێکەڵا کەس لە کەسە. سەگدار جیابوونەتەوە دوور لە خەڵک شان بەشانیان دەڕۆن. سرتە و چپا کەوتە نێو خەڵک قوشقی و کوڕەگوێ چاویان بڕیە چەکدار بەدزیەوە لێک دەوتن. ئەوانە چێن؟ پورەگوڵە دەیان ناسێ. ئەوە نییە دەستی یەکیانی گرتووە دەبێ ئەوە گەورەیان بێ. ڕەنگە بەخوا پێم وابێ ئەوە لە چۆوانە دەناسێ. چێ پورەگوڵا جا چێ ناناسێ بەناو دەیان ناسێ. یەکەیەکە ماچی کردن. ئەوەی لەگەڵێتی ناوی تاهیرە خۆم گوێم لێبوو نایبر. ڕەنگە هەر ئەو کەسە بێ هەمزەبەک دەیگوت سەتێک بە برینداری بوون بووە. ئەرێ خۆیەتی ئەوە ئەو دەما پورەگوڵە شاردوێتی و دەرمانی کردوە لێو دەمەوە دەیناسێ. ئەو ژنە زۆر سەیرە سڕی وەک سڕی هەنگە کەس لە سڕی ناگە. بڵی چێ بنەوانە هەر کەس بن هەر بێوەی بن ئازاریان بۆ ئێمە نەبێ بەڕێی خۆیان بابڕۆن. پورەگوڵە گوێی داونێ و لە چپەکەیان حاڵێ لە تاهیری کەوتی گوێت لێیە ئەو باسی تۆ دەکەن وات دەناسن من وات ناناسم لەوانە بزانن کوڕی چێی چاو تۆخوا تو چاویان لێکە سەیریانکە تەماشا چۆن گوێیان قوت کردوێتەوە دەڵێ کەری جووتیارن و گورگیان دیوە. ئەوە ناتان ناسن نازانن لایەنی ئەوانن بەحاڵ هەر بەحاڵ سوسە بکەن ئێوە چێن و دەڵەنچی ڕیش دێنە پێشە و هەژدە قسەوە بەر کەس ناخەن بەڵام بڕوایان پێمەکە قسەیان تا چەنەیان بڕناکە جۆ بە هەیت و هوتیامەدا چاو لە ئێستا مەکە. ئێستا ترسی ئاغا و ئەمنیان هەر نییە بە ئاستەم هەر بەئاستەم بزانە ئەوان لەسەرن سەدی وەکتۆ بە پارەیەک دەفرۆشن تۆ نازانی تۆ نایەناسی من دەزانمەوانە چین. ئەوانە ڕێوی هەرچیێ پێدانەدا خۆی لێ نادەن. کورت و کرمانجی پێت بڵم هەر کەس کەر بێ ئەوانە کورتانن ئەوانە بۆ ئەوە نابن وەک ئێوە خۆیان بۆ بدەن بکوشت حیف و خەسار بەخوای کوڕم. دەڵێ چی پورەی گیان هەر ئەو خەڵکەمان هەیە دەبێت لەسەر خۆ بین و سەبرمان هەبێ چاک دەبن وردە هەنگاو چاک دەبن.
وردە وردە و هەنگاو بە جەماوەر چوونە نێودێ و گەینە دەرکی ماڵی چۆخاکەریم. ئەو دەمەی پورە گوڵە جاڕیدا مینا خۆی گیان دەکەوێ و بەجوو چوونە سەربان کەوێ بێ ئۆقرەیە ئەمپێ و ئەو پێێتی دڵی بەتەکان لێ دەدا و 50 هەڵدەگڵۆفێ لەرز و نۆبەتی دایگرتووە چاقوچۆ هەڵی دەجووقێنێ و ددانی بۆ لەسەر یەک بەندا بێ بە چاو دەگری بەزار پێدەکەنم سەر کوڵمی سوور هەڵگەڕاون چاوی پڕ بوون لە ئاو شەپۆ لە دەن و لە کەلاون کەلاویان کرد ڕیز فرمێز وەکو دەنکە مرواری بەسەر ڕوومەتەکانیدا خلۆر بوونەوە و ئاوێتەی بزە بوون مینا بەسەر سوورمان و تێڕوانوتی ئایا ڕۆکەوێ ئەوە دەگریێت وەختی گریانە کچەتیوە چ بکەم بە خۆم لێ خاڵۆ ژنجان وەختی لە خۆشیان بفرم کە بیر لە خۆم دەکەمەوە پێم خۆشە ئەرزی قوتمدا خۆم بە شەرمەزار دەزانم شەرمەزارم مینایجە دەترسێم زۆر دەترسێم حەمە لێم زیز بوو بێ ئایا ڕۆ جا بۆ دەبێ زیز بێ خۆ بە دڵخوازی خۆت و کارت نەکردووە بە زۆر مایارەیان کردی خۆ ئەوە دەزانێ وانیە درۆ دەکەی لە خۆشیان لەرز لێ هاتووە ئەوە تۆ بە چیە دەڵێ لە تازە ڕاستی وایە کۆنە ڕاستی کوێرە کچەتی و بەشێتم دەزانی مینا دەستێڵێنە چەپۆک بدا بەسەر کەوێدا لە حەوا پەنجەی وشک وێستا ئەوە حەمە ها لەگەڵ خاڵتە حەشیمەت وە دەرکەوتن کەوێ مینا خۆیان دایە پەنای زیادە دیواری سەربان واکە هەموو کەس نایبینێ مام حەسەن و محمودی حاجیشان بەشان لە پێشەوەن ئەحمەدی مام حەسەن دەستی بە دەستی حەمەوە و خەڵک بە دویانەوەن لەبەر ماڵی چۆخاکەریم حەما گۆشی چاویدایە دەرکوبان لە ناکاو وەک ئەوە هەورە بروسکێ بێکەوێ تەزوو مسوڕک بە لەشی داهات و لە ناخەوە دڵی دەلەرزێ زووە خۆ هاتەوە بەسیلەی چاوڕوانیە ئەحمەد بەر لەوەی حەمە چاوی لەکە ئەحمەد ڕووی وەرسوڕاند بوو ئەنەهوو هیچ نازانێ دیسان چاو بوو بە ئەسپی سەرکێش و بەرەو سەربان لە دوای کەوێ دەرەگەڕێ لە دڵەوە دواندی وتی کەوێ جان تو ڕۆ زیزی مەتۆرێ تو خوا لێم زیز مەبە بەخوا بێتاوانم دەزانم لەوە تووڕەی بەجێم هێشتووی شەرمەزارم تۆ چاوە جوانەکانە لێم مەتۆرێ من هەر شوانەکەی جارانم لە پڕدا بری و کەوتە نێو خەڵک هەر یەک لە لایەکەوە دەیانکۆت نیوانی منن پورە گوڵە دەستی تایری بەردا و پەڕێ نێو پیاوەتی کەس قڕا نەکات میوانی خۆ من مام حەسەن لەسەر خۆتی پورەی جا ماڵی ئێمە شەرهی تۆیە ئەو عالەمە لەوێ جێی نابێتەوە کامە عالەم ئەوانە دەکەسن عالەم دەستنەوە ماڵی خۆیان دوای شی و بێنە مزگەوت تاهیر دەوێ قسەیان بۆ بکە ئێستا بڵاوی کەن مام حەسەن تۆ ژوەرە دەنگی پورە گوڵا هێندە لە تووڕە دەچوو کەس نەیدەوێرا قسە لە قسەیدا بکە شەوێ دوای شێو هاتنەوە مزگەوت خەڵکی کانیتو خاص و عام پیاوان لە ژوورێ ژنا لەبەر پەنجەرەوە دەرکی مزگەوت کۆبوونەوە تایر تا درنگانی سەبارەت بە ڕووداوی دەرەوە ناخۆ بۆیان دووە هەرەوە شەوە تاقمێ لە کوڕەجە هێڵەی کانیتو بە هاوکاری لەگەڵ تاهیر خۆیان نیشاندا بەیانی زوو تاهیر هەواڵی هاتنەوەی حەمە و بابینار بۆ مەحموشوان لە قاوڵتوندا مەحموشوان و دەستەی خەڵکی تازاوە گەیشتنەکانیت و ئەحمەد فەڕاشیشیان لەگەڵا ڕەنگزەرد و لێو بەبار هەڵپڕووکا و لاوا تاسەبار و بێزار ڕێشات و داتەپا و وەڕەز و دڵپەر خۆی لە ئامێزی حەمە هاویشت حەمە جێژ و مەنگ بێ هەواڵ لە هەموو شتێوتی پڕ بەدڵ تاستم کردبوو نازدار چۆنە ئەحمەد لەبەر هەنیستان جوابی پێنەدراوە مەحموشوان حەمەی دوور خستەوە کاکە باسی نازدار مەکە بۆ نەزانیوە نازدار نەماوە وانەڵێ بۆ نەماوە کاکە کوژرا ڕەسوڵ کوشتی دوای بۆت دەجێڕمەوە بزانە دەتوانی کارێ بکەی لە مشکی دەریکەی لەو ڕۆژەوە نەمێرا چاوی لە خافڵکەم دەترسم زۆر دەترسم بەڵایەک بەسەر خۆی بێنێ هەمە خۆی دەردەدارە و دەردی ئەحمەد هەست دەکات لە دڵەوەتی پێویستی بە دڵسۆزێک هەیە دەردی دڵی لای هەڕێژێ دەستی ئەحمەدی گرت و بردیە دەرێ هەمە ئەحمەدی بەدەم پرسیاری چۆنێتی کوشتنی نازدارەوە لە چێوە بەرداوی لە برد بەو دیودا لەو دەمەوە نازدار کوژراوە کەس ئەو پرسیاری لێ نەکردووە تا گەیشتە تازاوە چوونە سەر دڵکۆی نازدار ئەحمەد کوڵ و کۆی دەرونی هەڕەشت تاوێک ساوی وشک نەدەبووە لەو ماوەدا تاقە جارە حەمە نەیگوت مەگری ئەوی ژۆڕای ئەحمەد دەگریا و زۆرتر هانی دەدا بگری وردە گریانی چاو بوو کۆتە بیری تۆڵە دەستم بە ڕەسوڵ ناگا خاڵە مەحموود ناهێڵە تۆڵەی نازدار بستێنم کاکە تۆڵە لە چیە دەستێنی بیهێشت بە میسکرم لێ دەبڕین ژن و منداڵم نەدەهێشت پیا و ژن و منداڵ دەکوژی توخوا پیا بووە دەبێ ژن و منداڵ کوژێ ئەی کاکە چ بکەم خۆی وەک دێڵ لە قەڵا خزاندە و کەس ناتوانێت زەفەری بەرێ چەکی پێیە ئەوەی نزیکی قەڵابکەی دەیداتە بەرگولە تۆپە لەمەکە ڕۆژی خۆی گۆڕ دەنێتە گۆڕەخانە ئێستا ڕۆژێتی دەرفەت بێنێ هەڵدێ لە کیس دەچێ هەر بینە هەڵات هەڵدێ بۆ کوێ دەچێ ئەو قاتڵە هەر رازداری توێ نەکوشتووە سعیدی نۆکەری ژەو کوشتی بزانە بە هەر لەونێ دەتوانێت ژن و منداڵەکەی تێناگەیەنی دەیگرین
لەو ڕۆژانەدا دیگرین و محکەمەی دەکەین بە ئەوانیش لێرە بن. چۆن دەگیری ئەو چەکی پێیە؟ چەک دەیجایەمەش چەکمان هەیە. ئەو چەکدارانە نەدیوە؟ ئەرێوانە چێن؟ دۆست و دڵسۆزی من و تۆن ئەوانن کە هەمزەبەک دەیگوت چەتەن. بڵێ ڕەسوڵ بگن و بیدەنە دەستی من؟ کاری ئەوان ئەوەیە تۆڵەی بێ زۆر لە زۆردار دەستێنن ئەرخەیان بە دەیدەنە دەستی خۆت. چی لێ دەکەی و کات بیکە. ئەحمەد بۆ بەڵێنە ڕەنگی گۆڕا و گوڕ و تینگەڕایە لەشی هەر ئەو ڕۆژە بەرەو بژوێ وەڕێکەوە. هەفتەیە کارشێک لە ماڵە بانکشتیان دەکەن. ڕۆژی هەشتم مەحموودی حاجی تاهیر و پورەگوڵی بردو چونە ماڵی مام حەسەن. تاهیر وەک دەرا و تاقیکاتەوە. خوازبێنی کەوەی درکان. مام حەسەن بە پێکەنینوتی کەوابێ دەبێ خۆست ئاسکەم قەرزەکەی هەمە بدەمەوە. آخر 6 تەغار گەرم و 250 تمەنی لای منە. پورەگوڵە هەڵی داوتی ئەینە کا بڵێ چونکە باپیری کەوێم دەی خۆم بەر لەکەوێ دەبێ خۆ بخوێنی. ئەوەی بۆ پێکەنین وتی هەموو قاقایان چشە. مام حەسەن گاڵتەی وەلانە و لەسەر خۆوتی باش بە حاڵی خۆم هەمەم بەقەد ئەحمەد خۆش دەوێ. پورەگوڵە و کا مەحموود اختیاری سەر و ماڵیان هەیە. تۆش اختیاری سەرم بە من بێ بە کراسەکەی بەریەوە پێشکەشە. ئیزم بدە بچمە لای چەخا پرسێکی پێ بکەم. ئاخرەویش بابێتی دەبێ قایل بێ. دەزانم قایلە بۆ بوایە کار نەدەگەشتە ئەو جێگا بەڵام سار ناچار بوو. دەستی زۆر بیبڕێ خوێنی نییە. تەحمولکەن بەیانی جوابتان نەدەم. هەرەو ڕۆژە مام حەسەن چۆ ماڵی چەخا و باسەکەی درکان. چۆخا ماوەیەک مات پاشانتی تۆ دەڵێی چی پێت خۆشە؟ ئەی بۆ کوڕ لە حەمە و خەزم لە مەحموود باشتر؟ ئەڕێ وەڵڵا زۆرم پێ خۆشە. دەی باشە تۆ پێت خۆش بێ دەیدەمێ بەڵام بەمەرجێ لە دێنەی باتە دەرێ. مەحموود بیانوونێک دەبی بابەوەتی خۆت دەزانی من زەلیلم کەس شک نابم هەر کەوێم هەیە. ئەوە ماڵ و موچە و مەزدا بەزاوبەندی بێتە سەر ماڵ باوانە بێ من نایدەم. مام حەسەن خۆی گیف کردوتونتی وەڵڵاهی من تێدانیم کە جواب بەمێرد نادەم. ئەوە قسە نییە کابرا کاری واناکە نابێتە زاوای ڕەوی. ئەویش بیکا من نایکەم کوڕژنی هێنا و کز مێردی کرد چیان پێ خۆش بێ لەوێ دەبن. ئاخری نابێ ئەی لێرە بێ بۆ قسەی ئەموو ئەو جوان بیرکەوە چاو لە ئێستا مەکە. سبەی ڕۆژە هەمزەبەک دەسەڵات بکەوێتە دەستی پشیلە لە دەرپێمان دەخات و قالۆنچە لە چاومان دەبەستێ بە زۆر لە حەمە ڕادەکێشە ها مەگەر ئەو جارە بە زۆر نەبوو. بە من بێدەیدەمێ نەشڕوا دەبێ بڕوا باشترە ئاو دەکرێت بە ئاگردا. لەو دەمەوە قسە دەکەن کەوێ لە پشت دەرگەوە گوێ لێە. دوو گۆزەی دەستدایە و کرژ لە حەوژە چوە دەرێ بە بیانوکانیەوە بەبەر دەرگای ماڵی باپیری داڕۆیشت و مینای تێگەیان بێ بۆ کانی. مینای جان بزانە حەمە نابینی بڵێ کار تەواوە بابیشم ڕازیە بەڵێنی بە باپیرم داوە مزگەنی لێ بستێنە. ئەی خۆت مزگەنی خۆت چیە؟ تۆ چت دابمەمە منش دەدەمێ. هەردوو بە پێکەنی گەڕانەوە. دەمەونیوە ڕۆمینا مزگەنی بە حەمەدا حەمە بەڵێنیدا بەسەر جلی بووکەوە کراسێکی بۆ بکڕێت. لە دواییدا بەمینایوێت ئەگەر چاڵ بەکەوێ کەوت بڵێ ئەگەر شەوێ کەی خودا هات دێمە سەرمە. کەی خودا بە مەلا و بە ماڵی کوێخاوە دیوەخان پڕە کوێخا لەسەر جێپاڵیدا و بەسەرینەوە چڕە و گوڕێ لەسەر مارەیە و گوڵ و گوارە و جیازی. مەحموودی حاجی بە قسەیەک هەموویانی بێدەنگن. باشە بەسەر چاو ئەوەی مام حەسەن و کوێخا بڵن لەسەر سرم لەسەر چاوم بەیانی شیرینی دەخۆین و مارەی دەکەین. تێکڕا بە دەنگی بەرزوتیان مەبارەک بێ پیرۆغەڕە بن. دەنگی مەبارەکبایی هێندە بەرز بوو حەمە لە سەربان و کەوێ لەبەر کولاوکەی نێوماڵەوە گوێیان لێبوو پیرۆزبایان لێ کرد و بەدڵ بەدەمیەکەوە تریقانەوە. بەیانی زوو مەحموودی حاجی پیاوی بە پوڵەوە ناربۆشە کەلوپەلی پێدایز بێن. لە قاوەڵتوندا مام حەسەن هاتە ماڵی پورەگوڵە و لەگەڵ مەحموودی حاجی دانیش دەستی کرد بە باخەڵدا. کاک مەحموود ئەوە 250 تمەنی حەمەیە لە پورەگوڵم قەرز کرد بوو 6 تەغار گەرمیشە ئەویش لە چاڵدایە بە کوڕەکانم تۆ دەری بێنن ئەویش بکە بە پوڵ بەکەر و بار و پیاوی خۆت بۆ دەنێرم لە شار بیفرۆشن. مەحموود بە پێکەنینەوە دەستی نا بە پوڵەکەەوە نایە بەردەمەتی دەستی بە پشت جێبانەکەی پشتەوە خورجینێکی دەرێنە دەرگای ئاوەڵا کرد و نایە بەردەمی. مامە جان ئەوە هەمووی پارەی تۆیە دەمەوێت بە ماڵی خۆم بگوازمەوە. ئەو پوڵی حەمەیە کەفی خۆیت چی لێ دەکا بیکە ئەوە با لە لای تۆ بێ. ناوەڵا خۆم واخیزەی کەس ناکەم دەست دەناسێت لە چێ مەرگرتووە دەیدەمە ئەو پوڵەکەیدایە پورەگوڵا دوانی وەڕۆیە. ژن و پیاوە لە ماڵی چەخا کۆبوونەتەوە شیرینی خواردنە شەوێ لە ماڵی پورەگوڵا نانی کەی خودا ساسکرا. دوای شێو چونە ماڵی چێخا. مام حەسەن بوو بە وەکیلی چێخا کەریم. مەحموود وەکیلی حەمە کەوێ لەسەر دوو دەست جل و گوڵ و گوارە و کرمەک و 4 تا بازنەی زەر و 700 مەم پارە لە حەمە مارەکرا. بەلەوەی مارەکەن بابی زاوتی کەی خوداکان مام حەسەن چێخا کەریم ماڵم لەو دیوە کوڕ و کچم ژن و ماڵم لەوێ بووکی خۆم دەبەمە ئەوێ پاشە ڕۆژ پیاخراپم نەکەن. مام حەسەن هەڵی داوتی بووکی خۆتە بۆچێ دەبێ بیبە مەبارەکت بێ کەس دەست ناهێنەتە ڕێت. دیسانەوە دووبەرەکی و مشتومڕ لە نەو ژناندا ژیاوە. کەوێ بێوە ژنە
بێوەژن هەیتوهوتی ناوێ هەر شەوێ بە دزی دەیگوازنەوە کەوێ کچە بە کسێتی هاتوێتەوە بێعەیبە لە ئاوی شەوێ پاکترە ئاتا پیاو نەبوو پیاویش ببێ ئەو خۆی بەدەستەوە نەداوە دەبێ بە قەدر و حورمەتەوە بەزمی بۆ سازکە ئەو بربەرەکانەیە دڵی ژنانی کرمێ کردووە نازەنی دایکی کەوێ ڕوو لە هەر ژنێ دەنێ بێتە پێخەسوو خۆ لە قەرەی نادا دەترسن کەس نەبێ پورامانجاری پێشوو پێخەسوو بوو دەیزانی سباسە سوێ لای نازەنین و بەڵێنیدا پێخەسووی کەوێ بێ پازدەی دووهەم مانگی پاییز زلی بووکێنی کرایە بەر کەوێ ئەحمەد فەڕاژ ئەو حەیسوبەیسەی ژنانی بیست بوو لەو دەمەیدا بوو کاتە دەرێ بە هەوای بوو گواستنەوە نەرم و حەزین بە دڵی بریندارەوە دەستی پێکردوتی خەمخەمی خۆمە و دەردی شۆڕێ ترسی زاڵم لێم ناگەڕێ لەسەر باڵات بیکەم شەڕێ پاییزە لە من درەنگە لە تۆ سوور دەبێ نارنج زەر دەبێ لیمۆ خەمی خۆمە و دەردم دوان ڕەنگ زەردەی تۆ وەک مردووان بۆ چۆڵت کرد لێم جێژوان پاییزە لە من درەنگە لە تۆ سوور دەبێ نارنج زەر دەبێ لیمۆ بووک بۆ هەوایە نەرم لە ژێر چارەوە دەگری ئەحمەد فەڕاژ لەگەڵ هەر بەندێ دڵۆ فرمێز لە چاوی خولۆر دەبنەوە ئەوەی گوێی لە دەنگیەوە دەردی دەزانێت بە هەوای گۆرانی چەپڵە لێ دەدەن و دەگرین بێماندوو بوون و پشودان تا دەرکی ماڵەکەی پورە گوڵا یەکبین نەیبڕیەوە بووک چوە ژوورێ و خەڵک بڵاوەیان کرد شەو ڕۆیشت ڕۆژ هاتەوە بەر لە تاوکەوتن پورامان بە پرێسکەوە سەربەرز گەڕایەوە ماڵی کوێخاکەری بەڵێ جێگرانی بەڕێز و خۆشەویست بەشی 42 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە و کۆتایی پێهات هەمە و کاوێ ئەمجارە بەیەک گەیشتن و ئاو بە ئاگردا کرا و دڵیان بە یەکتر خۆش بوو بەڵام ئەوانەی دیکە ئاتا چی بەسەر هاتووە و ئایا ئەم بەزم و خۆشی هەروە بەردەوام دەبێت و جالەوەی کە بە یەکتر گەیشتون ئاقاوەتیان بەسەردێ ئایا دێنەوە بۆ سلێمانیانە ئەمانە بمێنێ لە چەنەڵقەی داهاتوودا کە زۆریشمان نەما بۆ کۆتایی ڕۆمانەکە لەگەڵمانە هاوڕێ بن تاوکات کاتێکی شاد بۆ هەموو لایەک بەشی 43 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکەوت ئازان و خۆشەویستان لەگەڵ ئێمەدا هاوڕێ بن تاوکاتێک کە حەما لە سلێمانی باوکی دەبینێتەوە پاشان لە سلێمانی دەگەڕێنەوەکانی تو و کەوێ مارە دەکەن و دەیگوازنەوە هەموو شتێ تاوا دەبێت کەوەیە و حەما بەیەک دەکەن بەڵام ئاتاچی بەسەر هاتووە نازان کە ئاتا لەکوێ لەگەڵمانە هاوڕێ بن لەم بەشە لە خوێندنەوەی هەزارشکەوت بۆ زانینی بەسەرهاتەکانی ئاتا ئەو دەم کە تازە قەڵای جێهێشت بوو سێژەمە و جێخەوی چایخانەکەی حاجی ڕەشید کە حاجی چووە بنج و بناوانی لە مەبەستیگەی زانی کار لە کار ترازا و چونەوەی ئەستەمە بەرە خۆی لێ نزیک کردەوە نێوانی لەگە خۆش کرد دواندی تا لە مەرامی گەیشت ئەمجار نەیهێش لە چایخانە بنوێ بردیەوە ماڵێ شەو ڕۆژ 24 کاتژمێر دەستی بەدەستی و ئاو بەیەک ناخۆنەوە بە هەموو سڕوونەهێنەیەکی یەکتر دەزانن لە هەوڵەوە حاجی بە پارێزەوە دەیدوان هەموو قسەیەکی بەلاوە نەدەکرد ئاتا وەکو ساویلکەیەک ئەوەی دەیزانی پاک و بارە ئاشی چی لە دڵیدا بوو دەیزانی بۆی هەڕەش باسی خۆی و کەوێ کوشتنی زارە ناجستنی ڕابردووی چوونە سەرجەی ژنی خەڵک و بێحورمەتی بە ناموسی ئەم و ئەو لەو دەمەوە چەپ و ڕاستی خۆی ناسیەوە ئەوە کردوویەتی وەک تاوانباری خاچپەرست کە لای قەشا دام بە تاوانەکانی خۆی دادەنێ بێکەم و زیاد بەلای حاجی و باسی کردن وەکو کردە پەشیمانی خۆی بە نفرەت دەزانێت ئەوەی کە زۆرتر ڕەوانی زەزرەبە دەدا لە یەکردنی کەوێ و حەمەیە هەندێ بەوە دڵخۆشە کەوێ بە کچەتی تەلاق دراوە شەوێت دەجار لای حاجی و توێتی کەوێ بووە هۆی نەجاتم ئەو قسانی ئەو بووە هۆی وەی ڕێ بەکاری خۆم بەرم ئەو ڕێژیانی ڕاستەقینەی نیشاندا دەڵێن جیا لەسەر ڕێگی خۆی دەڕوێ من ئەو ڕێگە دەبڕم و وشکی دەکەم و پەیوەندی مرۆڤایەتی لێ دەدەم پەیوەندی خۆشەویستی و خۆشویستن پەیوەندی دڵپێوەبوون لە خەمی ئینساندابوون هەستپێکردنی دەردوژان وێڕای خەڵک شادی وێڕای ئەوان خەم خواردن و سووتان ئەرێ من دیومەتەوە پیشانیان داوم کە وێ ڕێنوێنی کردوم ڕێی ژیانی پێگۆڕ ڕێی ئینسان وەک ئینسان ژیان و وەک ئینسان مردن هەرچی لە دڵەوە بێ بە دڵەوە دەنووسێ حاجی وتەکانی ئاتای بە دڵەوە نووساوە بە دڵ باوەڕی پێێتی هێور هەر شوێ مەبەستێ هەر مەبەستێ چەند وشە هەر وشەیەک ئاماژەیەک بڕبڕ و کوتکوت هەر بڕ و کوتێک لا قۆناغێکەوە تا گەیاندیە تاهیر و هەڵوێست و ڕێباز و ویستی ئەو چی لەبارەوە دەزانی یەکەیەکە بۆی شیکرۆتەوە ئاتا وەک لایەنگرێت تا مەزروی چاپێککەوتنی تاهیرە
بڕیارە بەیانی بۆ چاوپێکەوتنی بەرەو کانیت و وەڕێکەوەن، بەڵام نەک ئاشکرا بەدزی و چاوپێکەوتن لەگەڵ تاهیر و بەس. نیوە شەو کە حاجی وە خەبەر هات، ئاتا لە جێدا نەمابوو، خۆی کۆ کردەوە، کرش بەڕێ دەرێ لەسەر یەکەم پلیکانەوە ڕوانیە تاریکەکانی حەوشا. هیچی وە بەرچاو نەهات، لە جێوە سەبرێ بانگی کرد: ئاتابەگ لەکوێی؟ لەو سەری حەوشا ئاتا وەڵامی داوە. حاجی بەرەو شوێنی دەنگی پێپێ وەڕێکەوت، لەسەر خۆچۆ پشتەری وێستا. ئاتا خەیاڵاوی لەسەر کۆتەداری دانیشۆ ئەژنۆ لە باوەش چای بڕوێتە ئەو پەڕی تاریکە شەو. حاجی باسپایی واکە دانەتڵەکەی دەستی نایە سەرشانی بە لەبسێکی شیرین جواندی وتی: گەمیەکەت نوقم نەبێ، بی لە چی دەکەیەوە؟ ئاتا بێەوەی چاو لە شوێنە نادیارەکە بگوازێتەوە هەناسەی کەڵکێشاوتی: دەزانی ئەو حیزبا بە عەلیلەی کوشتووە؟ بلە سوور دەڵێم. تۆ چوزانی؟ چاک دەزانم، بە سەعاتەکەی ڕا ئێوارە لە چایخانە دیتم، سەعاتەکەی عەلیلەی لێ دەستا بوو، ناسیمەوە. حاجی بە پێکەنینوتی: بەڵگەیەکی سێدا، خۆ هەر ئەو سەعاتی ئەو نیە، 100 سەعاتی دیکەیەوە هەیە. نانا، من دەزانم ئەو سەعاتە باش دەناسمەوە، 100 جار دیمە، ناونیشانی هەیە، دیارە، دەستە کۆکەی دیاریە، خۆم دەیناسمەوە، خۆم ناسیمەوە، وەکشتی خۆم دەیناسم. ساڵە وەختێ ئەوەندەی عەلیلەم دیتبا بۆ گاڵتە سرم دەخستە سەری داوای ئەو سەعاتم لێ دەکرد، ببوومە کڕیاری. دەمگو کە سەعاتی هێندە جوانی لە دەستانی ئەوی زۆر بەوە لە خۆبایی دەبوو، خۆی گیف دەکرد، چاوەکانی زیت دەبوون و سوور هەڵدەگرا، بە شەرمەوە دەکوت: ئاغای جان، قابیلی تۆی نییە، هەروە پێشکەشە، بفرۆشن نایفرۆشم. چەندە شایی بۆ سەعاتە بوو، هەر کەسێ دیتی با چشنە دەستی ڕادەگرت چای بە سەعاتەکەی کەوتبا، خۆی پێوە دەنوەم، وەی دەزانی دنیای هەیە، دەزانم ئەو سەعاتەکەی ئەوە. ئەو ڕۆژە کە لەگەڵ من هاتم بۆ شار بەیانی عەلیلە کوژا و بلەون بوو، 2 بڕنووی قەڵاشی ڕفاندووە، هەر کاری ئەو سەگەیە. چۆن بزانین؟ خۆزگە دەمزانی و لێم ئاشکرا دەبوو. جا ئەوە چییە؟ بە کۆڵی شێرەوە نییە، پاش 2-3 ڕۆژ بۆ داشترا دەکەم، با تاهیر ببینی و بیریت خەمەوە، بەوێ ڕایگەێنێ خۆی چاری دەکا، ڕەنگە بیگرێت زۆر کاری دیکەش ئاشکرا بێ. ڕەشە دز و پیاکوژی ئەم ناوە هەر ئەوانن، هەستا بەیانی وە خەبەر نایە، هەستا با بڕۆین بخەوین. ڕۆژی پێشتر حاجی بە مەحموود شواندا هەواڵی چوونی خۆی و عەتای بۆ تاهیر ناردە، شوێنی چاوپێکەوتن هەزارەشکە و دۆڵی بەردەدەنگدارە و کات قاوەڵتون تانی وەڕۆ. هەرێوارە حاجی 2 چارەوەی لە کاروانچی بە سۆغرە گرتووە، بەیانی بەر لە تاوکەوتن عەتا و حاجی چوونە کاروانسەرە و چارەوەیان دەرکێشا و جووتە سوارە لە شارەوە دەرکەوتن. بەوەی خۆی لە قەرەی خەڵکو و ئاوەدانیدان چێوبڕ کەندولان بەرزی و نزمی دەبڕن. حاجی لە پێشەوە ئاوڕی داویستی هاوسەفەرەکەی بدوێنێ، کەزانی ئاتا نوقمی خەیاڵە بۆ ئەوەی هەودای ڕایەڵی خەیاڵ یاڵۆزنەکە وازی لێهێنا و نەیدوان، بەڵام هەرواتی ڕاما و سەرنجی دایە ڕوخسار و بزوتنەوەی شان و ملو سەر و چاوی. جارجاگەوەی بدوێ لێو دەبزوێنێ، بزە دیێتێ، برۆکانی قیل و قاچ دەکا و نێوچەوانی پڕدەبێ لە گەنج، سەرتەکان دەدا و ڕای دەوەشێنێ، ملکەج دەنێ بەلارەوە و شەرمەزار چاودا دەخا، دەڵێی جارجار تاوانبارە و قازی مەحکەمەی دەکا، جارجاریش قازی و تاوانبار مەحکەمە دەکا، جەنجاڵ و ئاڵۆزا لەگەڵ دەرونی تێوە چووە، وجدانی مەحکەمەی دەکا، جوابی دەداتەوە، دەوێ ڕازی بکات و ڕازی نابێ. بۆچێ دەچی؟ بۆ ڕابردووە جوانەی تەوێ بگەڕێیتەوە؟ ئەوانیش بۆ خۆتگرن بە تەمای حەما چاوپۆشی لێ بکە؟ ئەو هەموو زوڵمە دەربەدەرت کرد، دەستگیرانت داگیر کرد، ماڵت تاڵان و سووتاند، جا چت نەکرد؟ تۆ بە تەمای چاوپۆشیت بڕوا ناکەم، من بوو بام چاوپۆشیم نەدەکرد. بۆ باوەڕ ناکەی؟ ئەوە نیە کەوێت بە کچەوەتی داوەتەوە؟ لەوە زیاتر؟ ئەو چی دەوێت جگە لەوەش؟ ئەویش لە توی داوە، ئەویش ئەو لێدانە دەردێکی نەدایتێ دەرمانی بێ، ئەوەت پێکەمە؟ دەی خۆ ئەوە تاوانی ئەو نەبوو، من شەڕم بۆ فرۆشت، دەبوو بیکوشت بام، من بوو بام ئەوم دەکوشت، بۆم نەکرا دەنا دەمکوشت وەک بەفرەکەی پار دەچوو. کای کۆن بە بامەکە، هەرچی بوو چوو ڕابرد، هەموو کە سەڵە دەکا، باوەڕ ناکەم وا بیر بکەنەوە، هەر نەبێت تاهیر وا بیر ناکاتەوە، هەر ئەو حیسابە. ئەی باشە ئەگەر تاهیر وە خۆی نەگرتی چی؟ دەی سەری خۆم هەڵدەگرم و دەڕۆم. هەڵا پیاوێکی دووبادی، تۆی دەست و پێسپلکەت چل لە دەست دێ، بە کامە هونەر و توانەوە، لە برسان بمری نانێکت پێ پەیدا ناکرێ، هەر لە برسان دەمری. خدا بتکە بە قوربانی و حاجە، ئەگە ئەو نەدەبوو دەمزانێت چ بەسەر دەهات، دەبوو هەڵوەدابی یان چوو بایە و لای بابت و داوای لێبوردنت کرد بە، دەزانم و کارت نەدەکرد، چێ لەو تاوانە خۆش دەبێ. ئەگەر وابێ تاوانەکە گەورەیە ڕەنگە واش بێ، هەر تۆ کەوێ دڵکرمێ بووبێتن، ئەگەر وابێ بۆ چاوپشمی نابێ، نابێت چای لێپۆشی. نانا، هەرگیز ئەگەر ڕاست بێ لە دڵت دەردەچێ، هەر باسی مەکە و بیرمی مەخەوە، برینی دڵم مەکولێنەوە، بۆ خستەوە بیرم هاتەوە سۆ. زۆر ناخۆشە، ئەی چۆن بەسەر ناموسی کەسەوە نەدەچووی؟ یانی ئەوان ناموسیان نەبوو، یان ئەو دەم خۆت ناموست نەبوو؟
بابا دەسەڵاتیان نەبوو. ئێستا بۆیان هەڵکەوێ بەسەرتەوە ناچن. بە قسەم دەکای خۆ لە قەرەیامەدا، خۆ لە داڵدەی کەزمەدا، خۆ بەخە داڵدەی تاهیر، ڕەنگە بە تکای ئەو لێت خۆش من، ئەگینام دەبێ هۆشیار بی، هۆشیار بە تۆڵە لێ دەستێنن، دەستی تۆڵە بەهێزە، عەتابەک نەکەوی، هۆشیار بە. دەنگی حاجی عەتای وەخۆشێناوە. ئەگەر ئەو نەبوایە ئەو سەرەنگەریەی چارەوەی باستی عەتا لە چڕ و هەڵموتی هەزارشکۆ هەڵدەدێرا، خۆی بە مل و یاڵی چارەوێدا هەڵواسی. بەر لە زەوی کەوتن حاجی گەیشتێ و لەنگەری کرد. ئەتا ڕەنگپەڕی و چەواشە چوە سەر ماڵی زین و شانبەشانی حاجی چوون بۆ ڕووکاری بەردە دەنگەدارە. حاجی لە دوورەوە تاهیر و دوو هاوڕەکەی دیوەکە ئامۆژگارە ڕوو لە عەتا کردوتی: تاهیر و ئەوان هاتوون، خۆکوەکەوە، بۆ هێندەماتی بەس لەگەڵ ویژدان و خەیاڵی خۆت بدوێ. ئەوان پیاوی ڕوخۆش و دەمبزە و زیرەکیان خۆش دەوێ. قوتوب وریا بە هێندە سەر و پەتراکت ڕێک و پێکە دەی، تەماشا لێوی باری لێنیشتووە، دەڵێ کۆسکەوتووی، گنجی نێوچاوانێ شەڕی لێ دەبارێ، هێندە ڕوخۆش و دەمبەبزە بە کاکە و بزانە ناسیاون و 100 جار دیتوتن. تایر کوڕێکی زۆر چاکە، زۆر لێ حاڵی دەبێ، کاری بەڕابردووی تۆ نییە، حەز بە خوێندەوار دەکا، پێی خۆشە خوێندەواری زۆر لەگەڵ بێ، خۆت بنوێنە، باوە بەرچاوکەی باش بسێ بەرچاو، دەچیە دڵیەوە، هەر هەوڵ بە دڵی بی، ئەگەر بە دڵی بی لەسەر سەرت دادنێ، مەترسێ، وەرە بە خۆت، وەرەوە خۆتکەوە، خۆت لاکەم نەبێ، کوڕی وەک تۆ کوا هەیە. عەتاوە خۆکەوت، خۆی ڕێک و پێکرد، باری لێوی بە زمانی خوسان، دەسرۆکەی بەر پشتێنی دەرهێنا و لێوی سڕی، ورەی بەخۆی دا و قیت و قۆز لەسەر زین قیت بووە، وەکو ئەوەی کە دوور دەکەوێتەوە کەوتە زیتەزیت، نێوی لە ژێر سمێڵە خورمایەکەوە بزەکەوت، گەینە بەردەرکە. کاش دەگەیشتە بەردەکە، سوست و چالاک خۆی هاویشتە خوارێ، لێرانەوتی: من عەتام، کوڕی هەمزەبەگی تازاوە، ئیزنم هەیە کاک تاهیر زیارەتکەم؟ تاهیر بەرەو پیری هات، باوشی گرتەوە. مادام بیستی تۆ ئەوەیە، پێ لە سەرچاوی تاهیرە. یەکیان لە ئامێز کرد، سارۆ و ڕەشۆ نۆرە ماچیان کرد. حاجیش وەک ئەو تاهیر دەستی عەتای گرت و بەرەو بەردەکە گەڕانەوە. ڕەنگە کاک حاجی بۆی باس کردبێتی، ڕێگایەکمان لە پێشە دژوار و پڕ لە هەڵسوکەوت. ئەمڕۆ لێرە و سبەی لەلایەکی دیکە حەسانەوەمان نییە، هەوڵ و تێکۆشان دەرەتانی سەرخواران نادا. ئەوانە هەمووی لە پێناوی بیر و باوەڕماندایە، خۆمان لە پێناوی ڕەبازمانداین. هەموو ئینسانێکی باش خۆشەویستی ئێمەیە، هەموو خراپی دوشمنمانە، جا هەر کەس بێ شەڕمان لەگە خراپەیە، بابی من یان بابی تۆ، هەر کەسە بێ خراپە، مەبەسم زاڵمە، زاڵمە، فەرقیان نییە. ئامانج لە ناوچوونی زۆردارە، بۆ لە ناوچوونی زۆردار و بەرەو پێشبردنی و ئاماجە هەر کەس هەنگاو هەڵێنێ دۆست و خۆشەویستی ئێمەیە، هاوڕێمانە، لە خەم و شادیمان شەریکە، جا هەر کەسێ هەیە، هەژار یا دەوڵەمەند، ئاغا یا ڕەعیەت. ئەمڕۆ ئێمە لەسەرین، ڕەنگە بەیانی وەژێر کەوینەوە، لەوانەیە نان نەبێ بیخۆین، زۆر جار شەوێ لە بنە بەردام بێ پێخۆر و پێخەف ڕۆژ دەکەینەوە، دەکەوینە گەمارۆی دوژمنەوە، تەنانە دەکوژین بۆ ئامانجی خۆمان، بۆ بیر و بڕوای خۆمان دەکوژین، فیز بەسەر کەسا لێ نادەین، موچەخۆری کەس نین، چاوەڕێ نین سبەی ڕۆژ خەڵکی قەرەبوومان کاتەوە، ناویستی خۆمانە، کەس لە دوی نەناردووی خۆ بەکوش بدەین، کورت و کرمانجی، نۆکەری بێخەڵات و بەراتین، زۆر زارنانیشمان نادەنێ، راپۆرتیشمان لێدەن، ئەوەیە ڕێبازی ئێمە. جا نازانم کاک عەتا ئەو بارە قورس و گرانە دەگرێ بە کۆڵەوە یا ڕقی هەستاوە لە ماڵە زیز بووە. عەتا چاوەشینەکانی پڕبوون لە ئاو، بە دەنگێکی لەرزۆکوی دڵی پڕەوتی: سپیرۆزە و ڕێبازە، گیان لە پێناوی ئامانجە، منیش دەتوانم بەختی کەم؟ تاهیر دیسانەوە عەتای گرتە ئامێس: پیرۆز بێ ڕێبازی نوێت، هەر دەمایەک پێویست بێ هەواڵت دەدەمێنێ لەگەڵمانەکەوە. عەتا لەم کاتەدا شێعرێکی فارسی خوێندەوتی: دەڕەهێ او چه قەلەم گەر بی سەر باید رفت، با دل زخمکی شدیده گریان من روا. عەتا بەم وتە ڕەنگی گۆڕا و مات بوو، لە دڵەوتی: نەمگوت ئەو خۆم ناگرن، باوەڕم پێ ناکە. تاهیر لە ڕواڵەتی عەتای ڕوانی لە دەروونێوتی: ناوێرم، پورەگوڵە و حەمەم لێ دەتۆرن، با بیان دوێنم. دەستی خستە سەرشانی عەتا بە پێکەنینوتی: چییە، دڵمەند بووی؟ دڵمەند مەبە کاکە، ڕەنگە بەیانی یا چەند ڕۆژێکی دیکە هەواڵ بنێرم، لە ئێستاوە لە ڕیزی ئێمەدای، لەو بارەوە ئەرخەیان بە، ئاواتە خوازین هی وەک تۆمان زۆر بێ، شانازی دەکەین. عەتا ڕەنگی هاتەوە سەرخۆ بزەوە لێوی گەڕا، لەو دەمەدا عەلیلەی هاتەوە بیر و باسی هێنایە گۆڕێ. حاجی بڕیە بەرخۆی وتی:
بلەسوور لەو ڕەشە دزانەیە کە ڕێگری و پیاوکوژی دەکا ئاتابەک شکیلێتی کە ئەو عەلیلەی کوشتووە لەو ماوەدا کە ئەو عەلیلە لە ناو قەدەکەدا بوون زۆر کەس کوژان من گومان و باوەڕم وایە لە کوشتنی عەبەشدا دەستی هەیە دەستیشی نەبێ هەواڵی هەیە ڕام وایە بیگرن و مەحکەمەیکەن ڕەنگ بێ بێدەستکەوت نەبین تاهیر وەکوەوەی هەواڵێکی خۆشی پێدرابێ لە جێ ڕاپەڕی ئای خۆش مزگەن بن لێمێش بوو تەماداری ئەو بووم بەڵگەی چاکە پورە گوڵەش هەڕای وایە کوشتنی عەبە و فەیزە و عەلیلە پەیوەندیان بەیەکەوە هەیە ڕای منی شەر ئەوەیە ئەو بلەسوورە مەوتنی کوێیە لەکوێ دادەنیشێ حاجی جوابی داوتی وەڵاهی ژن و ماڵی نییە شانە لە ماڵی خوشکی دەبێ من ماڵەکان دەزانم دەی زۆر باشە کەوا بێ هەر ئەم شەو دەنێرم بیگرن ئێوە کە چوونەوە بیخەنە ژێر چاودێری وە بزانن شەوێ گیراوە ئەگەر قسە و باس نەماوە با بڵاوێکی تاهیر و هاوڕەکانی بەرەوکانی تو حاجی و ئاتا بەرەو شوارسوار بوون و لە یەکتر جیابوونەوە هەرکە تایر گەیشتەوەکانی تو چووە ماڵی پورە گوڵا هەمە و کەوەی تێگەاند و بە وردی باسی بلەسووری بۆ جێڕانەوە پورە گوڵاوەکەوەی خۆی لەگەڵ بوو بێن وسا بە سوێندا کوشتنی عەبە کاری بڵێ هەر ئەو دوانی وەڕۆ تاهیر ڕەشۆ و کاوە و نامی قینال بۆ شار بلەسوور بگرم بەڵام سەبارە بە عەتا تاهیر بەلای پورە گوڵە و هیچی نەگوت هەر بەلای هەمە و هاوڕەکانی دیکە و درکاندی هەمە بە بیستنی و هەواڵە لەسەر ڕاوەشانە پتر هیچی نەگوت چۆ خاشەریف لە خۆشیان شاگەشکە بوو زیادە لە هەمویان پیرۆزبایی بە تایر بوو شار وەک دێ دووبەرەکی و ئاڵۆزی تێدا نییە ئاغاوات دێیانجێ هێشتۆ خۆیان لە شار و ماڵە خزمی شار خزاندووە ئەمنی ئاژان کەمتر دێنە شەقامونێ و شار ئەگەر بژێن وەک بێلایەنێ کەرەستەی خۆیان دەکرن ئیتر خۆ لە کاری خەڵکی هەڵ ناقورتێن و کەی خودایی ناکەن کەسیش خۆ لەوان ناگەنێ و نایان بینێ نێوان ئەسر و ڕۆژاوە حاجی و ئەتا گەیونەتە چایخانە بلەسوور لەوێ بوو ئەتا تەماشایەکی مانەدەری حاجی کرد حاجی بە ئاماژەی چاو ئەتای تێگەیان نەیان ڕوژێنێ ناتا ئەملی نابەلارەوە و چووە قوشبنەیە دانیشت ڕۆژاو بلەوە دەرکەوت دوا بە دوای ئەو حاجی بوون بوو کە گەڕاوە سێرە هەڵگیرا بوو هەر لە دەرگاوە بە ئاماژەی دەست ئەتا بانگی کرد و بەجووت ڕۆیشت کە چوونە ماڵەی ڕەشە و نامیق و کاوا لەوێ بوون پاشێ و حاجیوتی بە تا ماڵم خستووە تا چووە ماڵەیە بە دوێ بووم کوڕە بلە زۆر بێڕەزایە دەبێت کارێ بکەن دەست نەکاتەوە دەستی بە چەک بگا سەگی نووسووە خەبەر دێنێ ئەمنی و ئاژان لە بیانون ڕێستەکەمان لێ دەکەنەوە بەخوری زۆر بەپارێزن نامێ قوتی کاک حاجی لە پێشدا دوو بە دوو دەچین چاوی لە دەر و دیوار دەکەین و وڵات تاقی دەکەینەوە حاجی و نامێ خۆ دەرکەوتن پاش ماوەی گەڕانەوە نامێک پیلانی داڕشت کوڕینە کە لێنە لە دیواری حەوشەدا لەوێەوە یەکمان دەچین و دەرگا دەکەینەوە دوانمان دەچینە بەر دەرکی ژوورەکە ئەوەی لە دەرەیە لە دەرگا بدەم بێگومان ئەو بازرەیە و لە خۆی دەترسێ هەر ئەو دێتە دەرێ هەر کە سەری وە دەرنا لەم لاولاوە لولەی تفەنگی لەسەر ڕاگن و بیهێنە دەرێ ئەو باشترین پیلانە سێ چەکدار بە کۆڵانی شار دەگەیشتە دەرگای ماڵی خوشکی بلەسوور ڕەشە بە کەلێندا چوە حەوشە و دەرگای کردەوە کاوت سوێ ژوورێ بەجوو چوونە بەردەرکی ژوورەکە و ئەم بەرەوبەری دەرکیان کرد نامێق بە توندی لە دەرگایدا بلا دەست بە بڕن و کرشاتە دەرێ سەری وە دەرکەوت دوو لولەی بڕن و لەم لاو ئەولاو نووسان بەملیەوە نەبزوێی چەکەکەت دانێ بلا چێژ و وڕ چەکی لە دەستکەوتە خوارێ و ڕەشۆ هەڵی گرتەوە کاوە بلێەوە پێشدا نامێق بەرەو ڕەشۆ هات و بەجووت چوونە ژوورێ ماڵێکی ڕەش و ڕوود دووچی ژۆڵەی 7 ساڵە لای ژوورەوەی ماڵ لەبەر دوو دەستمێندا هێندێ ئاڵا و چیلکیان بەدەستەوەیە خەریکی بوو دروستکردن پیاوێکی نەخۆش کز و لاواز لەسەر جێیە هەر چاوی زیندووە ئافرەتێک لەو لای نەخۆشەکە و خەریکی پینەوپەڕۆی پاتۆڵە کۆنێکە بەسام و هەیبەتێکی شێرەژنانە نێو چاوانی وێکێناوە وەک مێشێکی میوان نەبێ لە جێ نەبەزووە چاوی بڕێ نامیق و ڕەشۆت لێرانەوتی ئەوەی دەتانویست گرتان چیترتان دەبێ ئەوەش ماڵەکە ڕەش و ڕووتە نامیق لە شەرمان سوور هەڵگەڕا ڕەشۆ شەرمێونانەوتی بلە دوو بڕنووی هەیە ئەوی دیکەیان کووە بە هیوای هەستم بیدەمە دەستت خۆتان بگەڕن چی ژۆڵەکان لە بەرەوەی کایەکان لە شێوەیەکیانوتی لێرەیە لە پێش ئەو نوێنەیە خۆت وەرە دەری هێنا ڕەشۆ نوێنی لابرد و ڕیسمی شەکدان و بڕنوویەک وە دەرکەوت نامیق هەروە وەستا و چاوی لەو ئافرەتە بەسەما دەکا ئەویش وردە وردە پینەی پاتۆڵە کۆنی وە بەرتەقەڵدا و سەر هەڵناهێنێ ڕەشۆ بڕنۆ فیشەکدانی کرد بەشاندا و قۆڵی نامیقی گرت و هاتنە دەرێ ئەو دەمێ بلیان هێنایە دەرێ حاجی و ئەتا لە پەنا دیوارێ ئەو بەری کۆڵانە و بەرەو ماڵ گەڕانەوە لە دەمە بەیاندا بلیان قۆڵبەس گاندەکانی تو لە دیوی بزنەکانی پورە گوڵیان خست پاش تاوکەوتن لە قاوەڵتوندا تاهیر کەی خودا و مەلای لە مزگەوت کۆ کردەوە سارۆ قادر بلیان هێنایە حوزوری خەڵک بلە لە بەرامبەری تاهیرەوە چۆکی دادا و لێوی لێ دەکرۆژێ بەقینەوە چاوی لێ دەکا منت بۆ هێناوە کەسێ نابەڵەت بێ پیاوم کوشتووە من بە بەرە لای هەمزەبەک بووم هەر کەس بەراتم داتێ پیاوی ئەوم ئەوە تاوانە
تاوانیش بێ هێندە گەورە نییە، ئاوا بێ حورمەتم پێ دەکەن. تاهیر لەسەر خۆ ڕووی لە جەماوەر کردوتی برادەرینە، ئەم پیاوە بە تاوانی کوشتنی دۆست و هاوڕێی خۆی عەلیلە کە هەردووکیان چەکداری هەمزەبەک بوون مەحکەمە دەکرێ. هەر لە حوزوری ئێوە باس و خواسی لێ دەکەم، ئەگەر تاوانبار بێ بە سزا دەگا، بێ تاوانیش بێ هیچ. هەموو دەزانن ئەم پیاوە لەگە عەلیلە چەکداری هەمزەبەک بوون، وەنیە دەشزانە عەلیلەش کوژراوە، ئەوەش دەزانن. بە جەماوەری وتیان بەڵێ خۆمان تەرمەکەمان هێناوە لە گۆڕستانی کانیتوو بە خاکمان سپاردووە. خۆ دەزانن لەو دەمەوە ئەم پیاوە بوونە، بەڵێ ئاگاداری نەکەر ئێمە خەڵکی دیەکانی دیکەش دەزانن. بلا لەسەر چۆک سوڕاو ڕووی کردە خەڵگوتی دەی ئەوە بەڵگەی ئەوەیە کە من عەلیلەم کوشت بێ؟ تاهیر جوابی داوە وتی نا، بەڵگەی دیکەمان هەیە، ئەو کاتژمێرەی دەستت ئەو سەعاتی کە لە دەستدایە بخۆی بەڵگەیەکە. بلا بە چەشنی ڕاچەنی و چاوی لە سەعاتەکەی کرد، هەموو دانیشتوانی مزگەوت پێیان زانی. سەعات بۆ بەڵگەیە کاکە، سەعاتی خۆمە حەقم نییە بم بێ؟ بەڵام ئەوە سەعاتەکەی عەلیلەیە، ئەو ڕۆژێ ئەو کوژراوە لە دەستی ئەودا بووە، ئەو کەسەی ئەو سەعاتە دەناسێ ئەو ڕۆژە لەگەڵتانە بووە و لە دەستی عەلیلەدا دیتوێتی، هەر ئەو ڕۆژە ئەو کوژراو و تۆش لەو دەمەوەونی. جگە لەوەش ئەو کەسان نێونیشانی ئەو سەعاتەی هەیە، بەڵگە لەوە باشتر؟ ئادەی سەعاتەکەت؟ بلە دەستی بە دەستبەنی سەعاتەکەەوە کەوتە لەرزیوتی من لە بازار بە دەستی دەستفرۆشێکەوە کڕیم. ناوی چییە؟ دەیناسی؟ دەینێرم بیهێنن دەستفرۆشەکە. ناوی نازانم، بیبینم دەیناسمەوە. درۆیە یەکەم کەس کە تەرمی عەلیلەی دۆزیوەتەوە چێیە؟ شوانەکەی کانیتوو هەستایە سەر پێوتی کاک تاهیر من بووم، تەنیا نەبووم، عەلی حاجیشم لەگەڵ بوو. عەلی حاجی هەستاوتی بەڵێ منیش بووم، ئەو ڕۆژە من نوێرەدار بووم کە دیمانەوە نەمێرەرە دەستی لێ بدەین، زوو بە خەڵکی ئاواییمان ڕاگەیان، ئەوە مامۆستا و کەی خوداکان دەزانن چی پێبوو چی پێ نەبووە. مەلا کەریموتی وەڵڵاهی کاکە جگە لە بەرگی بەری هیچی پێ نەبوو، کەس سەعاتی نەدیوە، وانە بوو؟ دانیشتوانی مزگەوت یەکدەنگ جواب هاتنوتیان بەڕێ وەڵڵاهی وا بوو. تاهیر بە تووڕێ و ڕووی لە بلێکروتی دەی ئەمجارە دەڵێ چی؟ من نەم کوشتووە، بۆ دەبێ کوشت بێتم، بۆ سەعاتێ؟ تاهیر ئەهوەن و لەسەر خۆ ڕووی لە خەڵکی کردوتی بە زۆری نابێ، دەنێرم لە دوێ و کەسەی کە نێونیشانی ئەو سەعاتە بە تەواوی دەزانێ. سەعاتەکە دەدەمە دەستی مامۆستا، ئەگەر هاتوو ناونیشانەکانی ڕاست بوو دیارە ئەو کوشتویە، ئەگەر نا هیچ، ئەگەر بڵەمە و کەسەشێ باوەڕ ناکەن، بابێ دەزانن. کۆبوونەوەی ئەمڕۆ تەواو بوو، بەیانی ئەم دەمانە لێرە کۆ دەبنەوە. تاهیر ساعتەکەی دا دەستی مەلا کەریم، هەرە و ڕۆژە دوانی وەڕۆ تاهیر کاوە ڕەشوی نار بۆ شار، بەیانی لە قاوڵتوندا بلان هێنایە و مزگەوت. لەو دەمەدا کە مزگەوت پڕ بوو لە حەشیمەت، ئاتا هاتە ژوورێ، بە چاوپێکەوتنی ئاتا هەموو واقییان بردەوە. تاهیر هەستاوتی خەڵکینە پێتان سیر نەبێ، هیچ سیر نییە، ئاتا باوەڕپێکراوی منە، دەیهەوێت لە پێناوی ئەوەیدا لە پێناو هەموو لایەکتان گیان بەختکە. وەرە ئێرە ئاتاجان، وەرە بۆ لای خۆم. ئاتا چۆ لای تاهیر و مامۆستاوە دانیشت، خەڵک بە گەرمی پێشوازیان لەکرد و بە خێرهێنانیان لێکرد. تایروتی ئاتاجان سوێن دەخۆی ئەوەی سەبارە بە بلە و عەلیلە و سەعاتەکەی دەیزانی بێ بوختانە درۆ ڕاست بدوێی بۆمان. ئاتا دەستی بەرەو قورئانەکە درێژ کرد و سوێندی خوارد، جگە لە ڕاستی درۆ بەزاری دانایە. تایروتی دوا چاوپێکەوتنی تۆ لەگەڵ بلە و عەلیلەکەی بوو. ئەو ڕۆژە کە بۆ بەیانی وتیان عەلیلە کوژراوە، چۆخا شەریفم لەگەڵ بوو تا نزیک شار هاتن، لەوێ گەڕانەوە. چێخا شەریفە ساوتی ڕاستە وا بوو. ئەو ڕۆژە عەلیلە ساعتەکەی لە دەستا بوو. ئاتا چۆخا بە جووتیان بەڵێ ئەو دەم کە ویستیان بگەڕێنەوە عەلیلە تەماشای کرد، گوتی نیوەڕۆیە. باشە تۆ ساعتەکەی دەستی دەناسیەوە؟ ئاتاوتی بەڵێ 100 جار چاوم لێ کردووە، نێونیشانی هەیە. چییە؟ 3 نێونیشانی ئاشکرای هەیە. سەری دەستە کۆکەکەی لایەکی پەڕیوە، دەرزیلەی دەست بەندەکەی لە تێ دەرزی سنجاقی تێکراوە، سەفحە ڕەشەکەی شوێنێکی ڕووشاوی تێدایە. لەو دەمەوە ئاتا نێونیشان دەڵێ مەلا کەریم چاو لە ساعتەکە دەکا. بین و بین الله وایە قسەکەی. سعات دەستەوە دەست بەناو کەی خوددا دەگەڕا و لە ئەستۆیاندا. بلا هەستایە سەر پێپڕ بە زاگوڕاندی ئەرێ من کوشتم، من عەلیلەم کوشت، هەر ئەوم نەکوشتووە، عەبە و فەیزەش من کوشتو من. فەیزە عەبەی پێدان بە کوشت و پوڵی جوانەگاکانی لێ خواردم، ئەویشم کوشت. عەلیلە خۆی دەستی نەبوو، هەموو ڕۆژە هەڕەشەی دەکرد راپۆرتم لێ بدا، ئەویشم کوشت. ئەرێ هەرسێکا من کوشتو من. دانیشتوانی مزگەوت وەک شیر هەڵچوون، وێکڕا هەستان و هۆرشمیان کردە سەر بلا. تاهیر گوڕاندی و 2 گولەی حەوایی تەقان، خەڵکەکە چڵەکانەوە دامرکێن لەسەر خۆ بن، سزای پیاوکوش کوشتنەوەیە. هەر ئێستا خەبەر بە دێهاتی دەوروبەر بدەن، بەیانی لە دێکۆن لەسەر گڵکۆی عەبا کۆ دەبینەوە، هەر لەبێ بە سزای خۆی دەگەێنن. گورد زێمینەوە ساڕۆی بان کرد، ئەم لە ئەولایان لە بلە گرت و لە حەشامە دووریان خستەوە.
حەما هەلی بە دەرفەت زانی ئەحمەد فەراشی نار لە دوی ژن و منداڵی سەعید لە بژوێ فێری کرد بەیانی داوای تۆڵەی نازدار و سەعیدی نۆکە لە تایرکن ئەو هەلە لە دەست بدەن وەک بەفرەکەی پار دەڕۆ دێکۆم پڕە لە حەشیمەت تاهیر بلەی بردەسەر گڵکۆی عەبا خەڵکی چواردەیە لە چوار لاوە هەڵقەیانداوە بە دەنگێکی بەرز تاوانەکانی بلە سووری خوێندەوە داوای لێکرد ئەگەر شتێکی بۆ گوتن هەیە بیڵێ بلە داوای کوشتنی خۆی کرد سێ کەس تاهیر و حەمە و عەتا بلەیان جیا کردەوە تاهیر چەکەکەی خۆی دایە دەستی عەتا چەکی مینەی دا بە حەمە خۆشی بڕنۆکەی کاوێرگرت لەوە دەمەدا حەمە و عەتا چاویان بڕیە یەک بێغەل و غەش بۆ یەکشنینەوە بۆ ئەوەی لە پێش چای خەڵک خوێن نەڕژێ بلەیانەوە پێشدا لە تەپی پەچەخڕە چوون بەو دیودا پاش ماوەی 3 دقە گەیشتە جێ جم و جۆڵ کەوتە نێو خەڵکی بەرەو شوێنی تەقە ڕۆشتن مەلەعای خێزانی سەعید و ئەحمەد فەراش کەوتنە دواوە بە 5 منداڵەوە هێور هێور وەسەر کەوتن هێشتا لە نێو قەتی تەپ بوون تاهیر و حەمە و عەتا سەریان وەدێ دەرکەوت حەمە لە دوورتی ژن و منداڵی سەعیدی نۆکەرن ئەوەش ئەحمەد فەراش دەستگیرانی نازدارە دەردیان یەکە بۆ یەکەوتون تاهیر لە جێ بەستا ژن و منداڵ وەسەر کەوتن مەلەعا بە منداڵە خۆی خستە بەرپێی تاهیر کاک تاهیر بە قوربانە دومی یارمەتیمدا 5 منداڵم هەتی و کەوت و ڕەسوڵی نۆکەر هەتیوی خستون تاهیر دەستیدایە باڵی و هەڵیستاندەوە یەکەیەکە منداڵەکانی ماچ کرد حەمە بە چاو ئاماژەی کردە ئەحمەد دەی تۆش ئەحمەد ڕۆی هەڵماڵی نازدار دەستگیرانی من بوو کاک تاهیر ڕەسوڵ لە باوشی خۆمدا کوشتی چاوەڕوانی تۆڵەستەندنەوەم تاهیر تەماشای حەمە و عەتای کرد حەمەوتی وەکو دەڵێن لە قەڵایە پارێزگاری ئەوەی گرتوۆتە ئەستۆ مێژ بێدا بفرێ و بەرگولەی دەدا تایروتی دەی چی لێیە ئەحمەد فەراش وەڵامی داوتی چەند ڕۆژ لەمەوبەر حەسەن مەیتەر ئەتلاخانمی دایکی عەتابەکی برد بۆ شار ئێستا هەر مام عەلی دەرکەوان و حەسەن مەیتەر و ڕەسوڵ دەبێ مام عەلی و حەسەن مەیتەر لە ئەستۆی من ئەوان هیچ ناڵێن عەتا هەڵی دایوتی کاک تاهیر ئیزم بدا من دەسم دەیگرم نا تۆ بەتەنیا نا دوو چەکدار پەرە هەر ئەم شەو بڕۆن هەر ڕێیان نیشاندا کارت نەبێ دەتوانی وەک ئاو خواردنەوە وایە شارەزای هەموو کەلێن و قوشبنێکی قەڵام پەروەردەی ئەوێ دەی زۆر باشە بۆ مەرجە خوێن لە لوتینەیە ساغ و سەلامەت دەمەوێ بەسەر چاو ئەم شەو لەگەڵ ڕەشە و سارۆ بڕۆن کەس تێمەگەێنن 3 چاپۆ دوانیان چەکدارە بێ هەست و خۆزکەینە بەر دەروازە و سەبرێ لێیاندا مام عەلی وەکەوەی هاوڕازیان بێ هاتە پشت دەرگا سەبرێوتی چێیە منم مامە عەتا بیکەوە تۆی باوانەکەمەوە لە کوێی شەوژنی پشتی دەرگا بچووکەکەی لا برد و کردیەوە عەتا هاتە حەوشە و ڕەشە و سارۆ بەدوێدا یا غەوسیستانی ئەوانە چیێن هێواش مامە سەبر ئەوانە دۆستی منن با کەس تێنەگا ڕەسوڵ لەکوێیە لە سەربانە بە مەرقەدی کاکە حەمە دەمکوژێ ڕەشەوتی مەترسە مامە بەر لەوەی تۆ بکوژێ خۆی کوژراوە تۆ خۆ جێلکە دەرگادا مەخە بڕۆ ژوورەکەی خۆت مام عەلی جێژ و مانگ دەرگای پێوەدا و چوو ژوورەکەی و دەرگای لەسەر خۆی گاڵەدا عەتا لە پێشەوە سارە و ڕەشە بەدوایدا بن دیوار خۆی گەیاندە پلیکانەکان وەسەرکەوتن عەتا ڕێی هەورەبانی نیشاندا ڕەشەوتی ئێوە لێرە بن خۆم ئێستا دەهێنمە خوارێ ڕەشۆ بە پلیکانەکاندا وەسەرکەوت زەینی دایە سەربان تاپۆی ڕەسوڵ لە گوێسوانە وەک دێوەزمەیەک هاتە بەرچاو ڕەشۆ لە ناکە خڕەی لە چەخماخی بڕنەوە هەستان بە نرکەیەکی شێرانە گوڕاندی وتی چەک بەردا مەوتت گەیشتێ نرکەی هێندە گورج و پڕ و لە ناکا بوو تامەوەک ڕەسوڵ تا سادی سانەوتەی خوڕی چەک دانێ و دەستت بنێ سەرسەرت ڕەسوڵ چەکی لە دەستی پەڕی و زرمەی لە سەربان هەستا هەردوو دەستی نایە سەرسەری و بێڕۆح بەرەو دەرکی هەورەبان هات ڕەشۆ کرژ لە نێو دەرگا هاتە دەرێ لولەی تفەنگی گرتە ڕەسوڵ و بەرەو چەکی کەوت و ڕۆیشت پەنجەی پێی خستە ژێر لولەی بڕنوو لە چاوتروکاندێکدا هەڵی هاویشت و بە دەستی چەپ قۆستیەوە بڕنوو لەشان کرد و ڕەسوڵ دایە پێش و هێنایە خوارێ لە تاریکی نێوداڵان و سەرپلیکان بێ ئەوەی بزانن چێن خۆڵبەستکرا بێ قسە و باز بەر لە ئاوای نووسن گەیاندیانەکانی تو بەگەیشتنیان خەڵک لە ماڵ دەرپەڕین و دێ هەژی و ڕەسوڵ کەوتەنێ و جێژاوی حەشیمەت لەو جێژ و قۆڵەدا لە ناکاو ڕەسوڵ بۆ ڕێی لێ هەستا و کەوت خەڵک دڕیاندا و دوورە پەرێزبستان تاهیر ڕای کردە سەری پەیکەری بێجیانی ڕەسوڵ شەڵاڵی خوێنە دوو دەبان لە کۆڵەی سنگ و کوڵنجیەوە ئەم دی و ئەودون و کیان 250 هاتوونەتە دەرێ تاهیر خەنجەری لە برین ڕاکێشا و گوڕاندی چێ کوشتی چێ بوو پێم بڵێ کەس وەڵامی نەدا و خۆی نەکردە خاوەنی هەموو لە خۆ دەترسێن 1-2 شک دەڕوانەی یەکتر تاهیر هەردوو خەنجەرەکەی بەدەستەوە بێ قسە و ئاوردانە و ڕۆشت خەڵک تەرمی ڕەسوڵیان برد بۆ حەوزی پیاوان تەرم شۆرا و بردیانە مزگەوت لەو هەلوو دەرفەتەدا کە وڵات چۆڵ بوو تاهیر عەتای ناردەوە بۆ شار و خۆی گەڕا و چوو ماڵی پورە گوڵە شەو درەنگانەی ئەحمەد فەراش و مەلەعا بێەوەی کەس بزانێ خۆیان کرد بە ماڵەی پورە گوڵەدا بەنهێنی ڕازی کوشتنی ڕەسوڵیان بەلای تاهیر و حەمە و پورە گوڵە درکاوتیان پێشەکەی بەلەوەی بیهێنن ئێمە ڕاوێژمان کردبوو خۆمان تۆڵە بستێنین تاهیر و کاری بە تاوان زانی پورە گوڵە و حەمە وتیان
دەستان خۆش بێ، حەقی خۆتان بوو، حەق دەبێ بە دەستی خۆت بیستێنی، بەڵام لای کەس دەنگ مەکەن، دیزە بە دەرخۆنەی کرد. بەیانی تاهیر و هاوڕەکانی چوونە قەڵا، دەرکی ئەمباری گەرمیان کردەوە لە بینی هەژار و بێنان هەر سێ دیێکە دابەشیان کرد و قەڵابوو بە بنکە و کاروباری خەڵک لەوێ بەڕێوە دەبرێ. لەوە تا ڕەسوول کوژراوە ئەحمەد و کوجاران چاپەزا کە سەری وەلاناوە وردە ویزەی گۆرانی دێ. ماوەی هەفتەیەکە تاهیر لە قەڵا نیشتەجێ و ئەحمەد چاپەزا. لەسەر جێی جاران ئەحمەد خەریکی چایتێکردن، لە ناکاو هەمە هاتە ژوورێ. ئەحمەد بەتوان جەوتی دیمانەت بە خێرگوڵە پاییزە، کەڵە بابی خۆت بە لەپەوە لێناوە و لە کەس ناپرسی، ئاوڕێ لە منی هەژار بدەوە، لای خۆی ڕۆژێمە هاودەردبوون. کاکە وەڵاهی من هەر کوڕەکەی جارانم، چم پێ دەکرێت لە خزمەتام، ئەگە کارت بە من دەکرێت پێم بڵێ. وەڵاهی ئەوەی من دەمەوێ هەر بە تۆ دەکرێت، 3-4 ڕۆژە بە تەمام بێی و پێت بڵم، دەمەوێت خوازبێنیم بۆ بکەی. خوازبێنی؟ دەی بەسەر چاو هیچ شێ؟ کابانی مەحموود شۆن، زۆرم بەدڵە، بە کەیفمە. باش ئەویش کەیفی لێیە؟ زۆری پێخۆشە، ئەگەر باب و براکەی پێم دەن، جا بۆ نایدەن، کوڕ لە تۆ باشتر، با دەرفەت ببێ بە کاک تاهیر دەڵێن بۆ داواکە، ئەو بۆ دەستێنێ. لەپەر تاهیر لە دوو هاتە دەرێوتی حەمە گیان هاتی وەرە ژوورێ. حەمە چوە ژوورە. تاهیر وتی دەزانی بۆ ناردوومە لە دوود، وردە خۆ ساسکەن، تا ئێستا بابت 2-3 جارداوێ بە جێمدا بڕۆنەوە، کە بێ ساسکە. بار و زەردی لای بابت نەبین، بەڵێنم داوە تا چەند ڕۆژی دیکە وەڕەتان خەم، تا زوو بڕۆن درێنگە، دنیا هەروە نابێ، لەوانەیە دەوڵەت پێ بگرێتەوە بەو گەزومەنە ناماندنێ. ئەگەر کراو ڕازی بوو پورەگوڵەش ساسکە، ئەوانەی سەر بە دەرەون وەک خاڵە مەحموود و ئەوان دەبێ ڕایان گوازین. خۆم قسان لەگەڵا دەکەم، ئێوە سازمە باڕاپەڕین. باشە بەستەر چاو. بەڵام بەر لەوەی ئێمە وەڕێخەی کاری ئەحمەد وەڕێخە. ئەحمەد بۆ دەیەوێ خوازبێنی بۆ بکەی. هیچێ؟ کابانی خاڵە مەحموود. ئەگەر بێ قایل بن بەسەر چاو، خۆم بە خاڵت دەڵم تۆ بڕۆ و لە بیری خۆسازکردندا بە، هەر ئەمڕۆ خاڵت دەبینم. حەمەوە دەرکەوت، هەر لە پێشخانە مزگەنی بە ئەحمەددا. هەر ئەو ڕۆژە تاهیر مەحموود شوانی دواند و خوازبێنی کابانی بۆ ئەحمەد کرد. مەحموود شوان کابانی بە کراسەکەی بەریەوە پێشکەشی کرد. بەشی 45 و بەشی کۆتایی لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارش کەوت. ئەزان و خۆشەویستان، تا ئەو کار لەگەڵتانە بووین کە حەمە کەوێ دێنێت و ژیان پێکەوە دێنێن و ئەحمەد فەڕاش و مەلە ئاژنی سعیدی نۆکەریش تۆڵە لە ڕەسوڵی نۆکەر دەستێن و هەروەها تۆڵەی عەلیلە لە بلەسوور دەستێن و هەموو ئەمانە دێتەوە ئەملاوە. لە هەمان کاتە ئەحمەدیش دەوێت داوای کابانی کچی مەحموود شوانکە. مەحموود شوانش بە کراسەکەی بەری خۆیەوە پێشکەشی دەکا. بەڵام بابزانی کە لە کۆتاییدا چیان بەسەردێ. لە لایەکی دیکەش ئەوزانیمان کە عەتا کوڕی هەمزەبەک دێتێک کەڵی ناو دار و دەستەکەی تاهیر دەبێت و هاوڕێ دەبێت لەگە هاوڕەکانی تاهیردا. لەگەڵمانە هاوڕێ من لە بەشی کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی هەزارش کەوت. بەیانی تاهیر و ئەحمەد چوونەکانی تو ماڵی پورەگوڵە. دوانی ئۆڕۆ تاهیر و پورەگوڵەوە حەمەوە بابی و ئەحمەد مەلا کەریمیان هەڵگرت و چوونەکانی کوێرە. پاش مارەکردنی کابان لە ئەحمەد پورەگوڵەوتی یاخدە مەبارەک بێ، بەڵام هەر خۆمانین. ئەحمەدی ڕەبەنی بێ ماڵ و حاڵ بووک بەرێتە کوێ، دەبێ لە بیری ئەوەش دابین. مەحموودی حاجیوتی ئەگە خاڵە مەحموود ئیزنی لەسەر بێ و ئەحمەد کەیفی لێبێ، ئێمە دەڕۆینەوە، لەگەڵمان بێ، وەکو کوڕەچکۆلەی شا بەڕێ دەچێت. مەحموود شوان سەرێکی ڕاوەشانتی جا چۆن کچی خۆم دەنێرمە غەریبایەتی؟ وەڵڵاهی سوال بکەم بە خێویان دەکەم، هەر لێرە لە پەنای خۆم چاودێریان لێ دەکەم، کوڕی خۆم و کچی خۆم بە هەموو کەم و کوڕێکەوە دەحاوێنەوە. پورەگوڵە هەڵی داوتی ئێمەش سەردا نەخەین، من پوڵ و گەنمی حەمەم بەلاوەیە، نە من کارم پێێتی نە، ئەو هەر نەمایەکی بود ماندەوە 250 تمەن و 60 غار گەنم. پوڵەکەی لای خۆمە، گەنمەکە لە ساڵی ماڵی مام حەسەندایە، چوومەوە بە کوڕەکان دەڵێن بۆ دەرهێنن. حەمە هەر ئەو پێ و ئەو پێی بوو، تەماداری ئەو بوو قسەی پورەگوڵە تاوا بێ. بە پەلەوتی هەر بەیانی بۆی دەردێنی، هێندێ زوو باز و ساز بێ، تا لێرەین با پڵاوەکە بخۆین. مەلا کەریمتی خوددا کاری خێر زوو ڕێدەخا، حەزەتی عەلی زامنی کاری خێرە، مەبارەکە ئینشەڵا، سەر و خێر بێ. بەیانی ئەحمەد و حەماد چوونە ماڵی مام حەسەن. کوڕانی مام حەسەن چاڵیان دەرهێنا، 60 غارگەنمیان بە کەروباری خۆیان بار کرد. ئەحمەدی مام حەسەن لەگە ئەحمەد فەڕاش بردیان لە شار.
پاش هەفتەیە کەل و پەل و جلکی بوو قساس کرا بووکیان بۆ ئەحمەد گواستەوە. ئەحمەد و کابان هەر لە کانی شوێرانی شتەجێ بوون. بڕیارە بەیانی زوو مەحموودی حاجی بەخۆی و کوڕ و بووکیەوە بڕۆنەوە بۆ ئەودی. ئەو ڕۆژە کەوێت چۆ ماڵە بابی. شەوێ ماڵی پورە گوڵە پڕ بوو لە دۆستانی نزیک. تاهیر و مەحموود چوان، مەححەسەن و ئەحمەدی کوڕی، کابان و ئەحمەد فەڕاژ، حەمە و بابی بە هەمویان شل و کول بوون پورە گوڵە ساسکەن لەگەڵیان بڕە. بەڵام هەر قایل نەبوو. بە تووڕێوتی عەجایب سەیرێکتان هەیە ها، بە خودا دنیا خراپێ لەم ماڵە ناچمە دەرێ، لێرە هاتوومە دنیا هەر دەبێت لە ماڵەدا بمرم. سبەینێ لە چاوکەوتندا سێ چارەوێ بەزین و لەغاوە لە دەرکی ماڵی پورە گوڵە ڕاگیرا. تەماداری حەمە و بابی و کەوێن لە ماڵی چۆخاکەریم بێنە دەرێ. پاش ئێستا هاتنە دەرێ. خات نازانین دایکی کەوێ بە چای فرمێسکاوی کەوێی لە ئامێز کرد. چۆخاکەریم لەرزەلەرز دەست و گوپی مەحموودی حاجی ماچ کرد و ئەمانەتی کەوێی پێسپار. بەردەرکی ماڵی پورە گوڵا پڕە لە حەشامەت. تاهیر و کاوە قادر لەوێن. حەمە و بابی و کەوێ هاتنەوە. یەکەیەکە ماڵاوەیان لە خەڵک کرد. هەر سێ سوار بوون. دوو چەکدار قادر و کاوە بە فەرمانی تاهیر لەگەڵیان کەوتم. بڕیارە تا سەر سنوور ڕەوانەکەن. چەکدار لە پێشەوە سوارە لە دواوە حەشام بە دووی سوارەوە تاتەپی ماڵان چوون. یەکێک و دوو خەڵک گەڕانەوە. تاهیر و پورە گوڵا هەتا سوارە و پیادە لە چاون بوون چاوێن لێ خافڵ نەکردن. کە لە چاون بوون پورە گوڵا لەبەر خۆیوتی گوێرەکەی خەڵک هەر جۆرە ساری بەدەستەوە دەمێنێ، هەر ئاوایەتی دنیاکە وایە. شەوە وڵات کڕوکپا. شەوە خوڕەی نەرمونیانی ئاوی چۆمەکەی بەرقەڵا و حەوزەکەی حەوشە لە هەموو کات و ساتێ باشتر دەگاتە گوێ. شەوە ترپەی دڵی ئەمیندا لە گشت کاتێ پتر هەست پێ دەکرێت. شەوە خەو لە چاوی تاهیر تاراوە، ڕەوانی پڕە لە ترپەی ئەوین. ئارا و قارای لێبڕاو لە دەروونەوە دەیسووتێنێ، هاوارێ لە ناخەوە دەیدوێنێ. من بروسکەم، گڕم، تاوتینی دڵم، بەڵام تەنیا لە نێو شەوقی خۆما خنکاوم. بریا تاریکی بووبام، دەمم دەنا بە مەمکی خۆرە و تێرم دەمژی، بەڵام لە ڕووناکیدا دەژیم، توین و هانای خۆم دەمژم. ئاخ ئەی مردن، زۆر کەس هەندرەنگ دەمرن، بەڵام بێکەڵکن، هێندێ زوو دەمرن، ئەوانە بەکەڵکن. من چی؟ کەی دەمرم؟ کەی دەتوانم بمرم؟ خۆزگە لە دایک نەبووبام، کە بووم دەبێ بزانم بۆ دەمرم. مردن و مەرگم لا گرینگە، دەبێ بژیم تا بزانم بۆ دەمرم. ژیان خۆشە، سەرچاوەی خۆشیە، بەڵام هەزار مەخابن ئەو سەرچاوگەیە هەر بۆ زۆردارە و هەر ئەوان ئاوی لە دەخۆنەوە. ئاو بۆ ئێمە لە بیرێکی قوڵدایە، ئەویش دێوەزمە سەری پێداگرتۆ وێنەی بزەی ژەهراوی ئەو ئاوەکەمان لێ دەکا بە زڵکارێکی بۆگەن. دەبێ هەر بمێنم هەتا سەرچاوگەیەکی ڕوونتر دەدۆزمەوە، ئەگەر پێویست بێ باڵی بۆ دەگرمەوە تا دەگەمە سەرچاوگەیەکی ڕوون. بۆی دەفرم. ئۆخەی نەمردم، ماوەیەکی کورس سەر بەخۆیم دی، هەرچەند کورت و کەم تەمەن بوو، هەر بەقەدەر تەمەنی گوڵێ بگرە کەمتر لەوەش، بەقەدەر خەونێکی شیرینی درێژ لە چەند سرکە تێپەڕ نەبوو، بەڵام بەقەدەر سەدەیەک بە کەڵک. خەڵک فێر بوون، ئەزمونێک بوو ئەوان خۆیان تاقی کردەوە، تێگەین دەتوانن دژی زۆردار بربەرەکانی بکەن، هەر نەبێت تێگەیشتن. ئەوەی کولە هەڵدەستێ بە هەوای سەهەندا، قەیدی نییە، بە ئاغا هەر ئاغا بێ، خەڵکی خۆلیان حاڵیە. ئەمجارە هەر بە ئاستان بزوتنەوەیک ببێت دژی دەوڵەت ڕێدەکەوێ. قەڵای ئاغا دەوڵەتە، دەبێ ئەو قەڵایە بڕوخێ. ئەگەر ئەو قەڵایە بڕوخێ، ئەو دەمە من بە سەرجاوگەی ئاواتەکەم دەگەم، ئەو دەمەیە مەرگوژین بۆ من یەکسانە. لەرزی هەستا و گشت هاوڕەکانی هەستان. کوڕینە لە بەیانیەوە خۆکەون، ئەو کەسانی لە دەورمان بوون کۆیان کەنەوە، ئەوانەی خۆیان داخوازن بەڕێیان کەین. دەوڵەت پێی گرتوێتەوە، شابێتەوە ئاغاوا زیندوو دەبنەوە، تاڵان و بڕۆ و کشت و کوشتار ڕێدەکەوێت دیستان. ئەوانەی پێشڕۆ بوون دەستنیشان دەکرێن، دەبێ بیان پارێزین. چه خاشەری وتی؟ یانی دەبێ بڕۆین؟ بەڵێ دەبێ بڕۆین، لەوانەیە لەشکر بێتە سەرمان، دەوڵەت چاپۆشی ناکە، لەوانەیە تاقمێ لە خەڵک بەربەڵا بێ. دەبێ ئێمە بیان پارێزین، بەیانی کۆیان دەکەینەوە، ئەوەی لە خۆی دەترسێ ڕەوانەیە دەکەین. چۆخە چایەکی پێداگێڕم. باشە بەو زوانە دەڕۆین؟ ڕەنگە تا سێ شەوی دیکەوە ڕێکەوین. دێ ئەگەر وایە من دەچمەوە ماڵێ، دەبێت چاوم بە ژن و منداڵەکەم بکەوێ، ئیزن نەدەی؟ باوەڕ ناکەم بتوانێ بچیوە شار، تازە تۆ ناستاوی دەتگرن، بە من نەچیوە باشترە. هەواڵ بنێرە ئەوان بێنە ئێرە. چۆخە بە پێکەنین وتی هەی بێ بەڵابی، چەندجار چوومەتەوە، خۆ کەسیش نەیزانیوە، ماڵەکەممان پەڕە، شەوێ دەچم و شەوێش دێمەوە. تاهیر وەگەوەی پێی خۆش نەبێ لەو بارەوە نەدووە، ڕووی کرداوانی دیکە. قادر و کاوە لەگەڵ هەمە ڕۆیشتون، ڕەنگە بەیانی دوو بەیانی بێنەوە. سارۆ تۆ مینە و نامیق بچنە ئەو دەهاتی دەوروبەر، من و ڕەشۆ دەچین لای پورە گوڵام، چۆخاژەوە دەڕواتەوە، دەبێت تا ئێوارە لێرە کۆبینەوە. چۆخاوتی کاک تاهیر ئێستا بڕۆم؟ کەفی خۆتە، دەڕۆی بڕۆ. چۆخە هەستا فیشەکدانی لە خۆی دابڕنەوە لەشان کرد و کرژوە دەرکەوت. ئەو ڕۆیشت، تاهیر چەکی کردەشانە و چوە سەربان، نوێرەکیشیکی بوو.
شەوەکەی تاهیر لە خەواستا هەموویانی وە بەخەبەر هێنا. ڕەشۆ لە سەربان بوو، لە حەوشەوە ڕەشۆی بان کرد و بەرەوکانی تو وەڕێکەوتن، لە چێوە بەرداوی لە سەریانوە دەرکەوت. تاهیر یەکەیەکە ماچی کردن، بە قسەی خۆش و کایەوە هاتنە خوارێ، گەینە دەوری جێ و پیاوان بەرەولای هاتن، هەر یەک لەلایەکەوە قۆڵی دەکێشن بی بەنە ماڵە. تاهیر وتی کارمان بە پورە گوڵایە، دەبێ زوو بگەڕێنەوە، ئەگەرماین بۆ جارێکی دیکە ئیشەڵا. پیاوان کەوتنە تەکیان، بە قسەکردن گەینە دەرکی ماڵەکەی پورە گوڵا. خۆدیەکان گەڕانەوە. تاهیر و ڕەشە چوونە ژوورە. پورە گوڵۆتی چییە؟ دەڵێ هەواڵێکت پێیە؟ سوزانی ڕواڵەتت دەڵێت چ بووە یاخوا خێر بێ. پورێ جان وەڵاهی هاتووی ماڵاوایی لێ بکەین. ماڵاوایی؟ بۆ دەچم بۆ چۆ؟ تاهیر حاڵەتی ڕوخساری گۆڕی بزەی لەسەر لێولابر لەسەر خۆتیم. پورێ جان دەوڵەت ژیاوەتەوە، شادێتەوە، ئاغا زیندوو دەبنەوە، ئێمەش دەبێ بڕۆین. بڕیارە دەستێک لەو کەسانەی کە پێویستە لێرە نەمێنن ڕایان پەڕێنین، ئەگە لە خۆت دووشکی خوا ساسکە لەگەڵ ئەوانی دیکە بنێرین. پورە گوڵا وەک لە سەربانەوە بەر بێتەوە تاسا ڕەنگێکی هێنا و بردیوتی چێ دەڵێ؟ ڕادیۆتی مستەدق شکا ئەرتەش لە سەرکارە، ئەمڕۆ سبەی شادێتەوە، خۆ ساسکە لەگە خاڵە مەحموود و ئەوان ڕادگوازین. وەڵڵاهی من لە جێگای خۆم نابزوم، لەم ماڵە لەدایک بوون دەبێ هەر لەم ماڵەشدا بمرم. ئاخر پورێ نەوەک بێحورمەتیت پێ بکەن. ئەوەی بێحورمەتی بە من دەکا هێشتا لەدایک نەبووە. دەی زۆر باشە کەنجە دەڕۆن. چام پێ دەکەوێتەوە؟ بەخوای دەمزانی نایی، ڕەنگە ئەم شەو سبەی شەو پێمانێ بتبینمەوە پورێ جان، ئەگەر نەکرا بتبینمەوە گردنم ئازاکە. توخوا ئاگال لە خۆت بێ، ئەگەر کرا دێمە تازاوە بازارێکی دیکەش بتبینم. نانا پورێ جان مەیە ڕەنگ بە زووتر بڕۆین. دەی زۆر باشە، لە هەر شوێ بووی بێ هەواڵەمەکە، لە هەر شوێنە بی خۆم دێم، ئەگەر مام دەمێنی پورێ جان، ئیشەڵا 100 ساڵی دیکە دەمێنی. پورە گوڵا بە دڵپڕیەوە دەستی خستە ئاستۆی ماچی کرد، ڕەشەشی ماچ کرد. ئەو ڕۆژە تا عەسر لەوێمانەوە کەوە دەرکەوتن پورە گوڵە شاتە دەرێ تا ئەو لایدی ڕەوانەی کردن. دیسانەوە دەستەملانیان بۆ ماڵاوای یەکجاریان کرد، شەوەیە لە قەڵا کۆبوونەوەیکی بچووک پێکات. ئەوەی هاتبوون هەر مەحموشوان و ئەحمەد فەڕاش بوون، بڕیارە بەیانی قادر و کاوە بێنەوە، کاتنەوە خۆیان و بنەماڵەیان بەرنە سنوور. قادر و کاوەش هەر لەوێ بن تا ئەمان دەچن. شوێنی دیاریکراو شوێنەی عێراقا. دەیەکی ئەو دیوی سنوورە. شەوی دواتر کوێ خاشەریف هاتەوە. 6 چەکدار بێ ئەوەی کەس بزانێت لە دەروازەی قەڵا دەرباز بوون. کەوتنە گوێی چۆم و بەرەو هەزارەشکەوە ڕێکەوتن. هێشتا شەوی ماوە. پورە گوڵا لە شیرینی خەودایە. ئەو دەم کە بووە نێوجێ بە خەیاڵی تاهیرەوە خەو بردبوویەوە. بە دەنگی تەقەی دەرگاوە خەبەر هات و ڕاپەڕی. گورج لە جێ ڕاستەوە بوو، هەر لە دەرکی ژوورەکەەوە بانگ کرد. تاهیر جان تۆی؟ پورێ جان تاهیر نییە عەتام، عەتابەک بیکەوە. پورە گوڵا بەسەر سوورمانەوە خۆی کۆ کردەوە. دوو دڵ هاتە دەرەو دەرگا هەڵگرت. ئەو بەو شەو بۆ هاتووی؟ هەواڵم پێیە زوونەکەی کاکتاهیر تێدا دەچێ، وە فریاکەوە پورێ لە تۆ زیاتر کەسم شک نەبر. پورە گوڵا سەرێکی بە حەوشەدا هەڵات. دیسان بەرەو ئەتا گەڕاوە، چنگی لە بەرەوکی ئەتا گیر کرد و تون ڕایوەشان. تۆ چوزانی؟ ئەمڕۆ لە نێوشار کوێ خاشەریفم دی، پێم سیر بوو. بۆچی هاتووەتە نێوشار؟ لێی دوو شک بووم و دوی کەوتم، بەرەو پازگا ڕۆشت و چوو ژوورێ. درنگانی هاتە دەرێ. لە هاتنە دەرێدا سەرمان خودایی زۆر بەڕێزەوە ڕەوانەی کرد، بۆم دەرکەوشتێکی لە ژێر سەردایە. پێوەستان چوومە لای حاجی ڕەشید، ئەو نارنی هەواڵی بزانم کە چوومە قەڵات چۆڵ و هۆڵ بوو، عەقڵم بە هیچ نەشکابڕی نەکرد، هەر تۆم بیر هاتەوە، چ بکەین پورێ جان؟ پورە گوڵا خول هەڵبوو لە پێش ئەتا وەڕێکەوە. گەینە دەرکی ماڵی مام حەسەن. پورە گوڵا غالیە بە دڵی داهات. ئەم هاتیگوە تا دوێنێ دوژمن بوو، کوێ ڕابوو بە دڵسۆز. وا باشە تەنیا لەگەڵی ڕێنەکەم. لای دەو لە دەرکەیدا ئەحمەدی هەستاند و هەخسێتەک خۆی و ڕوە و هەزارەشکەوت ڕێکەوتن. ئەو دەم کە تاهیرەوان گەی بوونە هەزارەشکەوت و دۆڵی بەردەدەنگدارە کێشکیان دامەزراند بوو. نۆرە لە تاهیرەوە دەستی پێکرد بوو. ئاخر کەس کوێخا شەریفە بەری بەیانە دەرونی کوێخا پڕە لە خۆرپە و دڵی بە توندی لێ دەدا. دەستی با تفەنگەکەوە دەلەرزێ، بێ ئۆقرە دێت و دەچێ و چاو لە ئاسمانی ڕۆژهەڵات دەکا. ئەسەرێ بەیان تازە سەری لە کەلوە دەرناوە، چاو لە ئاسمانی وەک برێشکەی سەرساز هەڵدەخچۆقێ. لە دەرونی خۆیدا ئای جەرگت خراپێ، لە چی دەترسی؟ ماترسا دەبی بە پیا و خەڵات وەردەگری، هەموو مانگە جیرە و مواجبت دەدەنێ، دەحەسەیتەوە، ماڵ و منداڵە دەحەسنەوە، دەبیتە پیاوی دەوڵەت. مەترسێ ئەوە لە بەردەستان وستووە، لولەی تفەنگت بنێ سەردڵی و پەنجە بنێ بە پەلەپیتکەکەیدا. مەترسێ پیاو لەشکرێ لەولاوەتەوە وەستاوە چاوەڕی تەقەی تۆن، لێی دەو هەڵێ، ئەوانە هەمویان وستون، تاوە خۆ دەکەون تۆ گەیو بە لەشکر. دەی زوو کا تۆ پیاوی. هاڕەی بڕن و دڵی چێوی بە ئەشکەوتەکانەوە داخۆرپاند و لە دابێنی هەزارەشکەوت چۆکی بە پورە گوڵەدادا. کەوی ئەو دۆڵە ئەم بەرەو بەر شەڕوپەڕیان کرد و ناوەخ گۆڕەکە و ساس بوو.
مینە و سارە و ڕەشە و نامەی خەواڵ و چاواشە دەستیاندایەچەک و ئاکۆی دەستڕێژەکاندا بەچێ و شاخەوە هەڵاتنە سەر تاهیر. چاوەکانی گەشت دەڕوانێتە گرشە یا سێرێبەیان و بزەی لەسەر لێوە. دەڵێ ڕاز و نیازی لەگەڵ دەکا یان تەماداری هاتنی هەتاوە دەمی بنێ بە مەمکیەوە تێر بیمژێ. ڕەنگە هەتاو ئەو سەرچاو گەڕون و زوڵاڵە بێت کە بڕیار بوو بەرەو لای بفرێ و بە ئاواتەکانی بگا. چێ دەزانێ یاخۆی پێی وایە ئەستێرەکەی بەیان چاوەکانی کاڵەیە و وا بە حەسەتەوە تێڕاما و چاوی لێ ناتروکێنێ. کەس نازانێ ڕەنگە گشت ئەوانە بێ. مینا بە پەلاماری دای و ڕایوەشان وەکەوەی دەستی چوبێ بە ئاوی شیلە و گەرما دەستی کێشاو لە پەنجەی خۆی ڕوانی خوێن لە بوومەڵێڵدا ڕەشینوان. تەقەی داوێنی چێ و مینە و هاوڕەکانی ڕاپەڕان. 4 برا کوژرا و 4 گورگی بێچۆ خوراو لە بەرامبەر لەشکرێکەوە کەوک و مێگەل بەرەو لایەوە سەر دەکەوتن وە کارکەوتن. 4 گولە 4 لە دۆڵدا ڕەهێڵ کرد. دەستچووە سەر چەخماق 4 دیگلاند لە ماوەیەکی کورتە 4 گلان. مینا پشوویەکی نابەرخۆی و چایکی بە دەوروبەری داجێڕا لە 3 لاوە بە شێودا دێنە سەرێ. دەیانەوێت دەورمان بگرن پاشە کشێ دەکەین. یەکەیەکە چوونە سەر تەرمی تاهیر نێو چاوانیان ماچ کرد. هەر 4 گەڕانەوە دەستڕێژێکی دیکە و 4 دی بەجێمان. بەدەم تەقەوە یەکەیەکەوە سەرکەوتن و ئاوایی ئاودی بوون. لە تاکەوتندا تەقە لە چۆم کردی ئەو بەر و دۆڵی دزانی گرتە بەر. پورەگوڵە و ئەتاو ئەحمەدی مام حەسەن چاواشە و دوو دڵ گەینە دۆڵی بەردەدەنگدارە. لە پێچی ئاخری دۆڵ کەوتن بەسەر کەلاکی ئەمنیەدا 5 ژمار گەینە سەرکانی بەر سێکونەکە. دوو پورەگوڵێ لە دوورە و پورەگوڵە وەک باڵدار باڵی گرتەوە. بەر لە ئەتا ئەحمەد گەیشتە سەر تەرمی تاهیر. بێگریان چای بڕیە چاوە گەشەکانی تێڕاما. ئەتا نێو چاوانی تاهیری ڕاموزی. هێدی فیشەگدانی لە قەدی تاهیر کردە و دوو ڕیز لە خۆی بەست. چەکی کەوتوی لەشان کرد. بێ قسە و باس بەرەو ترۆپکی هەزارشکەوت وە سەرکەوت. هاوارێکە لە ناخی دەیدوێنێ. من بروسکەم گڕم چاوتینی دڵم بەڵام تەنیا لە نێو شەوقی خۆما خنکاوم. بریا تاریکی بووبام. دەمم دەنا بە مەمکی خۆرە و تێرم دەمژی بەڵام لە ڕووناکیدا دەژیم. تین و هانای خۆم دەمژم. ئاخ ئەی مردن زۆر کەس هەن درەنگ دەمرن بەڵام بێکەڵکن. هێندێ زوو دەمرن ئەوانە بەکەڵکن. من چی کەی دەمرم کەی دەتوانم بمرم. خۆزگە لە دایک نەبووبام کە بووم دەبێ بزانم بۆ دەمرم. مردن و مەرگم لا گرینگە دەبێ بژیم تا بزانم بۆ دەمرم. ژیان خۆشە سەرچاوگەی خۆشیە بەڵام هەزار مخابن ئەو سەرچاوگەیە هەر بۆ زۆردارە و هەر ئەوان ئاوی لە دەخۆنەوە. ئاو بۆ ئێمە لە بیرێکی قوڵدایە ئەویش دێوەزمە سەری پێداگرت و وێنەی بەزەی ژەهرایی ئەو ئاوەکەمان لێ دەکا بە زەڵکاوێکی بۆگەن. بەڵێ گوێگرانی ئازیز و خۆشەویست ئەمەش کۆتایی ڕۆمانی هەزارشکەوت. تاهیر بەم شێوەیە بە دەستی کەسێکی ناپاک لە بەرەبەیانە دەکوژرێت و کۆتایی دێنێ بە هەموو شتێک لەگەڵەوەی کە جارێکی دیکە ئەم چەکە و ئەم فیشەکدانە دەکەوێتە دەستی کەسێکی دیکە بە ناوی ئاتا و ئەو درێژە پێدەری ڕێگەکەی تاهیر دەبێت. سپاس تا ئەم کاتە لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکەوت تا کۆتایی لەگەڵمانە بوون. هیوادارین کە ئاگا بین بە هەموو لایەکمان بزانین کە هەموو کەسە دەتوانێت دژی ستەم دژی زوڵم و زۆرداری ڕاوەستێت و دەتوانێت کەسانی دیکەش پێ بگێنە. کەسانی خراپیش بێگومان تا کۆتایی هەر خراپ نامێن و دەتوانن بە شێوازێک چاک بن بەڵام گرنگ ئەوەیە کەسانی باش لە دەوروبەریان بن و ڕێنمایانکەن. حرمەت و خۆشەویستی من هێرۆ مەولودی خوێنەری کتێبی ڕۆمانی هەزارشکەوت واروە هاوکارانی بەڕێزم بەڕێز کاک بڵێند وە بەڕێز دلێر سەلیم کە لە مۆنتاژ دەرهێنانی ئەم کتێبە هاوکارمان بوون قبول بفەرمونون تا کتێبێکی دیکە و پێگەشتنەوەیکی دیکە لە بەرنامەی هەواری خاڵی هیوای کاتێکی شادم هەیە بۆ هەموو لایەکتان.